سڵاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن لە بەرنامەی ئەمڕۆمان ڕۆژی یەکشەممە 26 ئابی 2018 لای من کاژمێر 2:23 خوڵەشی دوای وەڕۆیە بە کاتی تەقتەق. هەموو لایەکتان بەخێر بێن لە بەرنامەی ئەمڕۆمان کە دوو بابەت دەبێ یاخود بابەتێک دەبێ ڕاستەکەی بەڵام ڕەنگ بێ لق و پۆپی لێبێتەوە و من دواتر هەوڵ دەدەم کە کامیرە ئازاد بکەم بۆ بەڕێزان و ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆمان. ڕاستەکەی تووشی ملەتێک بووین، ملەتێکی نیگبەت. 1400 ساڵە فێرکاریەکانی ئیسلام بەسەر ئەندێشە و خەیاڵ و هەڵس و کەوت و ڕەفتاری زاڵ بووە. لەبەرەوە دەبینین هەموو ملەتێک توانیویەتی گۆڕانکاری لە خۆی، لە ڕەفتاری، لە ئەندێشەی، لە خەیاڵی، لە بیرکردنەوەی بهێنێتە ئاراوە. ملەتی کورد نەیتوانیوە. تەنانەت ساڵ لە دوای ساڵ دەبی بڵین خۆزگەم بە پار. دەبینین لە کاتێکدا لە ساڵەکانی 70 و 80 ملەتی کورد لەژێر چەپەڵۆکی خوێڕیترین دیکتاتۆری دنیا دەیناڵاند، بەڵام جوانیەکانی کۆمەلگای کوردی بەڕادەیەک بەرز بوون کە مرۆڤ دەیتوانی شانازی پێوە بکە. بەهاکانی مرۆڤایەتی لە ناو کۆمەلگای کوردی بەڕادەیەک بەرز بوو کە مرۆڤ شانازی پێی دەکرد. من خۆم بیر دێتەوە کە ناوەڕاستی ساڵەکانی 80 بۆ نمونە هەرزەکار بووم، دەمبینی بە هەموو ناخۆشیەکانی ژیان کە گرتن، ڕاکردن، ئەمری قەبض، تاریئە، بۆ نمونە خەباتی چیا، هەموو هەتاوەکو دوایی ئەو هەموو جاشەی لە دەوروبەرمان بوونی هەبوو، بەڵام هیوا و ئومێدێکمان هەبوو. کۆمەلگا زۆر جوان بوو. بەدەگمەن گەنجێکت دەبینی کە لە زاریەوە گوێن بێتە دەرەوە یا گوێنێک بدا. لەگەڵ مامۆستایەکان بەڕادەیەک پەیوەندیمان خۆش بوو کە وەکو هاوڕێ و ڕەفیق وا بووین و ئێستاکەش زۆرێک لە مامۆستاکان هەن کە لەو تەمەنەی خۆم ئەگەر هات و بیان بینم من دەستیان ماچ دەکەم، چکە بەڕاستی نمونەی پێشەنجی و جوانی بوون. هەمومان لە بارودۆخێکدا دەژیاین کە چەوسانەوەمان زۆر لەسەر بوو، بەڵام لەگەڵ ئەوەش جوانی لە ناخمان بوونی هەبوو، لە بیرکردنەوەمان، لە ئەندێشەمان. ئەو کات چەمچێک زاڵ و باو بوو کە تاگ لە پێناو گشتدا بێ. تاگ دەبی بەرژەوەندی گشت لە پێش بەرژەوەندی خودی خۆی دابنێ. هەمومان بەشێک بووین لە خەباتێکی یەکگرتوو و توانیمان بەم ڕۆژگارە بگەین کە ئەمڕۆکە دەیبینین. بەڵام 27 ساڵە بەداخێکی ئێجگار زۆرەوە لەبری ئەوەی کەوا دەسەڵاتی کوردی بیەوێتن جارێکی تر کەرامەت بۆ تاچی کورد بجێڕێتەوە، دەبینین ئەوەی بریتی بوو لە جوانەکانی ملەتی کورد لە ملەتی کوردی زەوت کردووە. ملەتی کوردی کردووە بە درڕندەیەک کە جگە لە جوێندان، هەڵس و کەوتی ناشیرن، هەڕەشە و کوشتن، شتێکی تری تێدا بەدی ناکرێ. گەورە ئاو دەڕێژێ و بچووک پێی لێدەنێ. دەسەڵاتی کوردی جوێن دەدا، دەسەڵاتی کوردی دەکوژێ، دەسەڵاتی کوردی هەڕەشە دەکا، دەسەڵاتی کوردی خەڵک برسی دەکا، دەسەڵاتی کوردی بڕوای بە ئازادی نییە. ئەڵبەتە ئەوەی خوارەوەش لەسەر ئەم ئەقلیەتە پەروەردە دەبێ کە لە ئاستی کۆمەلگادا بەدی دەکا و لە میدیاکاندا بۆی دەخوێندرێتەوە و بۆی پێشکەش دەکرێ و لە قوتابخانە پێشکەشی دەکرێ. لەبەرەوە دەبینی کۆمەلگای ئێمە ڕاستەکەی من زۆر بەداخم بۆ ئەو گەنجانەی کە ئێستاکە پێدەنێنە تەمەنی هەرزەکاری، ڕۆژانە دەبینی ئیهانە و سوکایەتی دەکەن یا جوێن دەدەن. من شەو و ڕۆژ لە خەیاڵی ئەوەدام بۆچی کۆمەلگای کوردی لە ساڵەکانی 60 70 80 کۆمەلگایەکی جوان بوو بە هەموو نەهامەتیەکان، بە ئەنفال، بە چیمیاباران، بە چەوزانەوە، بە کۆمەڵ کوژی لەسەرمان بوو. بەڵام بۆچی کۆمەلگای کوردی لە کاتێکدا ئەو ستەم و چەوسانەوانەی لەسەردا نەماوە، دەبینین کۆمەلگایەکی قێزەوەندتر و درڕندەتر دەرچووە. ئەوە جێگای پرسیاری منە و جێگای بیرکردنەوەی منە. هەموو لایەکتان بەخێر بێن. لەبەر ئەوە من پێم وایە خەباتی ئێمە خەباتێکی هەمەلایەنەیە. لە کاتێکدا دەبێت دژایەتی مطلقی دەسەڵاتی کوردی بکەین لە کوردستانی باشوور، ئەوە ئەرکێکی ئێمەیە. ناتوانی تۆ کۆمەلگایەکی ئازاد و دادپەروەر بەدی بێنی ئەگەر هات و دژایەتی دەسەڵاتی کوردی نەکەی لە کوردستانی باشوور. ئەمە لایەکی
دراوەکەیە وەلایەکی تری ناتوانانی کۆمەلگایەکی دادپەروەر و ئازاد بەرهەم بهێنی ئەگەر هات و دژایەتی مزگەوت و ئاین نەکەی واتە لە هەمان کاتدا خەباتی ئێمە خەباتێکی دووجەمسەرەیە بریتیە لە دژایەتیکردنی دەسەڵاتی کوردی لە کوردستانی باشوور و دژایەتیکردنی مەلاکان و مزگەوت و ئیسلام لە هەمان کاتدا ئەمە تەواوکردنی یەکترن ئەگەر هات و ئەم کارە نەکەی ناتوانی کۆمەلگایەکی دادپەروەر کۆمەلگایەکی ئازاد کۆمەلگایەکی مێشکراوە بەرهەم بهێنی و ناتوانی کۆمەلگا لەو پۆخڵەواتانە پاک بکەیتەوە کە ئیسلام 1400 ساڵە بۆ کۆمەلگای کوردی هێناوە لە جوێندان لە ئیهانە لە سوکایەتی و هەتاوەکو دوایی هەروەک بینیتان چەند ڕۆژێک بەر لە ئێستا مەلا کەریکەر لە ئەوروپا دانیشتووە و ژیانێکی خۆشی هەیە و فەراهەمە لە هەموو شتێک کچ و کوڕەکانی ڕەوانی باشترین زانکۆی نەرویج دەکا و خۆی لە ماڵەوە دانیشتووە پارەی سۆشیەل وەرەگرێ و ژنەکەی ئیژەکە بەڵام فتوا دەرەکا بۆ کوشتنی مرۆڤانێکی ئازادی خواست تەنها لەبەرەوەی ئێمە ڕەخنە دەگرێن یاخود لایەنی شاراوەی ئیسلام بە کۆمەلگای کوردی دەڵێن یاخود حەقیقەتی ئیسلام ئەوانەی کەوا مەلاکرێکار و مەلاکرێکارەکان دەیشارنەوە ئێمە دەین کۆمەلگای کوردی پێ ئاشنا دەکەین ئەو توڕاسە قێزەوەنەی کە 1400 ساڵە ملیۆنەها مەلا لە کۆمەلگای کوردی سەریان هەڵداوە لە کۆمەلگای کوردیان شاردۆتەوە من هەمیشە ئاماژە بە یەک نمونە دەکەم بەر لە بوونی سۆشیەل میدیا چێ دەیزانی ئەڵڵای ئیسلام مناڵی لوسکە بە پیاوانی بەهەشتی دەبەخشێ هیچ کەس بۆچی چکە مەلاکان دەزانن ئەم کارە قێزەوەنە ئەخلاقی پیرۆزی مرۆڤایەتی قبوڵی ناکە خودایەک بوونی هەبێ لە بەهەشتەکەی مناڵانی لوسکە و هەرزەکارانی لوسکەی کوڕ بە پیاوانی بەهەشت ببەخشێ لەبەرەوە دێن لە خەڵکی دەشارنەوە ئێمە هاتوین ئەمە پێشکەش بە خەڵک دەکەین ڕاستی و دروستی ئیسلام پێشکەش بە خەڵکی کوردستان دەکەین لەبەرەوە کاتێک ئێمە ئەوانە دەخوێنینەوە موسڵمانێکی نەزانی دەبنگ تووشی شۆک دەبی وا دەزانن ئێمە درۆیان لەگەڵ دەکەین و هەندێکی تریشیان بە پێچەوانەوە دڵیان خۆش دەبی چکە ئەقڵیەتێکی بەچەبازی لە ناخیاندا هەیە ئەقڵیەتێکی بەچەبازی لەگەڵ مناڵانی کوڕ یا لەگەڵ هەرزەکارانی کوڕ لە ناخیاندا هەیە و ئەو ئاینە وەکەڵتی هەمەی کوڕی ئامە سەتاسەد لە کەسایەتی خودی خۆیاندا ڕەنجی داوەتەوە لەبەرەوە قبوڵیانە و لەبەرەوە ڕۆژانە دەبینین لە سۆشیەل میدیا دێن جگە لە جوێندان هیچمان لە موسڵمانان نەبینی جگە لە هەڕەشە هیچمان لە موسڵمانان نەبینی جگە لە نێوگەڵ نیشاندان هیچمان لە موسڵمانان نەبینی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە دووچاری ئەو کۆمەلگای ئێمە بووە هەر کەسێک لە خەمی کۆمەلگای کوردیە دەوێتن کۆمەلگای کوردی لەو قێزەوەنانەی ئیسلام پاک بکاتەوە و لەم کەلتورە سەخیفەی کە دەسەڵاتی کوردی لە 27 ساڵی ڕابردوو جێگای خستووە کە دەسەڵاتە یەک لە دوای یەکانی عێراق لە فاشیزمی عەرەبی نەیانتوانی بەسەر کۆمەلگای کوردیدا بیسەپێنن بەڵام دەسەڵاتی کوردی لە 27 ساڵی ڕابردوو توانی جێگای بخە و کۆمەلگایەکی قێزەوەن بهێنێتە ئاراوە ئەوە دەبێ خاڵی دەستپێکی دژایەتیکردنی مطلقی دەسەڵاتی کوردی بێ لە کوردستانی باشوور دوو دەبێت دژایەتی مطلقی کەڵتی هەمەی کوڕی ئامە بێ کە لە ژێر ناوی ئاینی ئیسلام خۆی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە هیچ چاری ترمان لەبەر ڕێگادانیە بەڕێزان لەبەرەوە هەندێک کەس هاتوون خۆیان تێکەڵ کردووە لەگەڵ ئاتیستەکان ئیدعای ئاتیست دەکەن ئەوانە ئاتیست نین ئەوانە مەجموعە کەسانێکی سیخوڕن جاسووسن دەیانوێت لە کەسانی ئاتیست نزیک بنەوە دەسەڵات دەوێتن احتیوای بزوتنەوەی ئاتیستی بکە کە ئەمڕۆکە شەپۆڵی داوە لە کوردستان و ڕوو لە زیادبوون و ڕوو لە کشانە تەنانەت دوێنێ بوو چوون بۆ ماڵپەڕی محەممەد عەریفی کەوا یەکێکە لە دکتۆرا هەیە لە شەریعەتی ئیسلامی لە سعودیە و ڕەنگ بێ زۆرتان ئاشنایەتیتان پێی هەبێ کەسێکی کورد پەنای بردووە بۆ ئەو دەڵێتن لە کوردستان شەپۆڵێکی گەورەی ئاتستی دەستی پێکردووە و خەڵکی کورد خەریکە دەستبەرداری ئیسلام بێ چ ڕێگایەک بگرینە بەر بۆی خەڵک ڕاکێشینەوە بۆ سەر ڕێگای ئیسلام ئەمە لە ماڵپەڕەکەی ئەو ئیسلام لە پەلەقاژەیە لە کوردستانی باشوور
من سەدەها جار وتومە ئەو ڕۆکەش دەیڵێمەوە بۆ ئەوی هێز و نیروی خۆت بزانی چەندە، چەند کاریگەری هەیە، سەیری چاوی دوژمنەکەت بکە، چکە دوژمن باشترین کەسە کە دەتوانێت بەرامبەرەکەی بخوێنێتەوە. ئیسلام ئەو ڕۆکە کەوتۆتە پەلەقاژە وەڕیسوا و زەلیل و سەفیل بووە، هەر وەک مەلاکرێکار لە قسەکانی ئاماژەی پێدەکا و توانای هیچی نەماوە، وەکو مارێکی برینداری هاروایە، دەیەوێت دووە کوشت و کوشتاری خۆی بکە، اینجا لە شوێنی خۆی داتەپێ و مردار بێتەوە، بتۆپێ. ئیسلام ئەوەیانە بەڕێزان و لە مەرجی ئەبەدی نزیک بۆتەوە و هیچ کەسێک ناتوانی ریسەستیشنی بۆ بکاتن بە هیچ جۆرێک، هەرچەند بیانەوێ کە بێن تەفسیر و تەویلی دەقەکانیان بکەنەوە، ممکن نییە بتوانن قورئانەکەیان پاکەنەوە، هەرچەند بێن کۆمەڵێک ئیدعای قورئانی بوون بکەن و دەستبەرداری فەرمودەکان بن، ئەمانە بەڕاستی زۆر گەوجن. ئێوە پێتان وایە قورئانەکەتان دەقەکانی زۆر شەریفترە لە فەرمودەکانی حەمەی کوڕی ئامە؟ ئەی ئەوەتان لەبیر کردووە کە نووسەری قورئان هەر حەمەی کوڕی ئامەیە؟ هەمان شتە ناتوان خۆتان لێ ڕزگار بکەن، چونکە گەورەترین سێ تاوان کە کۆمەلگای مرۆڤایەتی و ئەخلاقی مرۆڤایەتی بە گەورەترین تاوانی دادەنێ کە بریتیە لە دەستدرێژی سێکسی لە قورئانەکەتان ڕێگای پێدراوە و بەشتی پیرۆزی دادەنێن لە ژێرناوی ملک اليەمین. دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵان لە ژێرناوی زەواج القاسرات لە قورئاندا بوونی هەیە. فەرهودی و دزی کە گەورەترین تاوانە لە ڕوانگەی ئەخلاقی مرۆڤایەتی لای ئێوە دەقی پیرۆزی خوداییە. کوشتن و بڕین کە گەورەترین تاوانە کۆتایی هێنان بە ژیانی مرۆڤێک لای ئێوە دەقی پیرۆزی خوداییە و لەسەرتان نووسراوە. لەبەرەوە ناتوانن ئەگەر دەست بەرداری فەرمودەکانیش بن ناتوان قورئانەکەتان لەم کارە قێزەوەنانە پاک بکەنەوە. هەر لەبەرەوە من دەڵێم میلەتێکین هەرگیز ناتوانین بڕوامان بە خوڕافە و فشقیات نەبێت، میلەتێکین گەوج و نەزان ناتوانین کۆیلە و سیخوڕ و جاسوس نەبین، میلەتێکی نەزان و گەلحۆین ناتوانین گوێن نەدەین و سوکایەتی نەکەین، وە کاتێک گوێن دەدەین هەر دەبێت گوێنی پەیوەندیدار بەچێر و قوز بدەین، میلەتێکین دەبەنگ و خۆخۆر ناتوانین گاندەر و گانکەر نەبین، میلەتێکین خاوەنی پێنج گافی گرنگ، گافێک بۆ گەوادی و گەوادی، گافێک بۆ گانکەر و گاندەر، گافێک بۆ گەوج و گەلحۆ و گەمژە، گافێک بۆ گەندەڵ و گەندەخۆر، گافێک بۆ گوکەری بڕوابوو بەسێ بەردی تەهارەت. ئەوە ملەتی کوردە، ئەوە پێناسەی ملەتی کوردە کەوا من هەروەک خوێندنەوەم بۆی هەیە. ملەتی کورد لەم شتە بەدەر نییە، ئەمە واقعیەتی تاڵی ملەتی ئێمەیە. لەبەرەوە تاکە ڕێگا بۆ ئەوەی بتوانین ملەتی خۆمان پاک بکەینەوە لەم کارە قێزەوەنانە و هەنگاو بنێن بەرەو ڕێنسانس، شۆڕشی فکری، شۆڕشی کەلتوری، دەبێت دژایەتی دەسەڵات پەیوەستدار بکەین بە دژایەتی کردنی ئیسلام. هیچ ڕێگایەکمان لە بەردەمدا نەماوە. بەتی ئەمڕۆمان بۆ نمونە چەند تەوەرێکە. یەکەم بۆ نمونە ئەگەر هاتو سەیری ئاەتی 19 سوڕەتی ئال عیمران بکەی دەڵێ ئین الدینە عیند الله ئیسلام، ئاین لای ئەڵڵا ئیسلامە، واتە خودایەک هەیە یاخود باوچێک هەیە لە ناو هەموو مناڵەکانی بەرگری لە مناڵێک دەکا. بۆ نمونە وەگەوەی وایە من خاوەن سێ مناڵم ئێستاکە، یەک مناڵیانم بەلاوە دڵێن من تەنها باوکی فلانە کەسم، فلانە کەس و فلانە کەس من باوکیان نیم. بەڕاستی ئەڵڵایەکی سەیر و سەمەرەیە. تۆ تەوراتت دابەزاندووە و ئاەتی یەهودیت ناردووە، تۆ مەسیحت ناردووە و ئاەتی مەسیحیت ناردووە و پەرتوچێکت ناردووە بە ناوی ئەناجیل، تۆ محەممەدت گریمان ناردووە و پەرتوچێکت ناردووە بە ناوی قورئان.
خۆت کردووە بەلایەنگری محەممەد دەڵێ تاکە دین لای من ئیسلامە، تاکە کوڕکە خۆشم دەوێتن محەممەدە و ئەوانی ترم هەموو تڕۆ کردیە. ئەمە چەندی بەچەند؟ ئەمە چۆن دەکرێت؟ ئایا ئەمە باوکێکی نەخۆشە یا باوکێکی تەندروست و ساغ و سەلیمە؟ یا وەکو ئەوەی وایە نووسەرێک سێ پەرتوشی نووسیبی بڵێ ڕاستەکەی من پەرتوشی یەکەمم تڕۆ کرد، پەرتوشی دووەمیشم تڕۆ کرد و من نکۆڵیان لێ دەکەم، نەفرەتیان لێ دەکەم، بەڵام ئەو پەرتوکەی دوایی کە نووسیومە تەواو من تەنها خاوەنی ئەو پەرتوکەم. عەجیب غەریب، بەڕاستی عەجیب غەریب. ئەمە ئەگەر هاتوو لەگەڵ عەقڵی مرۆڤ ناکۆک بێ چۆن دەکرێت ئەمە لایەن خودایەک بێ؟ وەروە ئاەتی 85 سوڕەتی ئال عیمران دەڵێت ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. وهر كسك جگە لە ئیسلام ئاینێکی تر بەخۆیەوە بگرێت ئەوە لەی قبول ناکرێت و لە کۆتاییدا دارکاری دەکرێت، یان دەخرێتە دۆزەخەوە. باش من بڵێم بۆ نمونە کوڕە بچووکەکەم ڕەهەندی کوڕم باشە ئایدیا و بیر و بۆچوونێکی هەیە باشە، بە دوو دانەکەی ترم بڵێم ئەگەر هاتوو هەمان ڕێگای کوڕە بچووکەکەم نەگرن ئەوە لێتان قبول ناکرێت و دارکاریشتان دەکەم چاک بزانن تەواو دەبی ڕێگای ئەم کوڕم بگرن کوڕە بچووکەکەم، دوو دانەکەی تر دارکاریتان دەکەم. باشە ئەمە ئیلاهێکی نەخۆشە، سەیر و سەمەرەیە. و ئاەتی سەی سوڕەتی ئەلمائیدە چی دەڵێ؟ اليوم أكملت لكم دينكم وأتمت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. بين بڵێم ڕەهەندی کوڕم وەرە ئەمڕۆ من ئاینەکەم بۆ پوخت و تەواو کردی و نعمەتی خۆم وەک باوک بەسەر تۆ باراند و ڕێبازەکەی تۆم قبول کرد، ڕێبازی ئەوانی ترم تڕۆ کرد، مناڵەکانی ترم. باشە چەندی بەچەند. وەلە کۆتاییدا بۆ نمونە ئاەتی 44 سوڕەتی ئەلمائیدە دواتر دزان بۆچی ئەوانە دەخوێنمەوە. ئاەتی 44 سوڕەتی ئەلمائیدە ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. وهر کەسێک کار بەم شتانە نەکا کە ئەڵڵا دای بەزاندووە ئەوە کافرن. ئێوە بە ئێمە دەڵێن کافر، من بە شانازیەوە کافرم و تەکفیری ئەم ئیلاها دەکەم و تەکفیری ئەم پەرتوکە دەکەم. بەڵام ئەی موسڵمانانی سمێڵ قوت، ئێوە پێتان وایە خۆتان ئیماندارن؟ من ئەو پرسیارە لە ئێوە دەکەم هەر بەجددی، هەرگیز ئێوە ئیماندار نین، چکە کار بە حکمەکانی قورئان ناکەن هیچ کامێکتان. دەقەکە زۆر ڕوونە. ومن لم يحكم و هەر کەسێک حکم نەکا بما أنزل الله ئەوەی ئەڵڵا دای بەزاندووە فأولئك هم الكافرون ئەوانە کافرن. ئێوە حکم بە کامە دەقی قورئان دەکەن؟ دەکرێت پێم بڵێن حکم بە کامەی دەکەن؟ حکم بە دەست بڕین دەکەن، بە جەلدکردن دەکەن، بە بەردباران دەکەن، ئەسڵەن بڕواتان پێ نییە، نکۆڵی دەکەن. کاتێک ئێمە ئاماژەی پێ دەکەن ئێوە دەڵێن درۆیە ئەو شتانە لە قورئاندا نییە، واتە ئێوە تەکفیری دەکەن وەکو ئێمە. ئێوە لە هەمان تای تەرازوون لەگەڵ ئێمە، هیچ جیاوازیتان نییە لەگەڵ ئێمە. بەڵام ئەوەی ئێمە اعتراف دەکەن کە ئێوە کافرین، تەکفیری ئەم پەرتوکەمان کردیە، ئێوە ئیدعا ناکەن چکە نازان لە گەوجی و جەهالەت و حموقیەتی خۆتانەوە. بڕواتان بە زۆر شت نییە لە قورئانەکە. تەنانەت کاتێک باسی مەوزوعی ملک اليەمین دەکەین دەڵێن ئەوە لە ئیسلامدا نییە، واتە تۆ تەکفیری دەقێکت کرد، نەک دەقێک 16 دەقی قورئانیشت کرد. باشە بابێنە سەر ئەو مەوزوع واز لەوە بێنە. ئەحمەد قوبانچی ڕۆشنبیری ناوداری عەرەب لە چەند ڤیدیۆیەکدا چەند قسەیەکی جوان دەکا. باشە دەڵێت وەڵامی ئەو دەقانەی ئەڵڵا دەداتەوە کە دەڵێ إن الدين عند الله إسلام ومن لم يبتغي إسلام دينا وهتاوەک دوایی و ئەوەی حکم بە ئین نەکاتن بە قورئان نەکا ومن يبتغي غير إسلام چی دەڵێ؟ یەکەم دەڵێ القرآن مستحيل أن يكون من الله. ئەحمەد قوبانچی دەڵێ مستحیلە
قورئان وتەی خوا بێ. یەک چەند جارێک دەڵێ مستەحیل، دەڵێ مستەحیل مستەحیل، باشە کە قورئان لەلایەن خواوە بێ، ڕەفزی دەکاتەوە. وەحمەد قوبانچی بۆچی ئەم قسەی دەکات؟ چکە دەزانی ڕێنمایەکانی قورئان بێ ئەخلاقین، دەزانی فەڵتەی لوغەوی تێدایە، فەڵتەی زمانەوانی تێدایە، فەڵتەی لاهوتی تێدایە، بڕیارەکانی قێزەوەنن، پڕیەتی لە ناکۆچی. دەڵێ مستەحیل ئەن یەکونە من الله ئۆ من عند الله، دەڵێ مستەحیلە قورئان لەلایەن خوداوە بێ. دەڵێ ئەوە هەر لە نووسینی محەممەدە. دوو دەڵێ يجب أن ننزه الله عن أن ننسب له هذا القرآن. دەڵێ دەبی ذاتی خودایی پاک بکەینەوە لەوەی کە ئەم قورئانەی بۆ بجێڕینەوە. ئەو قسە من زۆر جار کردومە، ئەگەر خودایەک بوونی هەبێ، خودای جوانی و محەبەت و دادپەروەری دەبێ، و ئەو ڕێنمانەی قورئان دڕندەیی و وەحشیگەرین و کەسێکی گەوج نووسیویەتی، دەبێ ئێمە خودا لەوە پاک بکەینەوە کە ئەم وتانە وتەی خوایە. و هەر کەسێک بڵێ قورئان وتەی خوایە، ئەوە تێڕوانینیشی زۆر سووک و سەلیمی هەیە بۆ خوددا. ئەحمەد قوبانچی هەمان قسە دەکا، دەڵێ دەبی ئێمە خودا پاک بکەینەوە لەوانەی کە دەڵێن، لەوەی کە دەڵێن قورئان وتەی خوایە. سێم دەڵێ أحكام القرآن الآن صارت أحكام جاهلية وأحكام ظالمة. دەڵێ لە ئێستادا حکمەکانی قورئان حکمی جاهلیەتن و حکمی ستەمکارانن، لەبەرەوە دەبێت ڕەت بکرێتەوە. دەستبڕین، جەلدکردن، بەردباران، کوشتن و بڕین، دەست و پێبڕین، لێدانی ژن، فرەژنی، بەشودانی مناڵ، هەتاوەکو دوای نیوە میرات، هەتاوەکو دوای حکمەکان حکمی زۆرن. دڵێ ئەو حکمانەی لە قورئاندا ئاماژەیان پێکراوە بەنسبەت ئێمە لەم سەردەمەدا دەژین حکمی جاهلین و حکمی ستەمکارانن. باشە لە ئێستادا بووە بە حکمی جاهلی. چوارم دەڵێ الوحي مستمر ولم يتوقف وكل واحد منا عنده وحي. واتە ئەحمەد قوبانچی دەڵێ وحی خودایی مەبەستی خودای ڕاستەقینەیە بەردەوامە، و وحی هەرگیز نەوەستاوە. ئەوە دەبەنگە ئەو مرۆڤەی کە بڕوای بەبوونی خوا هەیە پێی وابێ لەگەڵ مردنی محەممەد وحی وەستاتەوە و خوددا هیچ ئیش و کاری نییە، تەنها بۆ خۆی دانیشتووە لەسەر عەرش ئاوە. جوبرائیلیش تەقاعود بووە. ئەگەر بڕوات بەخوا هەیە، بڕوات بە کۆتایی جیهان هەیە، بڕوات بە مەرگ و زیندووبوونەوە هەیە، ئەوە وحی ئیلاهی دەبێ بەردەوام بێ، چکە کۆمەلگای مرۆڤی بەرەو پێشەوە دەچێ. محەممەد لە سەردەمی کۆیلایەتیدا ژیاوە، ناکرێ یاسای سەردەمی کۆیلایەتی لە سەردەمی سەرمایەداری بسەپێنێ، قابلی قبول نییە. هەر لەبەرەوە دەڵێتن وحی بەردەوامە و وحی نەوەستاوە، و هەر یەکێک لە ئێمە وحی و ئیلهامی بۆ دێ. مەبەستی لەوە چێ؟ من زۆر جار ئاماژەم پێکردیە ویژدانی مرۆڤ بریتیە لە خوای مرۆڤ یاخود لە ڕۆحی خودایی مرۆڤ لە ناوناقی هەموو مرۆڤێکدا کە چاودێرە لەسەر هەڵس و کەوتی مرۆڤ. ئەگەر ویژدان پێت دەڵێ کامە کار ڕاستە و کامە کار هەڵەیە، ئەگەر هات و کارێکی هەڵەت کرد، ئەو ویژدانە محاسەبەت دەکا. ئەو کات دوو ڕێگا لە پێشە، یا ئەوەتە ئیهمالی ویژدانت بکەی بەردەوامی لەسەر کارە هەڵەکانت، یا ئەوەتە داوای لێبوردن بکەی بەڵێن بە خۆت بدەی جارێکی تر هەمان کار ناکەیتەوە. وە بەتایبەتی ئەوە ڕاستە. چۆن؟ ئەگەر هاتوو لە ڕوانگەی ئاینەکانەوە دەڵێ ئەڵڵا ڕۆحی خۆی فوو کردە ناو ئادەمەوە، باشە ئێدەکەواتە ڕۆحی خودایی لە ناخی هەموو مرۆڤێکە کە بریتێ لە ویژدان، دەکەواتە ئەو ویژدانە کە بریتێ لە ئیرادەی خودایی چاودێرە لەسەر هەڵز و کەوتی مرۆڤ.
باشە زۆربەی ئیشم باشە تۆ دەبڕە ئاژنی پێنجەم سەرچاو دەڵێ بعد انتهاء الوحي لمحمد دوای کۆتایی هاتنی وحی بۆ محەممەد انتهت الوصايا على عقل الإنسان دەڵێ ئامۆژگاریکردن بۆ عقلی ئینسان کۆتایی هات باشە دەڵێ دوای ئەوەی وحی بۆ محەممەد کۆتایی هات هیچی تر مرۆڤ پێویست بەوە ناکاتن پێغەمبەرێکی بۆ بێ بۆ ئەوەی ئامۆژگاری مرۆڤ بکاچی بکە چکە مرۆڤ خاوەن عەقڵە و عەقلیش پێشکەوتووە شەشەم العقل البشري يأتي بقوانين أفضل مما جاء في القرآن والسنة دەڵێ عقلی مرۆڤ ئەخەر کاک چیە کوردی کاکە جان ئەگەر هات و سەیری تەورات بکەی بە مرۆڤ دەوترێ ئیبن الله کوڕی خوددا پێی دەوترێ کوڕی خوددا هەر خۆی لە تەورات لە ئینجیل پێی دەوترێ ئیبن الله باشە شەشەم عقلي بشري دلي العقل البشري يأتي بقوانين أفضل مما جاء في القرآن والسنة دلي عقلي مروي ياساي باشتري هناوة آراوا لبراورد بقرآن والسنة وات أو ياساني مروف برهميان هنا ولو سردما زور باشترن زور چاكترن أو إلى قرآن لسنة محمد دابوني هي وهیچ کەسێک ناتوانێت ئینکاری بکە چکە خودی موسڵمان قبوڵی نییە خۆی یا براکەی دەستی ببڕێ لەسەر زینی هێلکەیەک یا باوکی یا براکەی بەردباران بکرێ لەسەر زینە خۆی قبوڵی نییە خوشتی لێ بدرێ لەلایەن زاواکەیەوە زاواکەی ڕۆژانە شەق لە خوشتی بدا واتە دەقێکی قورئان ڕەفز کردەوە خۆت قبوڵت نییە خوشکت ژنی بەسەر بێ خۆت قبوڵت نییە بەدایکت بوترێ بێعەقڵ یا کەم عەقڵ کامە موسڵمان قبوڵیەتی بەدایکی بوترێ بێعەقڵ یا هیچ و پوچ هەروەک قورئان ئاماژەی پێ دەکا نییە موسڵمانێکم بۆ بێنن قبوڵی بی بەدایکی بوترێ بێعەقڵ واز لە ژنی بینە ڕەنگ بی بۆ ژنی قبوڵی بی ڕەنگ بی بۆ خوشتی قبوڵی بی کاکەجان بەڵام دایک خۆشەویستە کامەتان قبوڵتانە بەدایکتان بوترێ بێعەقڵ یا کەم عەقڵ یا هیچ پوچ هەروەک فەرمودەی محەممەد و دەقەکانی قورئان پێمان دەڵێن هەفتەم دەڵێ حقوق الإنسان اليوم في الغرب لم يأتي بها أي واحد من الأنبياء دەڵێ ئەو مافی مرۆڤەی کە لە ڕۆژ ئاوا ئیمڕۆ بوونی هەیە هیچ کام لە پێغەمبەرەکان نەیانتوانیەوە بیهێنن وەکو ئازادی ڕادەربڕین ئازادی خۆپیشاندان یەکسانی لە بەرامبەر یاسا یەکسانی لە ئەرک و یاسا یەکسانی ژن و پیا و ڕێزگرتن لە مناڵ ڕێزگرتن لە پەککەوتە چاودێریکردنی کەم ئەندامەکان و بۆ نمونە زەمانی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی بەختەوەری هەتاوەکو دوایی دەڵێ ئەوانەی کە حقوقی ئینسان مافی مرۆڤ ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا هێناویانە هیچ کام لە پێغەمبەرەکان نەیانتوانیوە بیهێنن هەشتەم دەڵێ إذا لا نخضع الدين للعقل يطفر عن الدين ويصير غول ويسحقنا دەڵێ ئەگەر هاتوو ئاین ملکەچی عەقڵ نەکەین ئەوە دین کێشە دەنێتەوە و کۆمەلگای مرۆڤایەتی لەناو دەبا شارستانیت لەناو دەبا نۆ الدين مثل القنبلة الذرية لازم نسيطر عليه وإلا ينفجر ويدمر المجتمع كله دەڵێ ئاین وەکو بۆمبی ناوەچیە دەبێت کۆنتڕۆڵ بکرێ ئەگەرنا دەتەقێتەوە و هەموو کۆمەلگای مرۆڤایەتی لەناو دەبا ئەمە تێڕوانینی ئەحمەد قوبانچیە هەروەک ئاماژەم پێی کرد کەوا زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و جوان بۆ نمونە ئاماژەی پێ دەکا بەڵام موسڵمانی کورد نەک موسڵمانی کورد موسڵمانی هەموو جیهان وەکو جاشکۆڵەی ناو قوڕاوان دەیانەوێ لەو دەستە لێ بخۆن و لەو دەستەش لێ بخۆن ناتوانن دەستبەرداری ئیسلام بن بە تەواوی
چکە بەڵێنی درۆزنانەیان پێدا لە هەمان کاتدا دەیانوێت سوودبەخش بن لە دیموکراتیەت، لە بەختەوەری، لە مافی مرۆڤ، لە ئازادی ڕادەربڕین، لە پەرسەندنی تەکنەلۆجیا، ناتوانن دەستی لێبەر بدەن. هەر لەبەرەوە زۆر بەشیان ڕادەکەن بۆ ئەوروپا. سەیریکە پێویستە موسڵمانان ڕاستیەکەی بەردەوام نیزا و دوعا بکەن، بڵێن ئۆخەی ئیسلام لە سەدەکانی ناوەڕاست نەیتوانی هەموو ئەوروپا داگیر بکە، چکە ئەگەر هەموو ئەوروپای داگیر بکرد بە ئێستا هەمووی دەبوون بە دەوڵەتی ئیسلامی. ئێستا کاتێک لێمان دەقەومە پەنامان بۆ کوێ برد بە. دوعا بکەن، دوعا. نانێک بخۆن 5 نان بکەن بەخێر موسڵمانانی ئەوروپا. نانێک بخۆن 5 دانە بکەن بەخێر، بڵێن ئەگەر هاتوو لە سەردەمی ئومەویەکان، لە سەردەمی عەباسیەکان، لە سەردەمی عوثمانیەکان، ئەگەر ئیسلام ئەوروپای داگیر بکرد و ئێستا دەوڵەتی ئیسلامی بووان، قڕمان بەسەر بۆ کوێ دەچوین؟ بۆ کوێ دەچوین؟ دەچوین بۆ سعودیە، یا دەچوین بۆ ئێران، یا بۆ جیبۆتی، یا بۆ سوودان، یا بۆ مۆریتانیا، یا بۆ ئەندۆنیژیا، یا بۆ ئەفغانستان، یا بۆ ئێران؟ بۆ کوێ دەچوین؟ باشە، زۆر ڕۆشنە. بابین ئەو دەقەی قورئان بە درۆ بخەینەوە کە ئایەتی 82 سوڕەتی ئەنیسا ئاماژەی پێ دەکات. دەڵێت أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. أي نابين القرآن أجر هاتو لەلایەن هەر کەسێک بوایە جگە لە ئەڵڵا ناکۆچی زۆری تێدا دەبوو. باش، من لێرەدا نایم ئاماژە لە ڕابردوو ئاماژەمان بە ناکۆچیەکانی ناوخودی قورئان کردیە، پڕیەتی واز لەوە بێنە. بەڵام بەڵگە بۆ ئەوەی کە قورئان پڕیەتی لە ناکۆچی تەفسیری موفەسیرەکانە. ئەگەر هاتوو قورئانەکەتان، من لە موسڵمانان دەپرسم، ناکۆچی زۆری تێدا نەبوایە، چ پێویستی دەکرد بە سەدەها موفەسیر؟ سەدەها موفەسیرتان هەیە بۆ لێکدانەوەی دەقەکانی قورئان. بە ئاماژە بە هەندێک بەو ناوانە بکەم: الطبري، القرطبي، ابن كثير، ابن عاشور، السعدي، الطنطاوي، الشعراوي، البغوي، الزمخشري، الطبرسي، الثعالبي، الثعلبي، ابن حيان، السيوطي، الجلالين، الرازي، ابن عطية، ابن سعود، الطبطبائي، برو. سەدەها موفەسیرتان هەیە. ئەگەر هاتوو قورئان ڕاست و ڕەوان و مبین بایە و خلافی تێدا نەبوایە، چ پێویستی دەکرد بەو هەموو موفەسیرەی هەیە؟ باشە، چ پێویستی دەکرد؟ وایە نا؟ الطیزاوی، الطساوی، المەنکوحاوی، المەنکوحاوی، هەموو ئەوانەتان هەیە، چ پێویستی دەکرد؟ باشە، دەستور دەستور دەستور. ئێوە دەڵێن ئەلقورئان و دەستورونە. قورئانەکەتان کەس لێی تێناگا. پێویستان بەوە هەیە سەدەها موفەسیرتان هەبی. موفەسیر یعنی دەستوری کامە وڵات هەیە ناڕۆشن بی. ئەسڵەن دەستور نابێ لێکدانەوەی جیاجای بۆ بکرێ، چکە دەستورە بۆی خەڵک تێبگا، ڕاست و ڕەوان بزانێ چۆن هەڵس و کەوت دەکات لە چوارچێوەی دەستوردا. چکە پەرتوکەکەتان شعرە، شعری جاهیلی، سەردەمی جاهیلی. و ئەو ڕۆکە دوو نمونەتان بۆ دەهێنمەوە بۆی تووشی شۆک بن. خاڵی دووەم، ڕۆژانە موسڵمانی کورد لە دوو سوڕەت لەبەریان کردێ موسڵمانی کورد، پێوەی بزانن مانای چییە. سوڕەتی الئیخلاص و الفاتحە، ئەو دووە لە کاتی نوێشکردندا دەیخوێننەوە و لە کاتی تەعزیە دووبارە فاتحە زۆر دەڵێنەوە. ئەو دوو سوڕەتە پێتان دەڵێم. ئێستا دەینە سەری سەبارەت وەختەلەفە ئەهل التەئویل. یەکەم دەقتان الطبری کە لە سوڕەتی الفاتحەیە
يكم شت كنسيوية الطبري يكم شت سورة الفاتحة شكل القرآن إستا يكم سورة كاتك دشي بوشروبي آية يكم شي ضلي واختلف أهل التأويل ضلي وشروب كراني أم دقناكو كان باشا ولو كان من عندي غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا واختلافي زوريان تدابيني لبر أواني شروبيان كرديا ناكوكن لبر شروبيان كرديا ناكوكن باشا بابين سرشا سورة إخلاص ضلي قل هو الله أحد الله صمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد جارب بابين سر سورة إخلاص ببورن بابين سر سورة الفاتحة فاتحة شكريكم سيدك الفاتحة بسم الله الرحمن الرحيم أو قوايا كم آية هندي كم بآية داني هندي كم بآية داناني لقرآن ده القرطبي القول في الاستعاذة وفيها 12 مسألة دلق سكردن سبارد بوي آية بيش فاتحة يا سورتك دبي بلي أعوذ بالله من الشيطان الرجيم إنجا بلي بسم الله الرحمن الرحيم ينا بيويش دقا بلي أعوذ بالله من الشيطان الرجيم دلي أما هجدا قصيدة سرا آية بوتري أعوذ بالله من الشيطان الرجيم ينا هجدا تفسير تأويل لقدانا وشتروفي لسرا هجدا راي جاوازي لسرا آية بوتري يا نوتري وأجر دوتري لسرتا بوتري يا لكوتاي خوينوي صورتك وآية جبرائيل داي بزاندوا يا داينا بزاندوا آية تنها بو محمد هاتوا يا بو همو ملة إسلام هاتوا وآية أعوذ بالله من الشيطان الرجيم ما نايتشيا عجيب غريب القول في الاستعاذة قصص باردبا أعوذ بالله من الشيطان الرجيم وفيها 12 مسألة 12 مسألة تدايا وات خلافاتها وات ناكوشيه لسرتاوا وات أمدقي قرآن ولو كان من عندي غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا وات اختلاف زوري تدايا أو دق بدر أخرى لسرتاوا وبو هرش زور بزوري آية كان بوشكلو شيوية يبزان السيجك اختلفوا فيه في الصلاة ضلنا كوشي هي لناو يا وركان أصحاب كان وهروها شروب كران كآية بيويست لكاتي نوشكردن بوتري أعوذ بالله من الشيطان الرجيم يعنا دوام آية لقرآن دا آياتك هي كابلت نعوذ بالله من الشيطان الرجيم يعنا هندي كان آماجة بآياتي شي سورة النحل دكن هندي كان ضل النخر وكو آيات دانا بسيوا آية هل كانت فرضا على النبي صلعا وحده آية أعوذ بالله من الشيطان الرجيم كم الشيطان زور زفري بمحمد برديا تنها فرض بو لسر محمد أو بلي يا لسر همو مسلمانا ناكوكم سبارد بمش آية دبي بوتري في بداية أو نهاية القرآن آية دبيت لسرتا بخوينيوا يا لكوتاي ناكوكا هندي كان ضلي بونم وندبي لسرتا بخوينيوا بلي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله هتاو كدواي هندي كان ضلنا دي بلي بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا صراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير مغضوب عليهم ولا الضالين آمين إن جابلي وأعوذ بالله من الشيطان الرجيم لكوتاي يا الآخر سيكا سبارد بخوينوي أعوذ بالله من الشيطان الرجيم آية فضلي تشيا حسنات وردقري تشكا إسلام أيني بلاي ستيشن كاتخوي بلاي ستيشن نبوة بوي خالكو بكيتوا هندي شتي دبي بيكي
ئایا نقاد وەردەگری یا نقاد وەرناگری لەوەش ناکۆکن ئەگەر نقاد وەردەگری چەند نقاد وەردەگری و چەند نقاد وەرناگری باشە. دواتر هاتیە دەڵێ معنى الاستعاذة في كلام العرب. أعوذ استعاذة لا زماني عربي لوتي عرب معنای چییە؟ ناکۆکن. باش دەڵێ کاتێک دەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم شەیتان معنای چییە؟ شەتەنە یەشتەن و نازانم چی هاتوونە ئیتر بەلاپەڕە نووسیویانە لەسەری نازان معنای چییە. أعوذ بالله من الشيطان الرجيم أو رجيمك معنای چییە؟ چی دەڵێ؟ دەڵێ معنای الرمي بالحجارة واتە ڕەجم کردن ڕەجم کراو شەیتانی ڕەجم کراو الرمي بالحجارة القتل كشتن اللعن يعني نفرد لكراو الطرد ترو كراو الشتم واتا جوين بيدراو الملعون المشتوم واتا ملعوني جوين بيدراو باشا رجمه بالشهب الثواقب باشا واتا رجم كرا بشهب خوشيان نازان مانايش باشا خوشيان نازانن مانايش بارك الله. بابين سر موضوعي إنجا بسم الله الرحمن الرحيم باشا چێشەیان هەیە نازان مانای چییە بەڕێزان. بسم الله الرحمن الرحيم چێشەیان هەیە چاوی چاوم چی دەڵێ قورطبی فيها 27 مسألة 27 مەسەلەی تێدایە. بسم الله الرحمن الرحيم 27 مەسئلەی تێدایە قول و ئەقوال قسەی فڵان وا دەڵێ و قسەی فڵان وا دەڵێ وا دەڵێ بابێنە سەر ئەو مۆزوعە باشە. دەڵێ کاتێک ئەڵڵا دەڵێتن جا ئاەتیش نییە بەناوی بسم اللهی دابەزاندبیەوە کردویانە بە ئاەتیش ئەوە هیچ واز لەوە بێنە. دەڵێ يقسم لعباده إن هذا الذي وضعت لكم يا عبادي في هذه سورة حق. دەڵێ کاتێک ئەڵڵا دەڵێ بسم الله الرحمن الرحيم دەڵێ ئەڵڵا سوێن دەخوا جا ئەڵڵای قورئان زۆر سوێن دەخوا بۆی بڕوای پێ بکرێ. دەڵێ ئەڵڵا سوێن دەخوا بۆ بەندەکانی دەڵێ ئەوەی ئاماژەم پێ کردی لەم سوورەتە حەقە ڕاستە ئەڵڵا سوێن دەخوا. بابێنە سەر بسم الله الرحمن الرحيم لە کوردی بە درۆ وەریان جێراوە. کورد هەمیشە خەریکی درۆیە. الرحمن بزانین مانای چی الرحمن سیرکە. هەندێکیان دەڵێن الرحمن اسم عبراني رحمن وشەیەکی عبرانیە یەهودیە. هەندێکیان دەڵێن اسم یەمەنی ئەسڵەکەی یەمەنیە باشە. هەندێکیان دەڵێن الرحیم عەرەبیە والرحمن عبرانیە چکە بسم الله الرحمن الرحيم رحمن عبرانية رحيم عربية واتە هەمان مانایان هەیە. ئێ باشە مادەم هەمان مانایان هەیە بۆچی دانراوە لە تەگیەک بسم الله الرحمن الرحيم بەناوی ئەڵڵای بەخشندە بەخشندە باشە. هاتوونە دواتر چی دەڵێن الرحمن اسم عام في جميع أنواع الرحمة. الرحمن ناوێکی گشتیە بۆ هەموو جۆرەکانی ڕەحمەت يختص به الله و ئەو ڕەحمەتە تایبەتمەندە بە الله. والرحيم رحيم إنما هو في جهة المؤمنين بەڵام رحيم بەخشندە رحيم واتە بەبەزەیی لەناو ئیماندارانە باشە. واتە الرحيم بالمؤمنين في الهداية لهم واللطف بهم واتە الله بۆ ئیمانداران هیدایەتکەرە و بەبەزەییە بۆیان. الرحمن بەگشتی الرحيم تایبەت بۆ ئیمانداران مسلمانان. الرحمن هەیە دەڵێتن نەخێر الرحمن إذا سئل أعطى. الرحمن واتە ئەگە پرسیارت لە ئەڵڵا کرد پێت دەدا. الرحيم إذا لم يسأل غضب. الرحيم واتە ئەگەر پرسیارت لە ئەڵڵا نەکرد ناداتێ لێت تووڕە دەبی الله إسلام جا زوو تووڕە دەبێ.
وهاتوا لموضوع 26. وقيل إن معنى الرحيم أي بالرحيم وصلتم إلى الله وإلى الرحمن والرحيم نأتي محمد صلى الله عليه وسلم وقد نعته الرؤوف الرحيم. چی دڵێ لەوەیان؟ دەڵێ الرحيم صفاتی رحمن صفاتی خداییە، رحيم صفتی محەممەدە، و الله لقبی رحیمی بە محەممەد داوە. لەبەرەوە کاتێک دەڵێ بسم الله الرحمن الرحيم واتە دەڵێ بسم الله الرحمن وباسم محمد الرحيم، واتە بناوي الله الرحمن وبناوي محمد الرحيم. سيري أو كفرش بك كواخصويا تناو دقة، فكأن المعنى أن يقول بسم الله الرحمن وبالرحيم أي وبمحمد صلى الله عليه وسلم وصلتم إلي. وقوايا بلي بناوي الله الرحمن والرقاي محمد الرحيم من قيشتم بالله. باش وش لك دانا ويشتر لمسألة 26 آماجي بكردية. باشا 26 آماجي بكردية. رجارشتر ناو بناوي من دروز مكو. باشا دبرو دي برا. باشا بونمونا بسم الله زور هاتينا برزان، يعني لموضوعك زور بيتام درچوا. باشا زور لموضوعك درچوينا خودي خويا نازان رحمن معناي چيه و رحيمك چكا عربية و رحمانك نازان معناي چيه. هر وقت بين اختلافي زوري كده. الطبري چي تده هذا لسرتاو فرم. الطبري چي دله سرچاو الطبري الرحمن سبارة بسم الله الرحمن الرحيم الرحمن، ففيه بين أهل التأويل اختلاف. ضل سبارد بوشي رحمن ناكوشيه لنا أو كساني شروفيا ذكا نازان خلافاتها. باشا الرحمن بجميع الخلق، وات الله لقب الرحمن بوهمو مخلوقاتكاني، والرحيم بو مسلمانان. الرحمن هي دلتن الرحمن رحمن الآخرة والدنيا، بريتي الرحمن أم دنيا وآخر. باشا والرحيم تايبة بدنيا آخر. الرحمن تنها لم دنيايا، الرحيم لدنياي كوتاي. الرحمن الرحيم الرقيق الرفيق بمن أحب أن يرحمه، والبعيد الشديد على من أحب أن يعنف عليه. الرحمن الرحيم ببزيو الرقيق لطيف ببزيو بو أو كسيك خوي حزدك الرحمي بيبكا، واروها دورو تندو تيج برامبر بو كسيك ديويتن تندو تيجي برامبري بكار بيني. باشا سيدك سبارة بيقوشا كالرجانا مسلمانا دخوين نوا رحمن تايتا نازن ماناي چه برزان. واروها چي دلن هندشان أن الرحمن كان من أسماء الله التي لا يتسمى بها أحد من خلقه، فلما تسمى به الكذاب مسيلمة وهو اختزاله إياه، يعني اقتطاعه من أسمائه لنفسه، أخبر الله جل ثناؤه أن اسمه الرحمن الرحيم. مسيلمي كذاب كبيدل المسيلمي كذاب دروزن پیغمبر بو پیش محمديش ناوي لخوينا بو الرحمن. باشا چی دڵێ لێرە؟ دەڵێ کاتێک مسەیلەمە ناوی لە خۆینا ڕەحمان ئەوە ئەڵڵا بۆ مۆزوعەی زانی ئەجینا پێشووتر ئەڵڵا ناوی ڕەحمان نەبوو. گوتی تەواو مادام دەڵێتن ئەغبەرە دەڵێ ئەڵڵا شکۆ من گوتی مادام مسەیلەمە ناوی لە خۆینا ڕەحمان تەواو من ئەو ناوە بۆ خۆم دەبم ناو لە خۆم دەنێم ڕەحمان و ڕەحیم. سەیریکە سەیس ئەوە لێک دانەوەی تر ناوم لە خۆم دەنێم ڕەحمان و ڕەحیم. باش ليك دانا ويتر إن الرحمن مجازه ذو الرحمة. رحمن واتخاون رحمة. إيه الرحيم ما نايتيا الرحيم الرحيم مش رحم واتكسيشي ببزي همان ما نايتيا بزانا شون دياني تلاعب بوشبكا من بكسيك بلم تو ببزي تو بزي داري فرقي چه برزا. باشا ذو الرحمة واتتو خاون رحمي.
الراحم واتە تۆ ڕەحم دەکەی. جیاوازی چییە؟ دێن گاڵتە بە وشەکان دەکەن بۆەوەی چکە خۆشیان نازانن مانای چییە. وەدانەیەگە خیرەکەی چی دەڵێتن؟ الرحمن اسم ممنوع. دەڵێتن ڕەحمان ئیسمێکی مەمنوعە. مەمنوع تەنها لە بۆ ئەڵڵا دەبی ناوی ڕەحمان بیتن، بۆ عەبد نابیتن. ئاشە مەمنوعە. بەڵام من مام ڕەحمانم بیستووە، دراوزێمان بوو مام ڕەحمان هەموو جارێ دەگۆ مام ڕەحمان چۆنی؟ باشە هەر بژیت دکتۆر گیان. بەڵێ مام ڕەحمان دراوزێمان بوو، بەردەوام سڵاوم لێ دەکرد. جار بەجار داهاتمەوە بۆ ماڵی باوکم و دەچم ئەوها دراوسێمان وەرەوە بەرامبرم مام ڕەحمان چۆنی؟ بەڵێ ناوی ڕەحمان بوو. باشە باشە با بێنە سەر دەقیتر. ئەوە دەبینی سەبارە بە یەک وشە لە سوڕەتی ئەلفاتیحە، یەک وشە بەڕێزان، یەک وشە نازانن ئەو اختلافە سەبارەت بە وشەی العالمین. الحمد لله رب العالمين. عالمین مانای چییە؟ هەندێکیان دەڵێن ئاسمانەکان و زەویەکان، هەندێکیان دەڵێن جنۆکە و مرۆڤ، هەندێکیان دەڵێن هەموو نەتەوەکانی گۆی زەمین، هەندێکیان دەڵێن هەموو جۆرەکانی جیهان، هەندێکیان دەڵێن هەموو مەخلوقاتەکانی وشکایی و دەریایی، هەندێکیان دەڵێن مرۆڤ و جنۆکە و مەلائیکە و شەیتانەکان. وهروها ڕازی بۆ نمون دەڵێتن عالمین ئەلف ئومە. عالمین یعنی جیهانەکان، 1000 ئومەت، 600یان لە ناو دەریان، 400یان لە وشکایی. باشە دواتر دەقیتر لەگەڵی مالك يوم الدين الطبري القراء مختلفون في التلاوة. ئەوانەی قورئان دەخوێنەوە ناکۆکن. ئایا وشەکە مەلیک یا مالیک؟ مەلیک یعنی پادشای ڕۆژی قیامەت، یا مالیک خاوەنی ڕۆژی قیامەت. جیاوازە کەواتە یعنی ئەو دقی ئاەتی 82 سوڕەتی نیساء ولو كان من عندي غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. هەر وەک دەبینین سوڕەتی فاتحە کە ڕۆژانە 17 جار دەخوێنەوە مسلمانان، لایەنی کەم پڕیەتی لە ناکۆچی، پڕیەتی لە ناکۆچی و خودی زانایانی ئیسلام نازانن مانای چییە. تەنها لە سوڕەتی فاتحە لە یەک شتدا کۆکن، ئەویش چییە؟ صراط الذين أنعمت عليهم غير المغضوب. واتە هیدایەتمان بدا بۆ ڕێگای ئەوانەی نیعمەتت پێیان بەخشیوە، تەنها ئەوانە نەبێ لێیان تووڕە بوویت هەمویان هاوڕان یەهودیەکانن. یەک شرۆڤە کارم نەبینی اختلافی هەبێ غەیر المەغضوب یەهودیەکانن، و یەک شرۆڤە کارم نەبینی کە ناکۆچیان هەبێت وەلە الضالین بریتین لە مەسیحیەکان. واتە ڕۆژانە مسلمان 17 جار لە کاتی خوێندنەوەی لە کاتی نوێژدا ئیهانە و سوکایەتی بە یەهودی و مەسیحی دەکا. بە ئێمەش دێن دەڵێن بۆچی تۆ سوکایەتی بە قورئان دەکەی لەگەڵەوەش ئێمە سوکایەتی بە قورئان ناکەی. ئەمە یەک. دوو، بابێن سوڕەتی دواتریان کەوا ڕۆژانە دەیخوێندنەوە بزانین بەڕاستی هیچ خلافاتی تێدایە، ئەوە هەر زۆر بەخێرایی. بزانین سوڕەتی ئیخلاص ئەوی دواتریان. باشە قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بەڵێ وشەی سەمەد، بابێن تەنها وشەی سەمەد وەردەگرین. ئەوە لەوێ ڕەحمانمان بینی، لێرە وشەی سەمەد. سەیرکەن چی دەڵێت تەبەری؟ واختلف أهل العربية في الرافع أحد. لسرتا ونستي اختلف أهل التأويل. الطبري لسرتا ونستي اختلف أهل التأويل. سبارت بوي أحد آية أحد دبي يعني بو الله دقريتوا يا بو هو دقريتوا وياخذ آية جوابي هو الله جوابك أحدا وحتى وكدواي أو مواضعي زمانواني ونحوية ناچينا ناويوا مشكلة يشكت سخته بو كسك لو موضوع أتبقى. وهي بون من قتويتي واحد نق أحد وكو ابن مسعود. وهروا هي قتويتي قل هو الله أحدك لقلو آية نبوة بلكو أحدك لقل آية دواتر بوا. أحد
الله السمد ئاوا بووە. باشە، وەک بۆ من دەڵێ نەسر بن عاصم و عەبدوڵڵا بن ئەبی ئیسحاق گوتیەتی ئەحەد الله السەمەد. ئەحەدەکە لە ئاەتی یەکەم نەبووە بەڵکو لە ئاەتی دووەم بووە، واز لەوەش بێنە. عەبدوڵڵا بن مەسعود گوتیەتی واحد، واز لەوەش بێنە. با بێنە سەر سەمەد. سەمەد بزانین ناوی چییە. بیژمێرن ئێوە سەبارەت بە سەمەد چی دەڵێن. سەمەد بژمێرن چی دەڵێ. الطبري القرطبي كذن واختلف أهل التأويل في معنى الصمت واشرب كاراني قرآن ناكوكن سبارت بمعنى الصمت معنى يكم هو الذي ليس بأجوف. الصمت وات ناوسجي بوجنيا، يعني الله ناوسجي بوجنيا صمت. دو الذي لا يطعم الطعام. صمت وات خواردن خوراق ناخوا. سي الذي لا يشرب الشراب. الصمت وات شلن ناخواتوا الله. چوار الذي لا حشو له. چوارم وات أوانا كريخلوچي نيا. پنجم الذي لا يخرج منه شيء. وات أوي قو بيساي لدرناچه. باشا پنج الصمت. پنج. شش الذي لم يلد ولم يولد. وات الصمت معناه أوي لدايق نبو كسيشي لدايق نبوه. حفتم لم يكن له كفوا أحد أو قوفي نية. هشت الباقي بعد خلقه. واتا هميشية. هشتم باقي واتا ببورن واتا لقل أوش كاتك لروج قيامة همشتك لنا ودباب الله مخوي دمينيتوا. هشتم الدائم واتا هميشية أزلي وأبدية. نويم الحي القيوم الذي لا زوال له. واتا زندوي هميشا كهرجيز لنا وناتشه. ينظم نور يتلألأ روناجك يتر دبريقيتوا. دوانظم الذي لا عيب فيه أويك هيج كمكورينية عيب تيدانية. سينظم الذي ليس فوقه أحد أويانا كهيج كسيشي تر لسروي أونية. چواردا الذي لا تعتريه الآفات أويك توشي نخوشيو تنگو چلمو چشنابه. پانزم الذي يصمد إليه في الحاجات. واتا أويا كلكاتي بيداويشتا كان من پناي بودا بين. شانزا هو السيد الذي قد كمل باشا كمل الشريف الذي قد كمل في شرفه أو قوريا كالروانجي شرفه تواو ترينشتا شرافة بن ترينشتا. حبدا العظيم الذي قد عظم في عظمته أو مزنية كلا مزناتي جيشتوت اللتكا. هجدا الغني الذي قد كمل في غنى أو دولة مندية كلا دولة مندي برادة دولة مندا. نوزدا الجبار الذي قد كمل في جبورته أو بزبرو زنجية كلا روانجي زبرو زنجة وتواو جيشتوت اللتكا. بيست العالم الذي قد كمل في علمه أو زانايا كالروانجي زانست وجيشتوتا بوبكا. بيستيك الحكيم الذي قد كمل في حكمته أو حكيميا كوالروانجي حكمته جيدية وجيشتوتا لوتكا. لوسوبوس واتشتيتشي لوسوبوس لا شيء توزو بغارو شتيواناغري. باشا دەمتوانی تریش بینم بەڵام ئەوە بەسە. 22 لێکدانەوە وشەی سەمەد نازانن چییە. هاتوون بڵن قورئانەکەمان بۆ نمونە مبینە ڕوونە لسان عربي مبين. ودين أو دقيدين آيات يشتودوا سورة النساء ولو كان من عندي غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. وأجر هاتوا قرآن للاين هركسي شي تربو آية جگە لە خوددا ئەوە ناکۆچی زۆرتان تێدا دەبینی. بەڵێ تەنها لە وشەی سەمەد 22 ناکۆچیمان بینی. 22 لێکدانەوەی جیا لە وشەی سەمەد. بەخێر بیتەوە ئەڵڵا جام. باشە نووسەری قورئان
باشە ئەوە لە دوو سوڕەت کەوا خەڵکی کوردستان دەیخوێنەوە سوڕەتی ئەلفاتیحە لە وشەی سەمەد من تەنها ئاماژەم بە سەمەد کرد و لە سوڕەتی ببورن لە سوڕەتی الإخلاص سەمەد و لە سوڕەتی فاتحة تەنها الرحمن رحمن بسم الله الرحمن الرحيم رحمن کێشەتان هەیە کێشە لە ڕەحمانەکەی هاتوون نانا لە سامیدەوە نەهاتووە نا هەرگیز باشە ئەوە دەبینی لە محەممەدیان پرسیوە کاتی خۆی ئەسبابی نزولی هەیە ئەی محەممەد پێمان بڵێ خوداکەی تو لە زێڕە لە زیوە پتەوە ئەوەیە هاتیە وەڵامی داوەتەوە بڵێ دەبینین کەوا پڕیەتی لە ناکۆشی پێویستیش ناکا بچین بۆ ئاەت و سوڕەتەکانی تر دەست بۆ هەر سوڕەتێک دەبەی لە سەرەتا ئاەتەکەی لە زۆربەی زۆری واختلف أهل التأويل واختلف أهل التأويل واختلف أهل التأويل واختلف أهل التأويل وأخيرەکەی والله أعلم پێم بڵێن چۆن ئەو قورئانە دەکەن بە دەستور بۆ مرۆڤایەتی لە کاتێکدا اختلف أهل التأويل خودی خۆیان نازانن مانای چییە و ناکۆکن سەبارەت بە ماناکانیان چۆن هەروە بە گاڵتەجاڕی بەڵێ بە گاڵتەجاڕی دەیکەم ناتوانن گاڵتەجاڕیە بەڵام میلەتی کورد لەبەرەوەی زمانی عەرەبی نازانێ کاتێک بۆی دەخوێنرێتەوە دەست بە شیڕەشیر و گریان دەکا هەمیشە وایە باشە وەک ئەوەی وایە هەندە مۆسیقا هەیە تۆ لە وتەکانی تێناگەی بەڵام تەئسیر لە ناخت دەکات گوێی لێ دەگری باشە بڕۆ گوێ لە گۆرانەکانی موعین بگرە لەگەڵەوەش تۆ فارسی نەزانی دەبینی دەور و کارکردی هەیە لەسەر ناخت باشە خەڵکی کورد هەبوو لێرە شەوێکیان بەناو لەگەر وەلحاصل بە سەیارە گەڕابوو ئینگلیزیشی نەدەزانی بەناو کۆڵانان گەڕابوو سیارەی پێبولەیدا بوو گۆرانی Who let the dog out? Who let the dog out? لە پێش ماڵێکی ڕاگرتوو لەگە برادەرەکەی کاکە تۆ بۆت هەیە بۆن ڕۆژی شەممە لەسەر یەکشەمە جمعە لەسەر شەممە ئەوە بکەیت بەڵام ڕۆژەکانی تر بۆت نییە خەڵک دەچی خەڵک تەلەفۆنیان کردبوو دەقەیەک نەبوو 2 دقە و 5 دقە پۆلیس هاتبوو دواتر گوتبووی ئەوە چی ئەو مۆسیقایە چی گوتبوو گوتبی نۆ ئینگلیش گوتبی ئینگلیزی نازانم گوتبی ئێوە چی جێ لەگرێت دەمێکە ئاخری سەوتت داوەتێ گوتبی ئەو مۆسیقایە گوتبی نۆ ئینگلیش گوتبی ئەو مۆسیقایە چێ دەمێکە نۆ ئینگلیش چۆنە گوێ لەگرتە Who let the dog out? چێ وای کرد سەگەکە دەرچێ چێ مۆسیقایەکەی بەدڵ ببوو بەڵێ ئەخە ئوسترالیا ئینگلیزمان مۆسیقایەکەی بەدڵ ببوو مۆسیقایەکە جا برادرش لەگەڵ بۆ ئەو جێڕاوی بۆ خەڵشتر باشە ئەو هەندێک ئینگلیزی دەزانی باشە بەڵام ئەو کەسە ئینگلیزی نەزانی ئەو سیارەکەی لێ خوڕی بوو ئاخیر سەوتی دابێت بەڵێ هەمان شتە تۆ لە عەرەبی تێناگەی هاتی لە دیاریدا بە حوکمی بەدەنگێکی خشوع بۆت دەخوێنەوە دەست بە گریان دەکەی چەندی بە چەند ئەمە باشە چەندی بە چەند هەتیوی تڕکەن ئەوە من قورگم مشک بۆ قسەت بۆ دەکەم لەگەڵ قورئان دەڵێ مشکلی تۆ چیە لەگەڵ قورئان بەڕێزان سەیری ئەوە بکەن بەختیار کەمال دەڵێ ئێستا مشکلی تۆ چیە لەگەڵ قورئان ئەرێ بەڕێزان پەیامەکەم نەگەیش بە ئێوە بەڵێ
فەرموو. ئەلو ئەلو باشی دکتۆریان هەربژی کاکە برا سەرچاو فەرموو. ئەوە 2 ساعتە قسە دەکەی هێشتا ساعتێکەوە بزانم هێشتا کابرێت دڵی کاکە تۆ مشکلت چییە؟ کێشت چییە؟ بەڵێ دەق قڕگم وشک بوو بڕوا بکە دڵێن وەرە بڵێ کێشت کاکە چییە؟ ئەگەر ساعتێکە سەیری دەکەی دوور لە ڕووی تۆ احترامن بۆ جەماعەت ساعتێک تێنەگەشت و دیارە وڵاغی دیارە ئەلبەتە کاکە ئەلبەتە ئەوانە بەشێکیان دێن بڕوا بکە بەشێکیان دێن پەمۆ دەخەنە ناو گوێیانەوە تەنها بۆ گوێندان پێیان وتینە گونا حاگەر گوێ لێ بگرن خەن ناو گوێتان تەنها گوێن بنووسن ئیشتان تەنها گوێندان بی. بەڵێ جارێکە قسەم کردتم کاکە من حەزم لە شوێنێک لە منە دەچم نا هەر سەیریشی دەخەم ئیشی من نییە بەڵام ئەگەر سوودی نەبێ وانە بەڵام پرسیارێکمە بوو پرسیارێکم هەیە لەسەر توایەک دەخە بە لایڤەکە بزانم لەسەر هینی من شێر ئەبێت لەسەر ئەوەی خۆم دایخم هیچنی کێشەی نییە پرسیارێکم هەیە لەسەر سەگ بەڵێ وابزانم سەگ حیوانێکە یعنی احترامەن بۆ بەشەریەت زۆر زار لە ئینسان بە وەفاتر و هەر زۆر بە وەفایە بە احترامتر و ئاماژە باندێک لە ئیشەکانی سەگ دەکەم ئەگەر دوایەوەی تەوا بوویت فەرموو. بەڕێ زۆر لە ئینسان بەڕێزتر و بە احترامتر و بە وەفاتر و یعنی زۆر لە ئینسان پێم وایە باشترە یعنی یەکەم کەس لە خۆم یعنی ئینسان ئەگەر ڕاستەکەی بڵێ باشە بۆ سەگ کراوە بە دوژمنی بەشەر و گڵاو و پیس کراوە لەلایەن ئیسلامەوە من هەندێکی لێ دەزانم نازانم وایان وانە جا من تۆزێک دەڵێم لەسەرەوەی تر ئەگەر وایە ئەگەر واژ نەبوو ئەوە بڵێ وانە لەوانی مش بەغەڵەتی کوێم لێ ببێ گوتیان کاتی خۆی کاتێک کوڕی ئامە دەچێتە شەوانە دەچێتە سەر ماڵەکانی تکە ئیتر هەوەسی بۆ شەوانەی تر دەرچەوە ئەمانە لە ماڵێکەوە بۆ ماڵێکی تر زۆر شوێنی کردو شەوانە نازانم خۆت باش ئاگاداری لەسەر ئەوە یعنی مۆزۆی ئافرەت و ئەمانە تر لەو کاتێداوە پێم وایە سەگ گڵاو کراوە نازانم ئەم شتە تاسان ڕاستە هیچ پرسیارێکترت ماوە پێشەوەی وەڵام دەمەوە وەڵای پرسیارم نەماوە بەس لەو سەردەمە پێم وایە سەگ کە گڵاو کراوە ئەمە یەک دووەم کراوە بە دوژمنی بەشەریەت بۆی کڕا نەگیرێت لەو سەردەما و یعنی شەوانە خۆت دەزانی سەگەگەر شتێک بینیان کەسێک چێتە ماڵێکە لەوانەیە ئاشکرای کات لەوانەیە سوودی هەبێت زەرەری هەبێت بۆ کەسێکی دز و جەردە وانە ڕازەکەی جام دکتۆر ئێستا وەڵام دەمەوە سەرچاو هەر بژیت ئەگەر لای سەرچاو هەر بژیت یەک جارێ سەگ محەممەد بۆ نمونە خودی خۆی من لە ڕابردوو بابەتم لەسەری داناوە داپۆشینی کردووە بۆ کاری زینا بۆ نمونە من ئاماژەم پێی کرد محەممەد گوتیەتی ئەگەر هاتوو بۆ ماوەیەک غائب بوون لە کەس و کارتان شەوانە لە دەرگای ماڵەکانتان مەدەن واتە بڕۆن لە مزگەوت بۆ خۆتان بخەون لە شوێنێکی تر مەگەڕێنەوە ماڵەوە و هەروەها محەممەد کاتێک لە غەزوو گەڕاوەتەوە پێشووتر کەسێکی ناردووە بانگ بدا لە مزگەوت محەممەد بۆ نمونە پێغەمبەر و یاوەرەکانی بۆ نمونە دوای 2 سەعاتی تر یا بەرەبەیان دەگەنەوە جێ بۆی ئەو پیاوانی ژنەکانیان بەجێهێشتووە و مەدینە خوێڕی و سەرسەری زۆری تێدا بۆ زۆربەی زۆریشی پیاوی حەمەی کوڕی ئامە بوون بۆ نمونە کاتێک مێردەکانیان دەڕۆی بۆ ماوەی 2 هەفتە و 3 هەفتە و مێردەکانیان خەریکی متعە دەبوون لەولا هەروەک دەبینین محەممەد ڕێگای داوە بە متعە لە کاتی جیهاد ژنەکانیشیان خەریکی پیاوی تر بوون و دوو لەو پیاوانە جارێکیان گوێ لە محەممەد ناگرن دەگەڕێنەوە ماڵەکانیان باشە دەبینن پیاو لەسەر ژنەکانیان دەگرن ئەمە بوخاری ئاماژەی پێکردیە موسلیم ئاماژەی پێکردیە باشە دێن بۆ لای محەممەد دەڵی پێم نەوتن مەگەڕێنەوە ماڵەوە باشە مەگەڕێنەوە ماڵەوە یا پێشووتر ژنەکانتان ئاگادار بکەنەوە پێشوی بکەڕنەوە محەممەد واتە تەختی بۆ کاری زینا کردیە ئەمە یەک باشە ئەمە یەک خاڵی دووەم محەممەد خۆی لە سوڕەتی لەو ئاەتەی کە حیجاب دادەبەزێ
باشە حیجاب دادەبەزێ کاتێک ئەسبابی نزول دەبینی حیجاب تەنها لەسەر ژنانی ئیمانداری موحسەن نەک لەسەر ژنانی کەنیزە یا ژنانی بۆ نمونە ناموسڵمان یا ژنانی بۆ نمونە کۆیلەی موسڵمان دەڵێ بۆ ئەسبابی نزول دەڵێ لە مەدینە خوێڕی و سەرسەری شەوانە زۆر دەبوون و بە حکمی ئەوەی لە مەدینە و محەممەد لە ماڵەکەی خۆی گودانی نەبوو شوێنی گوکردن ئاودەستیان نەبووە عەرەب لە دورگەی عەرەبی ژنەکانی پێغەمبەر ژنانی ئیمانداران دەردەکەوتنەوە بۆ دەرەوەی مەدینە بۆ دەشت ناوچەیەکە بە ناوی بوقایە ئەگەر هەڵە نەبم دەچون لەوێ پیساییان دەکرد خۆیان بەتاڵ دەکردەوە لە ڕێگا خوێڕی و سەرسەریەکانی مەدینە کە زۆر بەشیان پیاوی محەممەد بوون ڕێگریان لە ژنەکان دەگرت بۆ مواازەی سێکسی ئەمە خۆی القورطبی الطەبەری ئیبن کەثیر ئەسبابی نزول هەمووی ئاماژەی پێ دەکەن دەڵێ لەبەر ئەوە باشە لەبەر ئەوە حیجاب هات تەنها بۆ ژنانی ئیمانداری ئازاد بۆ ئەوەی ژنانی ئیمانداری ئازاد جیا بکرێنەوە لە ژنانێکی باشە لە ژنانێکی نائازاد واتە ژنی ئازاد لە ژنی کۆیلە جیا بکرێتەوە واتە بۆ پیاوان هەیە شەڕ بە ژنانی کۆیلە بە ژنانی کەنیزە بفرۆشن چکە بۆیان نەبووە بە هیچ جۆرێک حیجاب لەبەر بکەن بۆ موازەی سێکسی ئەمە ئەسبابی نزولە و بوونی هەیە سێ ئائیشە لە فەرمودەیەکدا دەڵێ شەویشان باسم کردی زۆرجا بەڵام باسی دەکەمە لەبەر بابەتەکەی دەڵێ پێغەمبەری ئەڵڵا هات نۆرەی من بوو لام بێ دەڵێ زوو خەوت زانیم نەخەوتیە دەڵێ نەعلەکانی لای قاچی دانا کڵاوەکەی لای سەری دانا دەڵێ منیش خۆم خەوتان گوتم بزانم چی دەکا دەڵێ وای زانی من خەوتیمە دەڵێ هەڵسایەوە نەعلەکانی لە پاک کرد کڵاوەکەی خستە سەری ئەمامەکە ڕۆی دەڵێ منیش بە دوایدا ڕۆیشتم دیارە محەممەد شتی کرده بۆ ئایشە بە دوایەوەیە دەڵێ دیبینیم گەڕایەوە دەڵێ من بە پەلەپەر ڕام کردەوە بۆ ماڵەوە هاتمەوە دڵی خۆم خەوتان بەڵام هەناسەم بە خێرایی داهاتوو دەچوو دڵێ محەممەد گەڕایەوە گوتی مستێکی کێشا بە سینگما گوتیەوە چێ بە دوام دەکەوی بە دوام دەکەوی محەممەد شەو دزەی کردیە پیاوی ناردووە بە تایبەتی ئەوانەی ژنیان جوان بووە بۆ مەوزوعی سەرایە بۆ مای 2 هەفتە و 3 هەفتە شەوان خۆی خەریکی ژنەکانیان بووە و یەکێک لە چێشکانی محەممەد سەبارەت بەمە شەوانە کاتێک چووە چکە ماڵەکان لێک دوور بووینە بەعزێکیان لە ناو خێمەدا بووە کاتێک چووە دزەی کردووە بۆ لای ژنی پیاوان سەگەکان حەپیون کاتێک حەپیوە خەڵکانی تر ئەلبەتە دێنە دەرەوە چکە دورگەی عەرەبی سەعالیکی لێ بووە دزی لێ بووە چەتەی لێ بووە خەڵک لەگەر دەنجی سەگ هاتۆتە دەرەوە محەممەد کەشف بووە تێگەیشتی جۆنە محەممەد کەشف بووە لەبەرەوە محەممەد کەمپەینی چی دەرکردووە کوشتنی سەگ هەموو سەجێک لەسەرەتا دواتر کاتە خەڵک گازاندە و گلەیی دەکات چۆن دەبێ ئێمە کوشتکاڵمان هەیە بۆ نمونە ئێمە ڕاو دەکەین ئێمە بۆ پاسەوانی دواتر ئیتر لەژێر فشاری خەڵکدا قبول دەکا کە ئەوانی تر هەمووی بکوژرێن تەنها بۆ پاسەوانی و بۆ زراعەت سەگ بمێنێتەوە بەڵێ خەریکی ئەو بەزم و ڕەزمە بووە و تەنانەت خەلا واتە بە تەنیا دانیشتن لەگەڵ ژنان کردوویەتی زۆر ژن بە تەنیا هاتوونەتە لای و کابرایەکی زۆر سەرسەری بوو بەمانای وشە سەرسەری بووە وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها أما أو برخويرياتية براستي چۆن دەکرێت چۆن لە مەقامی پێغەمبەرایەتی دەوەشێتەوە يعني إنسان پێویستە تۆزێک ڕێز لە خۆی بگرێت أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم وهر ژنێک نێو گەڵی خورا و خۆی پێشکەش کرد بە حەمەی کوڕی ئامە پێغەمبەری ئاخری زەمانیان حەمەی کوڕی ئامە زۆر سەرسەری و بێئەخلاق بوو دەستێکی بە شمشێر و دەستێکی بە چێریەوە بوو ئەوە ئاساییە ئەگەر حەمەی کوڕی ئامە دەستێکی بجێیە و ئەمەش لەلایەن شەیتانەوە دامان بەزان بۆ حەمەی کوڕی ئامە گیایان صدق الشەیطان العظیم ئەخر ئەم دەقە چۆن دەکرێت دەقی خودایی بێ وەرە پێم بڵێ
هەر ژنێکی ئیماندار خۆی پێشکەش کرد بە حەمەی کوڕی ئامە و حەمە کوڕی ئامە ویستی بیجێ ئاسایی و حەڵاڵە. چۆن؟ یعنی چۆن دەکرێت ئەمە دەقی خودایی بێ؟ یعنی ئینسان ناگرێت تۆزێک عەقڵی هەبێ، یعنی یەک تۆز عەقڵتان هەبێ، یەک تۆز عەقڵ باشە نیمە ماروفی بەڕاست ئێمە گەوادین بەڵێ پوری خۆی پێشکەش کردی خارە سەفوان خەولە بنت حەکیم پوری بۆ خۆی پێشکەش کردی کابرایەک بووە لەبەر ئەوەی جەلاد بووە لەبەر ئەوە ئەمیری جەنگ بووە دەستکەوتی زۆری دەستکەوتووە خانەوادەکەی ژیانێکی خۆشیان ژیاوە خەڵک برسی بووە ویستویەتی ببی بەژنی بەڵکەم ئیتر ئەزیەت و مەشەقەتی ژیان نەچێژێ و خواردنی هەبیتن تەواو. قورئان ئاوایە خۆشتێکی لەوە باشتر نییە. پێ دوایە چی تێدایە؟ یعنی قورئان چی تێدایە؟ دەی ئەوە دەقێشترامە خوێندێ. أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم وأي اسم القتاني زرت زلايم ئەگەر لەسەرا و گەڕانەوە لە دوای گووکردنێکی باش ویان دەستان بەردەستی ژنان کەوت و ئەگەر ئاوتان نەبوو خۆتان پێپاکەنەوەی و ئەوە بە خۆڵی سۆر خۆتان پاکەنەوەی و بەڵام لەبیر نەکەن دەستێک بهێنن بە سیماکەتان صدق الشیطان العظیم. أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فإن لم تجدوا الماء فتيمموا. بكردي بوان دخوينيوا جوين بيدن بعربي دخوينيوا تكبير 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 الله أكبر. يعني شيء التي وهم نبيه براستي بلا بس يبرد بس يبرد. هو وضع ملتي كردة والحاصل تنانت كاكبرا سيركا أقصيري ابن هشام لا يمسي جزء هما لسرتان نسيبيتي طلع أمسي ريا ابن إسحاق نسي من لما مستاكي خوم بوجي رامو من نسيموا بلام كاتب نسيمو بينمشتي زور قيزواني تيدا لايق نبو بمقامي بيغمبراتي لبرو من زور شتم لي فردا أو سيرة ابن هشام كإستاكا زور قيزوانا لخويدا جنابي زور شتيشي لي فرداوا كقيزوان بوا تصوركا جا أقر بكاملي بدستمان قيش بايا من دلنيام بچبازي تيدا بوا آجل قايني تيدا بوا تصوركا هرچي شتي قيزوانا تيدا بوا هرچي شتي قيزوانا تيدا بوا. وهي كاك آزاد ساس بلا جرمة بلا ميتر لدرجة عربي يتر خريج أو بز مرازم بوينا بلام شيء. شيخي يوسف قصدي إن الشعب الكردي لا يفهم اللغة العربية على مود هاي لما فد واحد يقرأ لهم أي نص عربي وبصوت خشوع حبالهم هاي من القرآن رأسا يقولون تكبير الله أكبر تكبير الله أكبر لأن ما يفهمون اللغة العربية. أوكي. ولما أني أترجم لهم نفس النص للغة الكردية يصبوني ويشتموني ويهددوني على مود هاي إسلام باقي في أوساط الشعب الكردي لأن ما يفهمون اللغة العربية. إذا يفهمون مثلي ومثلك
كان يتركون الإسلام من زمان، مو من هسه، من زمان. محمد بيار باشا بابيتم زين شيء، أو محمد بيار، محمد بيار. البته. اها وجوين ده دبر برا. سرچاو هربجيت. بخير بيتوا اي كچي نازدار، بخير بيتوا. جا مسلمانان بەڕێزان فێر بوون، وەڵامیان نییە بەرامبەر بە پشتیوان عەبدوڵڵا. دەچن هەندێک لە ڤیدیۆکانیان دەبەن کەوا گۆرانی و شتیوا دەڵێ دایدەنێن. من بەو شتانە سووک نابم سەیرکە. باشە من کەسێکم حەزم لە نوکتەیە، حەزم لە گۆرانیە، حەزم لە شەعرە. من دۆستی هونەرمەندانم، یعنی بەو شتانە مرۆڤ سووک نابی. ئەوە خۆتان سووک دەبن، خۆتان موسڵمانان سووک دەبن. باشە من جارشتر پێتان دەڵێمەوە. باشە ئەخلاقی پشتیوان عەبدوڵڵا باشە لەسەر تەپڵی سەری پێغەمبەرەکەتانە. باشە لەسەر تەپڵی سەری پێغەمبەرەکەتانە، چکە مرۆڤێکی خوێڕی و سەرسەری بووە. محەممەد بە مانای وشە خوێڕی و سەرسەری و بێمۆڕاڵ و بێ ئەخلاق بووە. وەرن وەڵامی ناوەڕۆکی قسەکانمان بدەنەوە. باشە نەک بچن ئەهێ لەسەر فڵانە کەسی داخستەوە، ئەهێ نازانم چی کرد. نا 4 ساڵە پیاوتان تێدا نەبووە. کاتێک دەڵێن پیاو ببورن خانمەکەم، من مەوزوعی پیاوبوون چکە لە ڕوانگەی خۆیانەوە پیاوبوون گرنگە، من لە ڕوانگەی خۆمەوە بەکاری نایەنم. پیاوتان تێدا نەبووە کە بێشان لە شانم بدات. باشە بێشان لە شانم بدا. باشە وەرن دیبیتی فکری بکەن. من دەقی خۆتان دێنمە، وەرن وەڵامی دەقەکان بدەنەوە. نەک ئەوەیە هەن لەوێ گۆرانی گوت و لەوێ نادا قسەی قۆڕە. باشە ئێمە بە خانەوادە حەزمان لە نوکتە و قسەی خۆشە. ئەوە بەشێکە لە کەسایەتی من. پەیوەندی بە ئێوە نییە، پەیوەندی بە ئێوە نییە. باشە بڕۆن بۆ خۆتان نێوگەڵتان نیشان بدەن، وەکو ئەو دانەی کەوا لەو ڕۆژانە هات باوکە ڕۆ کورات چەند عەیب بوو. تخوا ئێستا تۆ شەرم لە خۆت ناکەیتەوە. 5 دقە خۆت هینا و برد. فکرت لە ماکەر کردەوە، فکرت لە ژن کردەوە، فکرت لە کچ کردەوە، فکرت لە دایکت کردەوە، فکرت لە خوشکت کردەوە، بۆت ڕق نەبوو. تخوا شەرم لە خۆت ناکەیتەوە. ئێستا نەکەر ئەوەش بەدەستی شێنات و بردت ڕق نەبوو. ئێستا چ وەڵامی خۆت دەدەیتەوە؟ بینیتان بەڕێزم، بینیتان 5 دقە منیش بەمەبەستەوە لەسرم دانەخستەوە. باشە بەمەبەستەوە، بە هیوای ئەوەی دەمگۆ مۆبایلەکەی بکەوێ دەم و چاوی بەدیارکەوێ. تۆ وەرە زەلام گەنجیش بوو. ئافرین 5 دقە 5 دقە. باشە هینات و بردت، هینات و بردت، هینات و برد بەدەستیش ئاوا لێ دەکرد. ئیمانت نەما بوو، ڕق نەدەبوو، ڕق نەدەبوو. شتیوات بینیوە کوڕم بڕۆ تۆ پێویستت بە 2 دکتۆر هەیە. دکتۆرێک بۆ نێوگەڵت بڵێ من کێشەم هەیە ڕاستەکەی هەڵناسێ، دکتۆرێکیش بۆ مێشکت چکە نەخۆشی دەرونیت هەیە، نەخۆشی دەرونیت هەیە. باشە ئێرەت لەدەست داوە و ئەوێشت لەدەست داوە. باوکە ڕۆ جا مرۆڤ ئێرە لەدەست داوە ئەوێش لەدەست دا. بە تایبەتی بۆ پیاوی موسڵمان کاتە خوارەوە ئەوە سەرەوەی نییە هەر هیچ، چکە ئێوە بڕاتان بەبوونی عەقڵ نییە، دڵە. ئێرە لەدەست دایەوە هیچ، خوارەوەش لەدەست بدەیت لە ڕوانگەی پیاوی موسڵمان کارە سادە. مرۆڤ پێویستە خۆی بکوژی لە ڕوانگەی ئیسلامەوە کاتە خوارەوە. باشە خۆی دەیناوە دەبرد خۆی مشۆش کردبوو، عەرەقەی شین و ڕەشت ڕێشت بوو. کوڕم هەتیو بە 5 دقە بۆت هەڵنەستا، هەڵیز بشتێ بە 5 سانیە تەواو دەبی. ماڵی باوکم بە 5 دقە بۆت هەڵنەستا، کاتێک بۆشت هەڵبستێ بە 5 سانیە تەواو دەبی. ئەی ماڵم بە قوڕ نەگرتبی. ئەرە وەڵا باش نییە ئاخر.
شەوی تەنیای تۆ ناوی ئەسلی چیە؟ ناوی ئەسلیمان پێ برێ کامە نێرەکەری پێم بڵێ بە ناوی نێرەکەری ناوی خۆت چییە؟ دەی پێمان بڵێ ئەو شتە فشە فشانە لەگەڵ من ناخوا باشە؟ شەوی تەنیای دەی باشە دەی پێمان بڵێ ناوی خۆت چییە؟ دەی وێنەی جیڤارە دانە وێنەوە دانەوە دەی شەوی تەنیا دەبڕۆ دەی جارێکتر بڕۆم دەی بڕۆ باشە ئەگەر دەموچاوی خۆت نیشان بدەی اینجا هەڵۆ حەسەن دەموچاوی خۆت نیشان بدە اینجا قینجیشت یا ئەگەر نابۆت هەڵنەستە پەنجەیەک دەخەمە قینگتەوە بۆی فەحسی پرۆستاتت بۆ بکەم نەوەک پرۆستاتت گەورە بێ کە جاروی ئەوە کێشەیە باش نییە من دکتۆرم لەو شتان دەزانم پەنجەی شادەش ئێمە بەکاردەین وەک دکتۆر باش نییە هەڵۆ باشە پەنجەی شادە ئێمە بەکاردەین باشە باشە بەس ئاگادار بە من لە پەنجەم خۆش نابم ها باشە بەڵام ڕێگام پێ بدە تۆزەک زیاتر بە فەحسی زیاتر پاڵ دەم بۆی فەحسی پرۆستات بکەم بڵێ نادێشی بڵێم دە باشە بەری دەبینمە دڵی بڵێ ناخۆشە بڵێ نەخۆشە لێگەڕێ ناکرێ من دەست بەرداری پەنجەم بم زیاتر بێشێ و دەربینم خۆش نابی ئەوە نابیتن باش نییە تۆزێک ئاگداری هینتان بن تەسەور نەکەی پشتیوان عەبدوڵڵا وەڵامی نەبی وەڵام بۆ هەموو شتێک هەیە باشە تۆزێک ڕێز بگرن بەڵێ دەبڕۆ دەی خوێڕی دەی ئاوە ڕیسواب دەگەم اینجا لەسەردا دەخەمەوە بزانین ئەوەیان چێ کینگۆ ئاپۆ کینگۆ ئاپۆ وێنەی لاهور داناوە لەگەڵ هینێکی ئەوە و فەیسبووکەکەت 6 دقە بەر لە ئێستا دروست کردیە دەباشە کینگۆ ئاپۆ بای بڕۆ فەیسبووکێکی محتەرەم دروستکە دەی باشە چێک دەکەمەوە تەلامە من باش ماش دەزانم چێنە کینگۆ ئاپۆ کوڕم برۆ فەیسبووکێک دروستکە فەیسبووکێکی جوان باشە بڕە باشە يا أهلا وسهلا باسم الآب والابن وروح القدس سەرچاو بەڕێزم یۆحەنا ئەربژیت يوحنا أني عندي عيادة خاصة في منطقة اسمها فيرفيلد في سيدني أغلبية مرضى من الآشوريين والكلدان آشوريين وكلدان العراق وسوريا وإيران سەرچاو ئاپۆ کوردۆ بزانینەوەی چێ ئاپۆ کوردۆمان لێ زۆر بووە ئاپۆ کوردۆ بزانین ناوی چی ئاپۆ کوردۆ ئێستا بۆ دەنێرم دەگان ئاپۆ کوردۆ دەگان دەبڕە ناوەکەت بگۆڕە ناوێکی جوان دروستکە و اینجا وەرەوە دەی
دەی ناوێکی جوان دروستکە اینجاوەرەوە دەی ئاپۆ کێشەی ملەتی کورد لەوەدایە بۆ نمونە معجیبە بە پەکەکە بەڵام پەرتووکێکی عەبدوڵڵا ئۆجەلانیشی نەخوێنتەوە سەیرە بەڕاستی باشە پەرتووکێشی نەخوێنتەوە تێناگە نازانین چی تێدایە وەکو دانەیەک هاتبوو جوێنی بۆ من دەنووسی لە هینی دایکت بم لە هینی خوشکت چوومە سەر پرۆفایلەکەی خەڵکی تەقتەق بوو بینم وێنەی گرتبوو لەگە شەڕوانان لەگە گەریلاکانی پەکە کچەکان ئەوها داینابوو وێنە لەگەڵ کچێکی شۆڕجێڕی پەکە بۆ جوانی وەکو دیکۆر بە کەرامەتم زۆربیان ئێستا لێیان پرسی جیوارە خەڵکی چێ دڵن خەڵکی جیبۆتیە جیبۆتی باشە دڵن خەڵکی جیبۆتیە هەر دڵن خەڵکی جیبۆتیە بە فعلی دڵن خەڵکی جیبۆتیە لە ژیانتاندا چاوتان بەهین نەکردی ها ئەوەتە من فەرجێکم هەیە با بۆتان بینم سەبارەت بە جیبارە پێوا لەو بۆتڕی کوڕم ئێمە پەرتووکی وا دەخوێنەوە لە سەبارەت بە جیبارە بینیوتانە ئەدانە ئێوە لە ژیانتاندا بەس وێنەکەی معجیبی وێنەکەن چ جگارەکەی بەدەستوێ ئەوە سیگارەکە ئاوا قژیشی ئاوایە شەپقەیەک و موسڵمانی و لەگەڵەوە ژەوەندە دەبەنجی تۆ موسڵمانێکی نازانی جیبارەکەوا بۆ نمونە کەسێکی مولحید بووە باشە تێناگەی باشە ئێمە پەرتووکی وا دەخوێنەوە بۆ ئەوی شارەزای بیم بزانین چێ بووە باشە ئێوە شتێکتان نەبینیوە سەبارەت بەشیانی باشە بەڵێ دەزانم کاک نیاد بەڵام مەبەسم لە موسڵمانانی کوردەوا دەزانم موسڵمان بوو یەکێک بوو لە یاوەرەکانی موحەممەد وەدەزان یەکێک بوو لە یاوەرەکانی موحەممەد هەر کەسێک بە ناوی خۆی نەبی وێنەی خۆی لەسەر پرۆفایلی نەبی کامیرەی نادرێتێ باشە کامیرەی نادرێتێ باشە تەواو تەنها ئەوانە نەبی کەوا دایان ناسم سەردەمێکە هاوڕێ من ئەمە شتێکی ترە ئەوانی تر نایەندرێتێ کۆتایی بەو مۆزوع ئەدێنێن بێن نێوگەڵی خۆتان نیشان بدەن وانە بەڵێ کاک شێرکۆ بێکەس پەرتووچێک کە زۆرترین خوێنەری هەیە لە جیهانی عەرەبی و ئیسلامی قورئانە و پەرتووچێک کە زۆرترین کەس تێناگا هەم قورئانە سەیر و سەمەرەیە ئەم پارادۆکسەی سەیرکە پەرتووچێک زۆرترین خوێنەری هەیە لە جیهانی عەرەبی و ئیسلامی قورئانە و پەرتووچێک کە زۆرترین کەس لە خوێنەرەکانی تێناگەن قورئانە سەیری ئەمە بکە ئەمە باشە دووبارە جوێنی نێوگەڵ لە باشە دەی لە بڕەوە باشە تاو ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە باشە زۆر گەورەیە لۆ براکەم بەرنامەی داواکراوەمان داناوە کاک مەروان ساڵح بەرنامەی داواکراوە ئەلو بەرنامەی داواکراوە بەڵێ چۆنی باشی هەواڵ چۆنە باشی چی دەکەی وەڵا دایکم شفتە دروست دەکا شفتەی دایکت خۆشە بەڵێ شفتەی دایکم خۆشە فەرموو چ گۆرانێکت دەوێتن وەڵایی گۆرانی چیژان دەستنە مێرگۆڵان پێشکەشی دەکەم بە ئامۆزاکەم لە بەریتانیایە و وەکچی مامم لە ئەڵمانیایە و وە کوڕی پورم لە ئوسترالیایە و هەروەها ئامۆزایەکی باوکم لە ئەمریکایە و هەروەها پێشکەش دەکەم بە دایکی خۆشەویستم کە ئێستا کە خەریکی دروستکردنی شفتەیە
و هەروەها باوکی ئازیزم کەوا لە دەرەوەی و ئێستا کە فەرمانگەی لە فەرمانگەی تەندروستی سلێمانی هیوادارم بە دڵتان بێ چیژان دەچنە مێرگۆڵان وەی مێرجینەهان چیژان دەچن بەرنامەی داواکراومان خۆ بەرنامەی داواکراو نییە آيش حجر الأسود آي رب الكعبة بالا آخر من برسيار ذاك هەر بجدي معقولة خلق لمالي خدا انتحار بك برزانه اوت دويني هوالك 25/8 تفاصيل انتحار الحاج العراقي في الحرم المكي تاريخ كي چند الأخوار ها 25/8/2018 باشە چەند دوورە 2 شەقا و لەبەر دەڕەشەکەی باشە پێم بڵێن هەر بە جددی باشە ئەی بڕیاروانیە خەڵک دەچی بۆ وێ بۆ ئەوەی پاک دەبێتەوە و هیدایەت دەدرێ و یعنی دەچی بۆ ئەوێ نوری ئیلاهی و يتلألأ في قلبه ودڵی پاک دەبێتەوە و نوری هیدایەت و یعنی بغز و ڕق و ئەو شتانەی تێدا نامینێ و بەتەواوی پاک دەبێتەوە یعنی چۆن ئینتحاری کرد جا ئەگەر ئەڵڵاکەتان نەتوانی ڕێگا لە ئینتحارێک بگرێ ئەی ئەو دەستبردن و دەست لە قینگدان و دەست لە نێوگەڵ و بە تایبەتی دەرپێتان لەبەر نابی بەڕێزان ئاگادار بن حاجی بۆ حەز دەچن نابی دەرپێیان لەبەر بی باشە دەرپێیان لەبەر نییە سەراویلیان لەبەر نییە باشە بۆچی چکە عادات و تەقالیدێکی قوڕەیش بووە چۆن بۆتان باباسکەم و مۆزوع پێش محەممەد في أيام الجاهلية الناس كان يطوفون بالكعبة عريانا خلق لدوري كعبة دسورانو بروتي باشا وقوايا تنها خيلكي محمد نبي ما عدا قبيلة قريش مثل ما يقولون في التراث الإسلامي خلق بروتي دسورانو نسوان والرجال يطوفون عريانا باشا قريش كان دهاتن القريش كان يجيئون بقطعة من القماش قطعة لقماش ديان دابا خلقكي خوان داب بوشن آب خنستر شاني خوان بپیچن استاك همان شتا پارچه قماشة اوها يعني عادات و تقاليدي بيش اسلام كتمد نابي در بي لبربكي باشا در بي نية در بي نية بو چونکە دروشمی هەیە ئیسلام دەڵێن أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم أرهوي ژنانی مسلمان نێوگەڵتان و سنگ و مەمکتان خدای تەبارەکە و متعال بە ئێوەی بەخشیوە و داوە دەتەخوا نیشانی بدەن و مەیشارنەوە صادق الشەیطان العظیم بەڵێ خوا داویەتی و مەیشارەوە تەواو ئەمە باشە تێگەیشتن خوا داویەتی و مەیشارەوە
بۆ نمونە محەممەد داوای کردی ڕیداعەت الکەبیر مەمچی خۆی بخاتە ناودەمی زرتە زەلامێکەوە گوتی با بۆت بمژێ مەممە دەجاران باش بەڵێ 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 کاکچێ من خزمی خۆم هەبوو سایق منشەئە بوو باشە کاتی خۆی چکە بە منشەئە دەچوون من بای ساڵەکانی کۆتایی هەفتا دەکەم ئەو کاتانە باشە زۆرشم بە منشەئە دەچوون دەگو بڕوا بکە دەگو هیوام دەست دەکەوێت دەگو بل پاکێت دەگو جا زۆر خۆشە دەگو جلیان لەبەر نییە لە ژێرەوە باشە نا من نا ئێوە مسلمانن کارزان ئازاد من مسلمان نیم کارزان ئازاد من مسلمان نیم ئەوە عادات و تەقالیدی ئێوەیە کوڕم ئێمە مسلمان نیم لەبەر ئەو شتە قۆڕانە سەردەمانێکەوە ئەتمە لە ئیسلام بەڵام تۆ غەزبەن لەسەرت مسلمانی دەبی دایکت نێوگەڵی ڕوود بێ کاتێک دەچی بۆ حەج خوشکت نێوگەڵی ڕوود بێ کاتێک دەچێ بۆ حەج خۆت نێوگەڵت ڕوود بێ کاتێک دەچی بۆ حەج کچەکەشت نێوگەڵی ڕوود بێ کاتێک دەچی بۆ حەج غەزبەن لەسەر تۆ و لەسەر ئەژدادیشت باشە ئێمە مسلمان نین کوڕم باشە تێگەیشتی باشە تێگەیشتی لەبەرەوە جارشتر تف هەڵ نەدەی هانچکە بۆ خۆت دەگەڕێتەوە ئێمە قبوڵمان نییە ئەو شتانە باشە ئێمە قبوڵمان نییە تێگەیشتی نا با بزانم چ گوۆچی تر دەخوا بۆ ئەوەی وەڵامی بدەمەوە حەز دەکەمەوانە جار بەجار باگوو بخۆن ئەمە فەرمودەی لەسەرەوە ئەمە طقوساتی حەجە و دەبی پابەندی بن نابێ هیچتان لەبەر بێ نابێ لە ژێرەوە دەرپێتان لەبەر بێ چاک بزانن چونکە عادات و تەقالیدی قوڕەیش پێش ئیسلام وا بووە و دەبێ ئاواش بمێنێتەوە غەزبەن لەسەرت چونکە عادات و تەقالیدەکە پێش ئیسلام لە سەردەمی جاهلیدا بوونی هەبووە دەگوو بخۆ و جا زۆر گوت خوارد دەپڕۆدەی و جا باشە تەواو دەی بەو شکلشەوە دەی بمینێتەوە عادات و تەقالیدی قوڕەیشە پێش ئیسلام و محەممەد کوتومت وەری گرتی و خستویەتە ناو قورئانەکەتان و سنەتەکەیەوە تەواو بڕۆن بۆ جیهادی دووبەر بەڵێ بڕۆن بۆ جیهادی دووبەر الدبر وما أدراك ما الدبر وما مناكحة الدبر بەڵێ لەبەر دەبەنگێکی وەک تۆ دەی گیان دەی دەبڕۆ دەگوو بخۆ دەی کورە ئەو میلەتی کوردە زۆر کەرە ناوێت تێبگاتن خۆ باشە خۆ ناوێت تێبگاتن یعنی مەوزوعەکە هەی بێنن بێنن جێزاران بێنن بۆ دوبری موسوڵمان تێدا بخەن بێنن ئەرێ دەڵێن لەو بانە گیانە شەدە هەرزانە ئەڵێ دەڕێن دوبری موسڵمان گەلە گوایجان گەلەک هەرزاییانە هەی بێنن بێنن شەدە ئەنی تۆ وەرە لە بەیانی تاوەکو ئێوارە قسەیان بۆ دەکەی دەقەکانی خۆیان وەردەجێڕی بۆ سەر زمانی کوردی لێرە دەشی لێرە دەستە ژوورەوە شتیوات بینیوە بڕوا بکە من زۆر جار تووشی سەدمە دەبم هەی بێنن بێنن غڵمانان بێنن ڕەوانیان بێکەن بۆ ناوداعیشان پێویستیان پێیە بۆ جیهادی قینگان هەرێ دەڵێن لەو بانە قینجێ موسڵمان گیانە هەرێ دەڵێن هەرزانە قینجیان بەلای یاشا و قینجیان بەلای شا بێشەڕەفینە 1400 ساڵ دەست درێژی بۆ سەر کۆمەلگای مرۆڤایەتی بەسیەتی خوێڕوش سەرسەرینە
1400 ساڵ دەست درێژی و بە کۆیلەکردن بەسیەتی باشە بەسیەتی زۆرتان کرد دەست درێژی دەبی بتانکەین بە تەیری معقول بەڵێ 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 من پێم وتینە کاک شارۆ من نووسیمە من ناڵبەندم کەر ناڵەکەم یعفور ناڵەکەم چێ دەوێ ناڵی بکەم بەڵێ بەڵێ پێم گوتینە دەمێکە خۆیان بە عاقڵ بن هەرچی مناڵ و وردکەمان بۆ دەنێر پیاو سڵاو دکتۆر جان بەیانی باش سەرچاو کاکە برا هەر بژیت فەرموو تۆ چۆنی ئەحواڵە چۆنە دکتۆر جان زۆر باشم هەر بژیت هیوادارم تۆش باش بی زۆر سپاس دکتۆر جان لەمێژە هەوڵ دەدەم دکتۆر جان پەیوەندیەکەم وەرناگیرێ نازانم کێشەکە لای من بوو لای تۆ بۆ بار حاڵم ڕۆ خۆشحاڵم زۆرێک لە برادران هەمان کێشەیان هەیە ڕاستەکەی وەرناگیرێ بەڵام من فەیسبووکەم زوو ڕیپۆرت دەکرێت زۆریش ڕیپۆرت دەکرێت وە کێشەیەکە بەڵێ هۆکارەکەی زۆر ڕاستە دکتۆر جان هیوای سەلامەتیت بۆ دەخوازم هیوای تەمە درێژی و بەردەوامیت بۆ دەخوازم هەر بژیت کاکە برا سپاست دەکەم باشە دکتۆر جان ئەڵێن خوددا باسی هەموو شتێکی کردووە لە قورئان بەڵێ ئەی باشە بۆ کە دەکەونە تنگانە و ئیمنا و ئەولا پەنا بۆ حەدیث دەبن ئەوە جارێت درۆ دەکەن کاکە برا ئەسڵ و ئەساسی نیە بۆ نمونە من هەندێشتی بەسیتت بۆ باسکەم ئەڵڵای قورئان دەڵێ بە هەردوو دەستەکانی خۆم ئادەمم دروست کرد باسی گونی ئادەمی نەکردووە باشە ئەوە یەک لە قورئاندا گون نییە تەنها فەرموودەکانیش ئاماژەیان بە گون نەکردیە دوو قورئان ئاماژەی بە مێشک نەکردیە سێ قورئان ئاماژەی بە بیابان و ڕمل لم نەکردیە قورئان ئاماژەی بە فەلز نەکردیە زۆر شت هەیە زۆر شتی تریشێ ئاماژەی پێ نەکردیە وەڵحاصڵ درۆ دەکەن وە تەنانەت ئەگەر هاتوو قورئان بۆ نمونە ئیسلام بکەین بە دەستورێکی نووسراو دەستورەکە ببێ بە 1000 بەند باشە ڕەنگ بە 5 بەندی لە قورئانەوە دەربهێنرێ هەر ئەوەندە 995 دانەی دەبی بگەڕنەوە بۆ فەرموودەکانی موحەممەد باشە دکتۆر جان پرسیارێک بەڵێ باشە لە مەنتیقەی باکو ئەو لە ئەو ناوچانەی کە 24 سەعات ڕۆژە یاخود 24 سەعات شەوە باشە لەو ناوچانە چۆن نوێژ ئەکەن نوێژی بەیانی چۆنە نوێژی نیوەڕۆ چۆنە عیشا چۆنە نازەم بۆ شتان ئاخر بۆ باسی کردو لەو قورئانەی کە لای حەمەدا بەزیوە سیر کە موحەممەد نەیزانیوە جیاوازی کات هەیە بە هیچ جۆرێک نەیزانیوە جیاوازی کات هەیە یعنی دنیای موحەممەد بریتی بووە ئەو پەر میسر ئەو پەر ئێران و ئەو شوێنانەشی نەبینیوە تەنها بازرگانی کردیە بۆ یەمەن لە یەمەن بۆ شام لەسەر هەمان خەتی مەکەن لەبەرەوە جیاوازی بە جیاوازی کات نەکردیە نەیزانیوە بە هیچ جۆرێک چکە لەسەر ئەو خەتە بازرگانی کردیە لەسەر ئەو خەتە و تەنانەت کاتی عێراقیش زۆر فەرقی نییە لەگەڵ مەککە لەبەرەوە نەیزانیوە وەی زانیوە زەوی تەختە و ئەگەر زەوی تەخت بێ جیاوازی کاتبوونی نامینێ ئەمە تێڕوانی تەنانەت باشترین بەڵگە بۆ ئەمە ڕەمەزان نمونەیەکی تری هەیە بۆ نمونە موحەممەد دەڵێ ئەگەر شەو بکەی بە 3 بەشەوە لە کۆتا بەشی شەودا ئەڵڵا بۆ ئاسمانی دنیادا دەبەزێ دەڵێ ئەی بەندەکانم چ پرسیارێکتان هەیە لێم بکەن چیتان دەوێت پێتان بدەم باشە بە شەوی منە یا بە شەوی تۆیە یا بە شەوی ئەگەر وابی ئەڵڵا دەوی 24 کاتژمێر لە ئاسمانی دنیادا بنیشێ وایەنە چکە بەردەوام لە شوێنە جیاجیاکانی گۆی زەمین شەوە وایەنە بەردەوام شەوە بێگومان وایە دکتۆر دوێنێ سەیری لایبەکەتم کرد ئەوەی کە چارەسەری نەخۆشی و ئەو شتانە طوبن نەبەوی بە حیساب بەڵێ ئەڵێن سعودیا بەنیازە کەپسولی میزی هۆشتە دروستکە ئێستا کردیانە بە شامپۆ بۆ قژ باشە دەڵێن شامپۆ بۆ قژ باشە بەڵێ
باشە دکتۆر جا من لە کاتن ناگیرم بەس ئەوە دەڵێم ئایا خوا فریشتەکان لە کوێن تا ئێستا هیچ سەرەداوێک هەیە بۆ دۆزینەوەیان ئەی مرۆڤ بۆ تێناگەن زانی مەوضوعەکان چۆنە لە ڕوانگەی ئاینەوە 1400 ساڵ بەر لە ئێستا غەیبی ئەڵڵا زۆر بەرفرەوان بوو بۆ نمونە ئاسمانەکان غەیبی خوایە هیچ کەس نایزانێ ئەستێرەکان غەیبی خوان بۆ نمونە سەقفی ئاسمان غەیبی خوایە لە ژێر زەوی غەیبی خوایە لە ناو دەریا غەیبی خوایە جیهانی مایکرۆسکۆبی کە نەیان دەزانی غەیبی خوایە جیهانی گەورە غەیبی خوایە زانست هاتیە سەردەم بە دوای سەردەم غەیبەکانی ئەڵڵای بچووکتر و بچووکتر و بچووکتر و بچووکتر کردوتەوە لە کۆتاییشدا کۆتایی پێدەینی شتێک نامینێ بە ناوی غەیب باشە لەگەر پێشکەوتنی زانستی شتێک نامینێ بە ناوی غەیب بۆ نمونە مناڵ لە ناو جیدای غەیبە تەنها ئەڵڵا دەیزانی کوڕە یا کە سەلام غەیب زۆر بەرکەوتووە بەڵێ باشە دکتۆر جان خۆشحاڵ بوو چاوت ماسەکەم دکتۆر من لە کاتی ئەرگدام لە دەوامم لە دەرگا داوام دەکەم بووە کاتەکەم ئەوە نییە ئەگە جینا زۆر شتی ترم هەیە قوربانی بەڵێ بەڕێزان 1400 ساڵ بە لە ئێستا ئەگەر بگڕێیتەوە دواوە جیهانێکی گەورەی غەیب بوونی هەبوو چی لە ناوزجی دایکە تەنها ئەڵڵا دەزانێت کوڕە یا کچە تەنها ئەڵڵا دەزانێت مناڵەکە کەم ئەندام دەبێیاننا ئەڵڵا خۆی دەزانێت کەی باران دەبارێت ئەڵڵا خۆی دەزانێت غەیبە ئەوە غەیبە باشە بۆ نمونە سەقفی ئاسمان غەیبە ئاسمانەکان غەیبە ئەستێرە چرای ئاسمانی دنیای و غەیبە لەوە زیاتر نازانی لە ژێر زەوی غەیبە لە ناو بەحرەکان غەیبە زانسا سەبر 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 جیهانی غەیبی زۆر بچوو کردوتەوە ئەوەی ماوە تەنها چییە ئەوەی تەنها ماوە وەڵام بەیەک پرسیار بداتەوە ئایا خودا بوونی هەیە یان نا باشە تەواو هیچ مەوزوعێک نەماوە بە ناوی غەیب وەزانست ئێستا مایکت بۆ دەنێرم بەڕێزم بیان زانست خودای پەرتووکە ئاینەکانی بە درۆ خستەوە تەواو بە تایبەتی خودای قورئان هەموو پەرتووکان بەڵام بە تایبەتی خودای قورئان بۆ چکە کاتێک تۆ دەی دەقەکانی قورئان بە درۆ دەخەیتەوە واتە خوداکەشی خودایەکی درۆزنە ئەوی ماوە زانست دەبی نیشانی بدە شتێک بە ناوی خودا بوونی نییە بەڵام کاتێک زانست تا ئێستا وەڵامی نەداوەتەوە مانای ئەوە نییە بوونی هەیە و مانای ئەوەش نییە کە بوونی نییە لەبەرەوە زانست لەسەر بنەمای پرۆف لەسەر بنەمای بەڵگە قسە دەکات باشە فەرموو بەڕێزم ڤیان خان ئەوە بۆ تۆم نارد ئەوە چی بوو دیسان هەمان حاڵەتە ڤیان خان ئەوە بۆچی تۆ توانی کامیرە بنێری ڤیان خان دڵێ cannot bring on camera عجیب غەریب ئەگەر بچیتە دەرەوە بگەڕێیتەوە بزانم سوپاست دەکەم بچیت دەرەوە بگەڕێیتەوە سوپاست دەکەم ڕۆح قسەی قۆڕە بوونی نییە قسەی قۆڕە ڕۆح قسەی قۆڕە و من بەرنامەم لەسەری کردی و پێشکەشم کردیە و قسەی قۆڕ و بێ بنەمایە ئەسڵەن ڕۆح قسەی قۆڕ و بێ بنەمایە باشە قسەی قۆڕ و بێ بنەمایە فەرموو کاک عومەر مان جیرانیشان سڵاو ڕێزم بۆ هەمووتان سەرچاو ساردە ئیمڕۆ زۆر ساردە لێرە لای ئێمەش ساردە ڕاستەکەی لای ئێمەش ساردە نازام خۆی دەبێ ئیمڕۆ هاوین بووە ینی بکەوت ناو هاوینەوە ناو بەهارەوە ینی یەکەم ڕۆژ غەیبە غەیب تۆ نازانی بزانەوە یەکێکە لە غەیبەکانی ئەڵڵا لە عاسیفەکەی پەڕۆکەی لادا لەسەر بەردە ڕەشەکە بەڵێ 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 دکتۆر
مەعان بەم خەڵکە بڵێن ڕۆح خەتێکی ئەنتەنێتە وەرت گرتووە، جیازێکی گچکەی خەتی ئەم خەتەی کە ئیساکە لەسەر تەلەفۆن و لەسەر لەپتۆپ و لەسەر هەموو جیازەکان نییە، خەتی ئەنتەنێتە. ینی ئەگەر ئەنتەنێتەکەت زەعیبێەوە بزانە خوا نییە، ئەوە بزان دژۆنت بەخوادا پارەی خەتەکە نەداوە. لای ئیسلام مەحاسەبەیان کرد و خەتی کارەبای نەداوە، خەتی پارەی هونەر شتێک بوونی نەبێت چۆن پێت بڵم چییە؟ شتێک بوونی نییە بۆ تێناگەی، بوونی نییە. کارێک بوونی نەبی چۆن پێت بڵم. وەرە من پێت بڵێم 100 کەسم بۆ بێنە، خۆت باژمارەست یەکەم بی، نە 100ەم بی باشترە خۆت باشە. 99 کەس پێش تۆ 100 کەس. گولەیەک ئالێرە گولەت بینی و ئالێرە کە برین ستیم لێرە نزیکە ئالەوێت دەم دانە بەدانە تەق تەق تەق. ئەگەر هەر 99 دانە پێش تۆ 10 بەجێ نەمردن باشە حەقت بێ. کاتەگەیشتمە سەر تۆ بڵێ کاکە گیان ترافم کرد، شتێک بە ناوی ڕۆح بوونی نییە، شتێکە ئالەرەی مرۆڤ بە ناوی برینستیم شەبەکەیە کە کۆنتڕۆڵی فەنکشن وەزایفەکانی لەشی مرۆڤ دەکات. کاتێک ئەوت پچڕاند تەواو مرۆڤ دەمرێ، هیچ پەیوەندی بە ڕۆحەوە نییە. ڕۆحی چی و تەڕەماشی چی و ترخێنەی چی و تەڕەسازی چی. فەرموو کاکە شەبەکەی ئەنتەنێتە ئەوەیان بۆ دانەوە ڕۆحی پێوەرگری. لەمە دوا قەفەزێکی بۆ بکەین نییە گولە و تشت و تەسیر و ماسیری لێ نەکەی زیاتر وەرەگری، ینی سیت گەگە بەکتە بێت، ینی زیاتر دەبێت. لە چاینەوماینە بزان زۆرترە ژێن. بەڵێ دەباشە کاک عومەر تۆ دیارە قسەت نییە، ئەوە بەڕێزان زۆر دەیانێت قسە بکەن. سڵاو ڕێزمێ بەس دکتۆر گیان ئیسلام مەعان خۆی نابینێ. ئیسلام وا بزانم وای لێ هاتووە چاوێکیان بۆی داناوە خۆی نەبینێ. وای لغاو کراون لغاو ئەسڵ لغاو دەکرێ ئەوە ڕاست و چەپ نەبێنێ. ئەوە باوکم وایە کرد، باوکم نعلێکی لەم لامدانا نعلێکی لەو لامدانا بزماری تێ کرد. ئەیوە دەبێت و ڕاست بڕویان ڕاست بخوێنی. مەلاجان سواری سەرکی بۆ وەکو کەر لغاوی کردی بڕۆ لغاو ئەمانەی کە لە لای چاوی دانن. ئێستری عاربانچی پێڵێ لە هین لە کوردستان ئەگەر پیاوە ئەختیارەکان لیان بپرسی هەڵێ کاکەمە ئێستری ژێر عاربانچیە، ئەوەی نییە عاربانچی وەختی خۆی تەکسیان پێ کرد اینجاوە هەبوو لغاو بزمارانی. زۆر سپاس. ئەوە بۆ پێیان خان بابنێرین ئەوە تا بۆی چوو. ئەم کاتتان باش ئەم کاتەی هەموو بەڕێزانەی کەی گوێداری ئەم لایفەن. من طبعاً سەرەتا بەڕێستان باسی ئەو خواوەندەی ناخی مرۆڤت کرد. حەزەکەم لەسەر ئەوە چەند تێبینیەک هەیە باسی لێوە بکەم. طبعاً فعلاً ئەو خواوەندەی کە لە ناخی هەموو مرۆڤێکدا هەیە ئەمە ئەکرێ باوەڕی پێ بکرێت. من ئەو خواوەندە ئەتوانم ناوی بنێم زەمیر و ویژدان. زەمیر و ویژدان کاتێک لە مناڵیەوانێ کە لە مناڵیەوانێ لە مرۆڤەکانە وردە گەشە ئەکات. کاتێککە گەشە ئەکا ئەو زەمیر و وجدانە لە کەسەکانە بە دوو جۆرە. ئەتوانین ناوی بنین ڕەش و سپی، یعنی بۆ ئەوەی من ڕوونکردنەوە زیاتر بم بە ڕەش و سپی وێنای بکەم. مەسەلەن ڕەش مەبەست لە تاریکی و لە خراپەکاری و لە هەموو ئەو نەگەتیفیانەی هەموو ئەو کارە ناڕەوایانە من ناوی ئەنێم ڕەش. سپیش مهرەبانی و دڵسۆزی و چاکی و ئینسانی بوون ئەمەیە. ڕێک وەکو ئاینیش دەردەشتی ئاینێکی دوانەیە بە ئەهریمان خودای شەڕانجێز، خودای تاریکی، خودای خراپەکاریە و هەروەها مازدە خودای ڕووناچی، گفتاری باش، قسەی باش، هەڵ ڕەفتاری باش بەرامبەر بەیەکەن هەمان حاڵەت.
بالضبط يعني حتى نتشاش لا كتابي زردش ئاوایوت باسی لەوە کرۆ بەڵام من بۆیە حەزم نەکردلەوە باسی بکەم زیاتر لە با بڵێن لە سەر لە ئەنا و ئەنا عولیای فرۆی دەوانی ئەمێ بچمە مەوزوعەکەوانێ چگەر باسم لە زەردەش کردا ئەیانوتەوە ئاگرپەرستی و من نامەوێت مەوزوعەکە بچێتە ئەو چوارچێوانێ زیاتر علمی ئەمەوێ باسی بکەم مەسەن لە ناخی هەموو کارکتەرێکە هەموو تاکێکە ئەو دوو کەسایەتیە دروستە بێت ئەتوانی بڵێن کەسایەتی مەسەن ئێستا کە ئەڵەی ڤیان دوو ڤیان هەیە ڤیانێک لە ناوەوانی و ڤیانێک لە دەرەوانی ڤیانەکەی دەرەوەی ئەوەیە کە خەڵک ئەیبینێ ڤیانەکەی ناوەوانی ئەوەیە یاخود ڕەشە یاخود سپیە ئەگەر ڕەش بێت ئەوەیە کردارەکانت ڕەشێتەکەت پیشانەیە کە باسم کرد مەبەست لە چیە ڕەشێتەکە ئەگەر سپیش بێ هەر کەسایەتەکەت دەرەکەوێ بەڵام لە دروستکردنی ئەو کەسایەتی ناوەوانێ ئەگەر ڕەش بێ یاخود سپی بێ تۆیت ئەوە دروستەکەی خودی خۆتیت ئەوە دروستەکەی کاتێک کە تۆ ئەگەر بیر و بیرکردنەوە و کارکتەرت ڕێگەت پێبات لەسەر ئەو بناغەیە لە مناڵێوانێ ئیتر دەوروبەر دەورە بینێت یاخود خێزان و کۆمەلگا و قوتابخانە و زائیدەن تێکەڵبوون بە کۆمەلگا ئەمانە یەن کارکتەری تۆ وردە لە مناڵێوانی وردە دروستەکەن و جێدەستی پێوە ئەبێت کەوا کامیان لەوانە باڵا لە ڕەش و سپێتێکە باڵا دەست بێت بە ناوەوەی توە ئەگەر یعنی ئینسان مەسەن بۆ نمونە ئەڵێن فڵان کەس یعنی قەت بینیوتانە کەسێکی زۆر خراپ لەگەڵ کەسێکی زۆر باش و کەسێکی تێگەیشتوا ببنە هاوڕێ نا چکە یەک ناگرنەوانێ زمانی لێک تێگەیشتنیان نییە ئەخلاقیان ڕێگە نادات ئەو دوانە یەک بگرنەوانێ کەواتە ئەو دەوروبەر و خێزان و ئەمانەیەن کارکتەرەکەی تۆ دروست دەکەن کارکتەری تۆ مەسەلەن خۆتیت کە کاتێک کە پێ ئەگەی لەسەر بنەمای چاکە وردە پێ ئەگەیت خۆتیت ئیش لەوایە ئەەکەیت کەوا ناخەکەت بکەی بەو سپیە ئیشی تیا ئەەکەیت یعنی ڕۆژانە بە خۆتا ئەچیتەوە ڕۆژانە مەسەلەن بەکردەوەکان تا ئەچیتەوانێت دەستکاری ئیشیان تیا ئەەکەیت ئەگەر خراپەیەک یاخود ناڵێکیەک ببینی ئیشی تیا ئەەکەیت و خۆت بە کەسێکی تەندروست دروستەکەی یعنی ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەوانەیە مەسەلەن هەر هەمان زەمیر یعنی ئەکرێ ئێمە ئەو زەمیرە یعنی کە ناوی بنین خوا ئەتوانین مەسەن کە تۆ ئیشت کرد بە ئیشت سپیکەیتەوە ناخێکی سپی بێ عادەتەن بەڵام یەک بیان خان تۆ پێ دوانێ مناڵ کاتێک لەدایک دەبێ ناخی سپیە بەڵام ئیلاهی قورئان ڕێک پێچەوانەکەی دەڵێتن من یعنی بۆ نمونە چێشەم هەیە لەگەڵی بۆ نمونە ئەگەر هات و سەیری سوڕەتی ئەشەمس بکەی ئایەتی 7 و 8 دەڵێ وەنەفس وما سواها فەلهەمەها فجورها وتەقواها دەڵێ و هیچ نەفسێک نییە کە ئەڵڵا درستی نەکردبێ ئیلهامی خوێڕیاتی و سەرسەریاتی و ئیلهامی تەقوا و خوداپەرستی پێنەدابێ قەد ئەفلەحە من زەکاها و ئەو کەسە سەرکەوتوو دەبێ کە ناخی خۆی لە خوێڕیاتی و بەڕەڵایەتی پاک دەکاتەوە واتە ئیلاهی قورئان دەڵێ کاتێک مناڵ لەدایک دەبێ هەم فجور واتە خوێڕیاتی و خراپەکاری لە ناخیدا هەیە ئەڵڵا ئیلهامی پێداوە و هەم تەقوای تێدایە بەڵام مرۆڤ دەبی خوێڕیاتەکەی فڕەبدا بۆ ئەوی پاک بێتەوە ئەلبەتە لە ڕوانگەی ئیلاهی قورئان دەست درێژی سێکسی و سەربڕین و ئەوانە خوێڕیاتی نیە بەڵکو ئەوانە تەقوایە چکە پێناسەی ئەو بۆ ئەو شتانە بە تەواوی پێچەوانەیە ئەمە ڕێک پێچەوانەی ئەوەیە کەوا ئێمە لە ڕوانگەی زانستی سایکۆلۆژی وەرەوە وەک مەوزوعێکی بەدیهی دەزانێت مناڵ پاکە لەدایک دەبێت ئێمەین کەوا پرۆگرامی دەکەین وایە نه بەس بێت منیش ئیشارەتم منیش ئیشارەتم بەوەیە اینجا یعنی عادەتەن ئینسان کە دروست ئەبێت کە دروست یعنی ئەبێتە کەسێکی تەندروست کەسێکی ڕۆشنبیر کەسێکی ڕۆشن فکر لە دنیا تێئەگا لە شتەکان هەمووی تێئەگا
لە هەمان کاتدا خودی خۆی ئەبێتە ڕقیبێکی گەورە بەسەر خۆیەوانێ خۆی مراقبەی کردارەکانی خۆی ئەکات یعنی ئەتوانین ئەو ڕقیبایەتی خۆت ئەتوانین ئەوە ناوبنین خوا ینی خۆتیت ئەبیتە ڕقیبێک بەسەر خۆتەوانێ لە خۆت کە تۆ کەسێکی تەندروست و باش بیت لە خۆت نابووری عزیێتکەی لە خۆت نابووری من هەمیشە کاتێک بەخوا دەکەم دەڵم خدای ویژدان هەمیشە لە بەسەڵێت بەڵێ جا من هەر ئەوەنا حەزم کرد کەمێک ڕوونکردنەوە لەسەر و بابەتە بەم زۆر سپاس هەربژیت سپاس بۆ ئەوانەی گوێیان لێمان و سپاس بۆ هەمولایەک هەربژیت خاتونی ئازیز هەربژیت بەڵێ بەڕێزان ئەمە بەڕاستەکەی کارەساتە ئەم دەقا ڤیانخان وای کرد ئەو دەقم بەبیر بێتەوە دەم خۆش بۆی هەر بژیت بۆی وات کردکەوە بەبیرم بێتەوە دەمێکە قسەم لەسەر ئەو دەقە نەکردیە سوڕەتی ئەشەمس والشمس وضحاها الله قرآن سوێن دەخوات سوێن بەخۆر و بەبەرە بەیان والقمر إذا تلاها وسوێن بەمان کە بە دوای خۆرەوە دێ سەیریکەن لە ڕوانگەی قورئانەوە تا ئەو دەقە دڵێ خۆر دێ کاتە خۆر دەڕواتن مانگ بە دوایەوە دێ سەیریکەن یعنی والشمس وضحاها وەی سوێن بەخۆر و بە گزنجی بەرەبەیان وەسوێند ئەخۆم بەمان کە بە دوای خۆرەوە دێم وەسوێن بە ڕۆژ کە تاریکای شەودا دەپۆشێ و وەسوێن بە شەو کە بە تاریکای جیهاندا دەپۆشێ و وەسوێن بە ئاسمان کە وەکو بنمیچ دروستم کردووە و وەسوێن بە زەوی کە بە تیرۆک وەکو نانی تیری پانم کردوتەوە وەسوێن بەو نەفسانەی کە دروستم کردووە و بەشی خۆیم لە خوێڕیاتی و خوداپەرستی پێیداوە بابی بام تۆ بە تیرۆک نانی تیری وەالئەڕضی وەما تەحاها تیرۆشی پێوە تیرۆگانم لۆ بینن ئەڵڵا جیان جوبە گیان بابی بام تیرۆگم بۆ بینە تیرۆک ئەڵڵا گیان نانی تیری دروست دەکەی نانی تیری نا زەوی دەمەوێ پانی کەمەوە ئەلێدا بە تیرۆک والشمس وضحاها سوێن بەخۆر و بەبەرە بەیان والقمر إذا تلاها وسوين بمان كبدوايا ودي والنهار إذا جلاها وسوين بروش كبونمنا دادت والليل إذا يخشاها وشوكاتك بتاريكاي دايدا بوشي باشا والسماء وما بناها وسوين بآسمان وبدرس كردني وكو بنميتش والأرض وما طحاها وسوين بزوي وببان كرنوي ونفس وما سواها وسوين بهر خدك كدرستم كردوا فألهمها فجورها وتقواها إلهامي خوارياتي خدا برستم بيداوا أي آفرين قد أفلح من زكاها أو كسا سركوتو دبي كخوي لي باك دكاتوا بابي باب تو خداي إلهامي خوارياتي تبيداوا تو بلي إرادي من كاري قرتر بي لإرادي تو من شو بتوان باتش كمو ولا حاصل مشكلة نيا وقد خاب من دساها وأو كسا بيه وادا بي كناتواني خوي لي باك بكاتوا عجيب آي أوتا فألهمها فجورها وتقواها الخير والشر خير وشر
فجور هاتن لە زمانی عەرەبی یعنی خوێڕیاتی ها ئاگادار بن فجور یعنی خوێڕیاتی باشە ومحمد دعای کردێ گوتی اللهم وەکو ئەو کابرای لە ڕۆژان نووسی لهم اللهم آت نفسي تقواها الله كم تقوى خدا پرستی بناخم ببخشا وزكاها وناخم پاک کرەوە لە خوێڕیاتی و سەرسەریاتی أنت خير من زكاها تۆ باشترین کەسی بۆی پاچی بکەیتەوە أنت وليها ومولاها باشا تۆ وەلی و مەولای هینمی باشا الفجور چۆنە قورئانێکی کوردیتان بۆ بنووسم بە وەزن و قافیە باڵێ شاخەوان ئەمین فەرموو سەڵاوت لێبێ دکتۆریان سەرچاو هەر بژیت سپاس دەکەم دەستخۆشیت دیەکەم بۆ ماندووبوونەکانیشیت هەر بژیت بۆ هەموو هاوڕێکانیشی سپاسیانەکەم بەڵام من ئەمەوێت چەند پرسیارێکت لێ بکەم ئەگەر جوابم بیت ئێمە سپاسەکەم باشە دکتۆر کردمان ئەو ئەڵایەی کە لە قورئانە هاتووە و ئەو ئەڵایەی کە ئەڵای محەممەدە بوونی نییە و ڕاست نییە بەڵێ باشە دکتۆر باشە ئەی ئەو ئەرز و ئاسمانەی کە دروست کراوە و شەو و ڕۆژ و هەور و شەمس و باران دەباری و هەرا هۆسی ئەمە چییە لە چییە دروست بووە تەواو بەڵێ ئەلبەتە تۆ موسڵمانی لەبەرەوە ئەو پرسیارە دەکەی من دکتۆر من وەڵامت دەمەوە ئەگەر ڕێگا بە برای خۆت بدەیت باش پرسیار لە ڕابردوو لە کەسانی ترم کردی هەمان پرسیار لە سەرەتا لە تۆ دەکەم و ئینجا دێین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت گریمان خوددا هەیە باشە چکە زانست لەوەدا یەکلا نەبوویتەوە ئایا خوددا بوونی هەیە یان نا باشە ئەوە یەک لەبەرەوە گریمان بوونی هەیە ئینگلیز دەڵێ give the benefit of doubt هەمیشە سوود ببەخشە ئەگەر هات و شک و گومانت لە شتێکدا هەبوو واتە لایانی پۆزەتیڤ بە شتەکە بدە نەک نێگاتیڤ گریمان خوددا بوونی هەیە وەکو ئەو عەقڵەی خوددا بە تۆی داوە چکە خوددا ئەو کاتت کەواتە تۆی دروست کردیەوە عەقڵی بە تۆ داوە پێم بڵێ چوار لە سیفاتەکانی ئەو خوددایان بۆ دیاری بکە چوار ڕامەکە لە پرسیارەکەی ڕناکەم لە پرسیارەکە بڕوا بکە جواب پرسیارەکان من با لەگەڵ تۆدا گوێ بگرە من با لەگەڵ تۆدا من لە ڕاستیە هیچ دینەکەم نییە ئەگەر بڵێ من پرسیاری من ئەوە باشە هەیە من پرسیارێکی گشتیە چۆن لە تۆی دەکەم لە ئاتستێکی دەکەم گریمان ئەو خوددا ئەو خوددا ئێمەی دروست کردیە و کەونی دروست کردیە چوار سیفاتم پێ بڵێ مەزنترین ئەلبەتە ئەگەر خوددابوونی هەبی هەموو سیفاتەکانی دەبی مەزن بێ ها وەڵە ڕووی ئەخلاقیەوە ئەسڵ نابی بەراورد بکرێ بە ئەخلاقی مرۆڤ پێم بڵێ سیفاتەکانی خوددا دەبی چی بن باشە زۆر جوانە باشە و ئاسمانەی بە حەواوە وەستاوە بە چیوە وەستاوە ئاجیب غەریب من دەڵێم سیفاتی خوان بۆ دیار بکە دەڵێ و ئاسمانی وەستاوە من شارەزایم لەو بوارەدا نییە تۆ پرسیار دەکەی بۆی وەڵامی پرسیارەکەت دەمەوە لە ئاستی تۆ قسە بکە من هاتوومەتە ئاستی تۆ چاوی چاوم لە هەمان قسە لەگەڵ دەکەم یەک دقە چاوی چاوم یەک دقە فەرمو پێم بڵێ سیفاتەکانی خوددا دەبی چی بێ یەک پێم بڵێ دەبی چی بێ دکتۆر من لەگەڵتام چونکە شارەزایەکی وام نەبوو کە سوپاسەکان بەڵام من لەگەڵ قسەکەم ئەمەوێت پرسیار لە بەڕێز بکەم بە پرسیار بەنا وەڵاممدەوە بەنا وەڵامدەوە خوددا دەبێت تەڵەکە باز بێەوە خەڵک لە خشتە بایان نا بڕوا بکە تەمەنم 30 ساڵە هەتاکو ئێستا هەر ئەڵێم خوا گەورەیە خوا گەورەیە ڕۆژ لە ڕۆژێ خراپترە کاکە دەزانم ئازیزم بەڵام پرسیاری من وەڵامە دەکرێ خوددا
تەڵەکە باز بێ و خەڵک فریو بدە و خەڵک لە خشتە ببە ناکرێ بە هیچ جۆرێک دەقمان هەیە لە قورئان ئین کەید الله مەتین واتە فریودانی ئەڵڵا زۆر بتەوە ومەکەروا ومەکەر الله والله خەیر الماکرین قوڕەیشەکان فرت و فێڵیان کرد ئەڵڵا فرت و فێڵی کرد ئەڵڵا لە هەمیان فرت و فێڵ باسترا دەکرێ ئەمە کاکە ئێستا تۆ لە من تێگەشت ئێستا تۆ لە من تێگەشت بەڵێ ئەوە یەک دوو دەکرێ ئەڵڵا قسەکانی خۆی بگۆڕێ وەکو مرۆڤ ڕاڕا و دوودڵ بێ ڕۆژێک قسەیەک بکە ناکرێت واتە قسەکانی ڕێبازی خوددا دەبی سابت و جێگیر بێ وایە نا جێگیر وایە خوددا الوصايا العشرة وقرآن خوش اعترافي بيلكا بو موسى داي بزان قصي رازخو لقل موسى كرت وصايا العشرة تيدا لخاليكم دلي أي موسى دبيت تنها من بپرستي وهيج خدايش تر نپرستي مشكلة ما لقل ودانية دو دلي أي موسى نابي كرنوش بو هيج تنيكي آسماني ببي كرنوش بو هيج تنك يا وينيك لسر زوي ببي ونابێت کڕنۆش بۆ هیچ شتێکی ناو دەریا ببەی مسلمانان کڕنۆش دەبن بۆ چی بۆ کەعبەیەک دەبینی من پێشتر لەگەڵ ڕێگام پێ بدەی کاکە ڕێگام پێ بدەی یەک دەقەچکە تۆ کردی تەنها لەبەر تۆ نییە بۆ ئامادەبوانیشە من وەڵام دەمەوە لە تابلۆی دووەمی الوەسایە العەشرە خوداکەی موسا دەڵێ موسا نابێ بکوژی نابێت زی بکەی نابێت زینا بکەی نابی درۆ بکەی و شایدی بە درۆ بدەی نابێت بۆ نمونە ئارەزوت بچێتە سەر ژن و کۆیلە و سەروەت و سامانی خەڵکانی تر و دەبێت ڕێز لە دایک و باوکت بگری و ڕێزگرتنەکەت بێ قەید و شەرت بۆ ئەوەی تەمەند لە زەویدا درێژ بی محەممەد هەڵساوە زینای کردووە کاکەجیان ڕێگای بە زینا داوە لە ڕێگای متعا و دەستدرێژی سێکسی لە قورئاندا ڕێگای پێدراوە دەکرێت دەستدرێژی سێکسی دەقێکی خودایی بێ لەگەڵ عەداڵەتی خودایی دێتەوە دکتۆر ئەگەر ڕێکەم بدەی من هەمان بیر و بۆچوونی تۆم هەیە من تەنیا یەک پرسیار نازانم ویستم لە بەڕێزی بکەم چەندین جاری هات هەمەڵا وڵایەکان تا و سەیشم لەگەڵا کرد لە من تەنیا پرسیارم لەوە هەیە ئەنا من هەموو بیر و بۆچوونێکی تۆم هەیە من بەردەوام وە قسانی تۆ دووبارە ئەکەمەوە کردمان ئەو ئەڵایەی کە لە قورئانە هاتووە ئەو قورئانە کە هیچ ئەو نییە بوونی نییە بەڵام پرسیارەکەی من لەوەدایە هەموو سەر ئەرز مرۆڤایەتی دروست بکە کۆ بکەرەوە بە عەقڵ و تەکنەلۆژیا و هەموو سەردەمێک تۆ ئەتوانێت گیان کاتە گیانی سەر مرۆڤێک باشە کاکە من ئێستا پرسیاری من ئەوە نییە سیرکە بابێن ئەربە گوتم من لەگەڵ تۆ هاوڕام خودایەک بوونی هەیە و هاوڕاین خودای قورئان خودایەکی درۆزنانەیە و هاوڕاین خوددا مێشتی بە تۆ داوە باشە چکە تۆی دروستکرد مێشتی بە تۆ داوە خوددا بۆچی مێشتی بە تۆ داوە کاکە گیان پرسیاری من لە تۆ دکتۆر ئەخر کاکە تۆ مناقەشە ئاوا ناکرێت چاوی چاوم تۆ لە پرسیارەکانی من ڕادەکەی منش ناتوانم عەقلی بە من داوە خۆم بۆچی خوددا باش و خراپەکان دەزانم بۆچی خوددا بۆیە دایم هەموو باش و خراپەکان خۆمان لێکی ئەینەوە دەزانین کامە خراپە کامە باشە ئەوەی کە تاوان ناکەی مرۆڤ ئەوەی کە تاوان ناکە ئەوەی کە تاوانشەکە ناخی مرۆڤەکە باشە دەم خۆش واتە خوددا مێشتی بە تۆ داوە لە ڕێگای مێش لە ڕێگای بیرکردنەوە لە ڕێگای عەقڵ لە ڕێگای لۆجیک لە ڕێگای تەحەکوم لە ڕێگای بڕیاردان لە ڕێگای ئەزموونی ژیان کە لە زاکیرەت خەزنی دەکەی بڕیار دەدەی چی باشە چی خراپە وایانە لە ڕێگای پێغەمبەر بۆچی چاوی چاوم خوددا چ پێویست من هیچیانم ناوێ خوددا چ پێویست دەکات دکتۆر من عەقڵم ئەم هەمەی ئامە نابڕێ وە قورئانەکەیشی مەبەستی من لەوەدایە مەبەستی من لەوەدایە باش با تۆش مەجالم بەت قەوسێکم بیت باشە ئەم هەموو بوونەوەرە لەسەر ئەرزایە
ئەو ئەرزوو ئاسمانانەی ئەو شەو و ڕۆژەی کە هەمووی دروست بووە لە خۆی و ئاکە من ڕەتم نەکردوتەوە بوونی خوددا ئازیزم من بوونی خوام ڕەت نەکردوتەوە ئازیزم بەڵام من کابرایەکی زانستیم دەڵێم خودای پەرتوکە ئاسمانیەکان و غەیرە پەرتوکە ئاسمانەکان ڕەت کراوەتەوە چکە دەیسەلمێنین قورئان هەموو دەقەکانی درۆ و هەڵەیە لەبەرەوە ناکرێت لایەن خودداوە بێ چاوی چاوم تۆ لە من تێبگە دەڵێن ئەگەر خودایەکی هەبێ ناکرێ ئەو سیفاتانەی خودای قورئانی هەبێ خودایەکی پاکە خودایەکە پڕ لە مەحەبەت خودایەکە پڕ لە دادپەروەری خودایەکە پڕ لە جوانی لەبەر ئەوە دەبی ژیانێک بژی نزیک بی لە سیفاتەکانی خودایی دەبی لە ژیانی خۆتدا مەحەبەت بڵاوکەیتەوە خۆشەویستی بڵاوکەیتەوە ویژدانت بەکاربێنی خراپەکاری بەرامبەر بە مرۆڤایەتی نەکەی خۆشەویستی نیشان بدەیت دەستی کۆمەک و یارمەتی بۆ خەڵکانی موحتاج درێژ بکەی دەبی دادپەروەربی بۆ ئەوەی بتوانی لە ئەخلاقی خودایی نزیک بیتەوە لە ڕێگەی ئەو ئەقڵەی بە تۆی داوە بۆ ئەوەی ئەگەر زیندووبوونەوە بوونی هەبێ ژیانت پارێزراوی کاکە ئێمە قسەی خراپمان نەکردیە بەڵام ئاین ئاین ئەوەت پێ ناڵێ کاکە ئاین پێت دەڵێت بکوژە و بپڕە و لە ژێرناوی خوددا و هەمووشی درۆیە بەتەئکید وایە خۆم باش بم یان خراوە بم لە ناخی خۆمایە بەڵام من هەموو بیر و بۆچوونێکی دووە هەموو لەگەڵ قسەکانتە ئاوڕام مەبەستی من لەوەدایە بەڵام ئەو یعنی هەموو مرۆڤەکانی سەر ئەرز کۆکەی تۆ توانەیە گیان بکاتە گیان لەبەرێک نا من پرسیارێکی با لە تۆ بکەم یەک پرسیاری تر دوا پرسیارە هیوادارم وەڵام دەیتەوە ئەگەر هاتو تۆ لە ژیاندا سیرکە دوو کەسن تۆ لە ژیانتدا بۆ نمونە کەست نەکوشتیە دەستی کۆمەک و یارمەتی کردیە ڕیز لە دایک و باوکت گرتیە محەبەتت بڵاو کردوتەوە هەتاوەکو دوایی کەسێکیش لەو لایە ڕۆژانە هەزار جا گوتی ئەشهەدو ئەنە لا ئیلاهە ئیلا الله و کوڕنۆشی بردیە و قەلاقوتکەی خواردی و چووە بۆ حەج و شتیوە بەڵام هەرچی کاری تر هەیە خوێڕیاتی هەیە کردوویەتی باشە من ناسیار و برادری خۆم هەیە لەو بوارەدا دکتۆر دیان ناسیار و برادری خۆم هەیە هەموویوان بێجگە لە دایکان و باوکانمان کەوا ئەوە بە شێوەیەشتر ئاینیانەوە دوتیە پێت وایە ئەگەر زیندووبوونەوە بوونی هەبێ ئایا ژیانی تو پارێزراو دەبی لە خوددا نزیک دەبی یا ئەوەی تریان کە کڕنۆشی بردیە بۆ خانوەک لە دورگەی عەرەبی و هەرچی کاری خراپەشە کردوێت من دڵنیام ژیانی تۆ پارێزراو دەبی من دەزانی چی تووشی یعنی تووشی مێشکم قەڵاق دەکات بۆ نمونە هەر لەو قورئانەدا کە هاتووە ئەڵێ بتپەرستی شرکە یعنی بچ لای بۆ قەبرێک شرکە ئەو خەڵکە هەرە بۆ نمونە ئەچێت بۆ کەعبە بۆ مەکە ئەچێت ماچی خۆ پێغەمبەرەکە یعنی بە چواردر ئەو بەردە ڕەشە سوورەخوا ئەیتر نییە ئەمش هەر شرکێکە بۆ خۆی بەبەستی من لەوەدایە تۆ وەکو زانست پرسیارم لێ کردیت کاکە برا یەک دقە ئێستا کە دەسەڵاتی کوردی لە کوردستانی باشوور دەسەڵاتێکی دیموکراتیە نە بەڵام بەرنامەکەیان دەخوێنیەوە دەڵێت دیموکراسی بریت ئێمە بڕوامان بە سیستەمی دیموکراسی پەرلەمانی هەیە و لە سیستەمی دیموکراسی پەرلەمانی دەبێ مافی مرۆڤ بپارێزرێت وهروە دەبی پارێزگاری لە ژینگە بکرێت وهروە ئێمە دەمانەوێت دەستورێک بهێنە ئاراوە کە دادپەروەر بێ وهروە ڕێز لە مافی مرۆڤ بگرێت وهروە مامەڵەی یەکسان لەگەڵ تاکانی کۆمەلگای کوردی لەسەر بنەمای هاوڵاتی بوون دەبینی ئەو قسە جوانانەی تێدایە لەو لاوەش هەڵز و کەوت و تەسەڕوفانیان دەبینی سەرتاپای تەسەڕوفاتێکی دیکتاتۆریە لەبەر ئەوە تۆ ئەوی دەنووسێ لەگەڵ ئەوە جیاواز خوا ببوورە یەک دەقایەک قاوسی بچکڵم دەرێت تیەگەم لە قسەکانی بەردەوام لە ناو لایڤەکەتان تیەگەم لە قسەکانی تۆ یعنی منە ئەوە ئاخر پرسیاری من ئەوە بوو ئایا ئەرز و ئاسمانەکان بوونەوەرەکان گیان لەبەرەکان باشە لە چیوە پەیدا بوو ئەگەر خودایەک نەبێت کە دروستی کردووە سەرەتا ئەو ئاسمانەی بە حەواوە وەستاوە بۆ نمونە هەرچی زانستە کوێیکەیتەوە ناتوانێت مردوویەک زنی بکاتەوە دانا واش نییە ناتوانین نییە ئەو شتانەها بۆ شێوە نییە باشە یعنی ئەتوانێت مردووی بکەنەوە بەڵێ بۆنە مردن چییە مردن لە ڕابردوو پێناسەی مردن چی بووە مردن کەسێک دەمر وازیان لێدەینا ئێستاکە مردنە و جارێ مردووە بۆ 40 دقه CPR بۆ لەگەین ژیانی دێتەوە بەرخۆی مردن چیە پێ دوایە چیە بۆ 40 دقه نا باشە لە زمانی
لە زمانی پێغەمبەرەکانە ئەوە با بزانین ئەو کاتە مرۆڤی وا بۆ 900 ساڵ تەمەنی کردووە باشە بۆ ئێستاکە کە 50 ساڵ تەمەنی ئەوە درۆ دەلەسێ 900 ساڵ ئەوانە درۆ دەلەسەیە کاکە براشتیوانە بووە ئەوە قسەی قۆڕە ئەوە تەنا خوراپاتی ئیسلامیە مەبەستم چییە مەبوزۆئی مردن بۆ نمونە کاتی خۆی کەسێک دەمرد 2 دقە 3 دقە هەناسەی نادبە دەیانگۆ مرد ئێستا کەسێک بینی بۆ ماوەی 20 دقە دڵیشی لێ نەدا هەناسەشی لێ نەدا ئەگەر هاتوو لە نەخۆشخانە بی دەتوانی سۆندە بخەیتە قورجەوە لەسەر جیهازی دابنێ سنجی لێ بدەیت بە ڕەجەی کارەبایی دڵی بە هیچ بکاتەوە دەرمان شتیوە و نەخۆشی واشم بینیوە ژیاوە و گەڕاوەتەوە بۆ ژیان مردنی شەمان پێناسەی نییە هەمان پێناسی ئەو شتانە تۆ باسیەکەی یانی شتەکە ڕوونەوە بە بەرچاومانەوە دیارە کاکە دەستخۆشی لێکم بەڵام مەبەستی من لەوەدایە بە فکر و بیرکردنەوە ئەقڵێتی تۆ ئایا خودایەک بوونی هەیە یان نییە من کەسێکی زانستیم دەڵێم دووبارە هەمان پرسیارت بەڕێسەکەم ئازیزم یەک دقە کاکە دەڵێم ئەڵڵای قورئان درۆ دەکا محەممەد خۆی ئەڵڵایە خۆی پێغەمبەرە خۆی شەیتانە خۆی جوبرائیل باشە ئەوە من لەگەڵ هاوڕای تو بم ئەخرتەمەڵام دەکا کە باوەڵامت دەمە چاوی چند چکە من بخۆم هیلاک بووم و 2 ساعتە بەرنامەم پێشکەش کردیە تۆش لە ناوەندی قسەکانم بمڕی بەخۆشم قورگم تەواوی ئەنێ ناگەین بە هیچ چاوی چاوم یەک دقە باشە عەفو لە ڕێگای بەدرۆخستنەوەی دەقەکانی قورئان و دەقی پەرتووکە ئاینەکان کەواتە سلمانمان ئەو پەرتوکانە لەلایەن خودداوە نیە ئەوە یەک باشە و ئەو وەسفەی بۆ خوددا کردویانە وەسفێکی درۆستنانەیە 2 خودای سپینۆزە هەیە کە ئەو خودای من زۆر جاروێت تعبیری لێ دەکەم بریتێ لە خودای جوانی قەشەنجی دادپەروەری ئازادی محەبەت خۆشەویستی وەلایەنەکانی خوددا هەمووی لایەنی پۆزتیڤن ناکرێت لایەنی نێگەتیڤی هەبی وەک مرۆڤ ئەوە مرۆڤە شتی باشی و شتی خراپی هەیە خوددا ذاتی خودایی پاک و بێگەردە ناکرێت لایەنی خراپی هەبێ لەبەرەوە ئەو پەرتوکانە لایەن خودداوەنی بە تایبەتی قورئان ئەوە یەک باشە 2 خودای ڕاستەقینە بوونی هەیە یان نازانست نەیتوانیەوە وەڵام بداتەوە زانست بۆ نمونە بۆچی بیگ بانگ ڕووی داوە چی لە پشت دروستبوونی بیگ بانگەوەیە تا ئێستا زانست نەیتوانیەوە وەڵام بداتەوە لەبەرەوە بەڵگە نییە بۆ سەلماندنی خوددا و بەڵگەش نییە خوددا ڕەت بکاتەوە لەبەرەوە ئێمە لە قۆناغێکین ڕەنگبی بتوانین دوای 50 ساڵی تر 20 ساڵی تر بەیانی 100 ساڵی تر وەڵامی ئەوەش بدەینەوە من پێشتر باسی غەیبم کرد گوتم غەیب 1400 ساڵ بە لە ئێستا غەیبەکان ئێجگار زۆر بوون بەڵام لە ڕێگای پێشکەوتنی زانستی هەرچەند زانست پێش دەکەوێت غەیبەکان بچووک دەبنەوە تەنان لە کۆتایی ڕەنگ بێ شتێک نەمینێ بە ناوی غەیب باشە دکتۆر باشە من مرۆڤەکان هەموو ئەقڵەتەکانیان جیاوازترە بۆ نمونە ئێستا بڵێن تۆ کەسێکی باش بیت یعنی کەسێکی خراپە نەکەی تاوان نەکەی هەر کەسێ نەکەی تۆ بەرامبەرەکەی تۆ تاوان بکە خراپە بکە باشە حکمی تۆ چییە و حکمی ئەو چییە لەکوێ ئەمەی تۆ باسیەکەی ئەم خودایی تۆ باسیەکەی ئەتەوێ بڵێیت ئازادی کەوتی ئازادی کەواتە تاوان بکەی و نەیکەیت و پیا و بکوژیت و قەتڵ بکەیت لەگەڵی خراپەکە تا یەکێکە کاکە جان من لەگەڵ تۆ ناگەم بە نەتیجە داوای لێبردن نەکەم چکە من وابزانم خۆم دووبارە دەکەم خودای قورئان بڕوای بە دەست درێژی سێکسی هەیە لە ژێرناوی ملک اليەمین خودای قورئان بڕوای بە کوشتنی مرۆڤی بێتاوان هەیە لە ژێرناوی جیهاد خودای قورئان بڕوای بە بەچەبازی هەیە لە ژێرناوی واللائی لەم یەحضنا خودای قورئان بڕوای بە لێدانی ژن هەیە تەنها لەسەر بنەمای ئەگەر هاتوو لە ژنەکە ترسای خودای قورئان پێی وایە ئافرەتان سووک و چروک و سوفەهاءن خودای قورئان بڕوای بە دزین هەیە فەرهوت هەیە لە ژێرناوی ئەنفال فەی غەنیمە ئەمانە ناکرێت لەلایەن خودداوە بێ تەواو من تەکفیری ئەو قورئانە دەکەم و دەیخەمە ژێر قۆنەرەکانیشم ڕاستەکەی نەک تەنها تەکفیری یەکەم قورئانی موسڵمان دەخەمە ژێر قۆنەرەکەمەوە چاک بزانە دەیخەمە ژێر قۆنەرەکەم چکە ئەمە ئیهانە و سوکایەتیە بەخوا هەر کەسێک بڕوای وابێ هەر کەسێک بڕوای وابێ قورئان لەلایەن خودداوەیە ئەوە سوکایەتی بەخوا دەکا باشە من ئەو پەر سوکایەتی بەخوا دەکا
هەر کەسێک پێی وابێ قورئان لەلایەن خودداوەیە تێگەیشتی جا خۆت ئازادی من قسەیەکم نەما بۆ تۆ ئازیزم دەکرێت جارێشتر آخر قسەمەوە بۆ تۆ من سپاس دەکەم ئەگەر مەجالم بێت فەرموو دکتۆر دیان مەبەستی من لەوەدایە کاکە ئەو تۆ قورئان والیکەی وایەنەکەی ڕوقبەتی خۆتە منیش پێتم گوت سەرەتا کەواتە بە پێی دینی ئیسلام گوت نوێژ نەکردن یعنی لە ئیسلام دەرچووتە کەواتە منیش بە پێی ئەوە بێت من هیچ دینێکم نییە بەڵام مەبەستی من لەوەدایە تۆ مەبەستی من لەوەدایە باشە ئەو قورئانەی ئەو خودایی کە محەممەد وەسپی دەکات بە بڵێن بوونی نییە باشە منش ئەوە بڵێم لەگەڵ بۆدا بە هاوڕابم بەڵێن بوونی نییە بەڵام ئەی تو هەست ناکێ ئەگەر خودایەک هەبێت خاوەنی بوونەوەرەکان بێ خاوەنی ئەرز و ئاسمانەکان بێ خاوەنی هەموو خوڵقەندی مرۆڤایەتی بێت یعنی خودایەک هەبێت ئەگەر تۆ خراپ بیت بەرامبەرەکە چاک بەیان بەرامبەرەکە چاک بێت و خراپی حکمی ئەم دوو کەسە چییە خراپ و باش چییە لای ئەو خودایە کە تۆ باسی باشە باش لەسەرەوە موافقین کاکە خۆ من لەسەرەوە لەگەڵ تۆ ناکۆک نیم باشە لەسەرەوە لەگەڵ ناکۆک نیم ئەوەی هەردووکمان هاوڕاین کە قورئان ناکرێت لە نووسینی خوددا بێ چونکە هەرچی صفاتی خراپە ئەڵڵای قورئان هەیەی لە قورئاندا بوونی هەیە ئەوی دەبینێتەوە سیر کە پشتیوان عەبدوڵڵا هەمیشە ئاوا دەژێ لە ژیانی خۆم هەمیشە ئاوا دەژیم لەگەڵ ئەوەش من کەسێکی زانستیم تا ئێستا بوون و نەبوونی خوددا یەکلا نەبوویتەوە هەمیشە بە شێوەیەک دەژیم خودایەک بوونی هەیە بەڵام ئەو خودایە صفاتەکانی بریتین لە مەحەبەت خۆشەویستی ئازادی دادپەروەری ڕێزگرتن هەتاوەکو دوای من هەمیشە بە شێوەیەک دەژیم بە شێوەیەکی تەریب لە صفاتەکانی خودایی بۆی ئەگەر مردم زیندوو بوونی هەبێ بڵێ پشتیوان عەبدوڵڵا تۆ ئازاری کەست نەدا دەست درێژی نەکردە سەر کەس ئەوەندەی توانیت کۆمەکی خەڵکت کرد خۆشەویستت بڵاو کردەوە هەتاوەکو دوایی صفاتی تۆ خۆت نزیک کردووە لە صفاتی خودایی لەبەرەوە ژیانی تۆ پارێزراوە کەواتە بەپێی قسەکانت تۆ کەواتە بەپێی قسەکانت تۆش هاوڕای لەگەڵ ئەوە کە خودایەک هەبێت بەڵام ئەو خوددا تۆ بە درۆ دەخەیتەوە کە خودای محەممەد بەڵێ خودای محەممەد درۆیە بە ئەکیدی و خودای محەممەد درۆ مەبەستی من لەوەدا باشە تۆ هەتاکو ئاخری کۆتایی ژیانت چاکە بکەی کەسێکی هەتاکو ئاخر کۆتایی تەمەنی خراپە بکات تۆ ئەو ئەبن بەیەک نا ئەلبەتە ئەو خودای ئەلبەتە نابێت کاکە تەنانەت تۆ سیرگا ئەگەر بچی خودای مەسیح بخوێنیتەوە مەسیح دەبینی هەمووی لێبوردەیە دەڵێ دوژمنەکەت خۆش بووێ دەڵێ نیزای باش بۆ دوژمنەکەت بکە شەقێکیان لەولای لەلای بیسوڕێن لەولای لێت بدەن دەڵێ ئەوانەی ئاشتی بەرقەرار دەکەن ئەوانە مناڵی ڕاستەقینەی خوددان لەولاوە محەممەد هاتیە شمشێر و کوشت و کوشتار چۆن دەکرێ هەمان خوددا بن من سرم سوڕماوە ناکرێ خودای مەسیح ئێستا من لەگەڵ بسڵمانێکە قسە بکەم قسەی شتەکەی یعنی بمەوێت بگەم لە دینەکە ینی وشێک کە بە دینەکە وشێک بە بەرزونیزم بە دینەکە بڵێم یەکسەر ئەڵێ تۆ ئەبێت مل بپەڕێت تەسەوورکە مەسیح شمشێری هەڵنەگرتیە یاوەرەکانی شمشێریان هەڵنەگرتیە کەچی ئێستاکە خۆ هەمووی 500 ساڵ پێش محەممەدیش بۆ ئاینەکەی کەچی دەبینی ژمارەی مەسیحیەکان دوو بەقە ژمارەی موسڵمانانن لە ڕێگای شمشێریش نەبووە لە ڕێگای شمشێریش نەبووە ڕاست لە شەڕ و کوشتار کرایە لە نێوان باڵەکانی ناوخۆی هەروەک شیعە و سوننە بەرامبەر یەکیان کردووە شەڕی جەمەل کراوە شەڕی سەفەین لە نێوان عەلی لەگەڵ بۆ نمونە مەعاویە ئەوانیش وەکو ئۆرتۆدۆکس لەگەڵ ئەویتریان چی پێدرێت کاتۆلیک لە ناوخۆیان شەڕیان تۆ شەڕ و بەیەکدادان بەڵام ئاینی مەسیحی زیاتر لەسەر بنەمای ڕێنمایە ئەخلاقیەکانی مەسیح بڵاو بۆتەوە چکە وەکو بووداوە هیچ کەسێش ناتوانانی ئینکاری لەمە بکە باش بدکتۆر من تاوان بکەم باشیان خراپە بکەم ئەیان نەیکەم تاوان و خراپە بکەم تاوی چاوم نەبابا جا تۆ وجدانی مرۆڤایەت ڕێگات پێدا خراپە بکەیت نا من لە ئەوەی بزانم بە ئەقڵێتی خۆم ئازاری مێشولی کەم نیاوە مەبەستی من لەوەدایە یعنی باش و خراپە لێک بکەین و لای ئەو خودایی کە وەسپیکەین چییە باشە یعنی تۆ پێدوانێ بتوانی لە ڕێگای ئەو عەقڵەی کە هەتا تۆ باشە و خراپە لێک جیا بکەیتەوە پێویستت بە ئاین هەیە پێت بڵێ ڕێز لە دایکت بگرە تو وجدانت بڕوا بکە هەرچی ئاینە کوێی بکەرەوە ڕێنمایی من بکە باقلێتی خۆم نەبێ ئیش کار ناکەم وایە
بەڵام من پرسیاری من ئەوەیە ئایا پێویست بە ئاین دەکاتن بە مرۆڤ بڵێ ڕێز لە دایک و باوکت بگرە هەر بە جددی ناوەڵڵە باشە من نمونەیەشتر بۆ بێنم ئێمە 8 براین خوشکەکانم هیچ زۆر باشن بۆ دایکم و باوکم براکانیشم هەمیان باشن بەڵام ئەوەندەی من باشم بۆ دایکم و باوکم ئەو برایم کە ڕۆژانە دەچی بۆ مزگەوت و ڕۆژانە 6 نوێژ لە مزگەوت دەکاتن 5 نوێژە و جاروێ بۆ من نوێژی سونەتی دەکاتن بە ئەترافی دایکم و باوکم بەقەد من باشنین بۆ دایکم و باوکم ئێدەوە من ئیمان هەموو دانیشتەکانی تۆ لایڤەکانی تۆ ببوورە هەموو دانیشتەکان و لایڤەکانی تۆ دژایەتی بە قورئان و بە ئەڵڵای قورئانەکە وایەتانە ڕوا بکە کاگە برانە پێویستیان ئەم هەموو دژایەتی ببوورە ئەم هەموو دژایەتیەکەی ئەبێ بەرچاوڕوونیەکت هەبێ بۆ مرۆڤەکانی تر ئەلبەتە من هەروە گوتم هاوڕێکان بە ئەترافی خۆیان هاوبیرەکانی بە ئەترافی خۆیان دایکم و باوکم ئەوەندەی من بە کەلکیان دێم سوودم هەیە بۆیان دەرمان ئالێرە دەکڕم بۆ باوکم دەنێرم بۆ فڵانە کەس دەنێرم باشە لەگەڵ ئەوەش هەموو براکانم نوێشکەر و شتیوان دایکم بە ئەترافی خۆی دەڵێ کوڕم تۆ 100% بەهەشتی جا فەقیرەی نازانی کە وەزعی من چۆن من قسە دەکەم دەڵێ تۆ ئەوەش نوێژ ناکەیت و هیچ ناکەیت و هیچ ناکەی بەڵام تۆ لای ئێمە لە هەمویان خۆشەویستی و 100% بەهەشتی شەیدا لە نوێشکەرەکان و نزیکترە من دەوە ڕاستی لەسەر ژیانی خۆم بۆتان باز دەکەم لەبەر ئەوە ڕێزگرتن لە دایک و باوک پەیوەندی بە ئاینەوە نییە خەڵک خۆی ئەنی غەریزەیەکی ناخی خۆیەتی کە ڕێز لە دایک و باوک بڵێ ئاوڕێکی وەرگرە با کات نەکوژم بەڵام من ئەو پرسیاری منە بووتم ئەواشە ئەو ئەڵای کە لە قورئان وەسب کراوە ئەو محەممەدەی کەوا گشتی بەدرۆ بخەیتەوە ینی بەبێت ینی تۆ بڕات بە ئەڵڵا خودایەکی کە هەیە نییە ئەوە کێشەکەی منە بەرچاوڕوونی تۆ چیە لە داهاتوش بەرنامەی ترمان هەبێ وەردەگرمەوە بۆی مناقشاتەکانمان ئیدامە پێ بدەین کاکەبرا باشە کاتێکی خۆش خوادە هەر بژی زۆر سپاس کەسیش بە ئەدەبەوە قسەی دەکرد هەر بژیت سیڤاش بیدۆخ سڵاو دکتۆر جان دەرچاو هەر بژیت ئەو کاتت باش زۆر سپاس بۆەوەی کە منت وەرگرت هەر بژیت دکتۆر جان سەبارەت بە ئاینی ئیسلام 400 پێشوە کە ئیسلام بێتە دی ئەوە ڕێی ئەبریشەم هەبوو کە تۆجاری ئوروپی دەڕۆیشتن بۆ لای یابان و بۆ لای چینەوەوانە ڕێگای ئێرانەوە دەدوایە ئێران ڕێگای لێگرتن ئێرانی ئەو زەمان کە نەتوانن ئەو تجارە بەوێدا بڕۆن ئەو ئوروپایەکان هاتن چیان کرد کوتیان با ڕێگایەکی دیکە بدۆزینەوە لە ڕێگای دەریایڕا لە هیندێڕا بە کەشتی و بەلەم و ئەوانە شتەکانیان دێنا بۆ لای عەرەبستانیش کە هەموو هەر ئەو جەماعەتەی بوون کە عەشیرەت بوون یەکتریان دەکوشت و یەکتریان دەبڕی بۆی کە بژێوی ژیانی خۆیان چیان کرد کوتیان باشترین ڕێگا ئەوەیە ئەوانەی کە زۆر بەسەر ئەوانی کەدا زاڵن و دڕەندەنا ئەوانە بکەین بۆ کاروانچی لێنایەن ئەوانیان کاروانچی بۆی کە کاروانەکانیان بێ بە عەرەبستاندا بڕوا لە فلستینەوە دیسانەکانە پسێ بۆ ئیسپانیا لەدوایدا دەو هاتوچۆیەدا عەشیرەتێک دەوڵەمەند بوون کە خەدیجە یەو عەشیرەتەی بوو ئەو چیرۆکانە دەزانین چاوی چاوم ئەو چیرۆکانە من بە دوور و درێژی لە ڕابردوو باسم کردیە و بە بەڵگە و بە دەوتمێن زمانی عەرەبی خوێندیتمەوە بۆیان وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی و ئاماژەم بە پەرتووکەکە و لاپەڕەی پەرتووکەکە و لاپەڕەی سەرچاوەکەی کردیە بابەتی ئێمە ئەوە بوو ڕاستیەکەی هەرچەنە بابەتەکە تا ڕادەیەک بۆ نمونە ئازادە بەڵام ئەگەر قسەیەکی ترت هەیە سەبارەت بابەتی ئەمڕۆمان بۆ نمونە دەقی قورئان هەیە ئەگەر بێزت ئاماژە بکەم ئەڵڵای قورئان دەڵێتن ئەگەر قورئان
گەیشتمەوە ماڵە بابەتەکە نازانم بمبورە بابەتەکە ئەوەیە کاکە گیان من بە بەڵگە ئەوڕۆ قسەم کرد بۆ نمونە دەقی قورئان هەیە دەڵێت ئەگەر هاتو قورئان لایەن هەر کەسێکی تر بایە جگە لە ئەڵڵا خلافاتی زۆری تێدا دەبوو ناکۆچی زۆری تێدا دەبوو و من ئەمڕۆکە سەلماندم کە پڕیەکی لە ناکۆچی بە ئەوە بابەتی من بوو یعنی چیرۆکی ئایشە و ئەو شتانە ڕاستەکەی ئێمە لە ڕابردوو بە بەڵگە باسمان کردیە موسڵمانان جوێنیان پێداوین تۆ ئێستاکە هاتووی بەبێ بەڵگە دەتەوێت پێوەی ئاماژە بە پەرتووکەکە بکەی و باسی بکەی ئەسڵم بڕوان بە من نەکردێکاکە من بە عەرەبی و بە ئینگلیزی و بە پەرتوک بۆ بۆم خوێندینەوە تێگەی چۆنم ملەتی کورد ئێمە لە کوردستانی باش وازان بەڕێز لە توێ خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانی وایە ڕۆژهەڵاتی ئێمە لە باشوور زۆر خراپمان لێ قۆمایە کاکە جان مرۆڤی کورد لەگەڵ ڕێزم خەتی کەرێتیان گرتووە داویانە بە خەتی کەرێتی ئاخیرمان خێر بێ بەداخەوە وڵات ئەم ئەوەندەی دەزانم تەنیا ڕێگای ڕزگاری میلەتی کورد ئەوەیە کا لە ئیسلام لابدا دەمخۆش ئەوە واقعە بەڕاستی من هەمیشە وتومە گوتم ئەگەر هاتو ئێستاکە لە شوێنی ئێمە کەوا زۆرینەی ملەتی کورد لە کوردستانی باشوور زۆرینەی ئاشووری بووایە دەبوون بە دەوڵەت سەردەمانێک بوو زۆرینەی ئێزیدی بایە کە ئاینەکان ئێزیدیە دەبوون بە دەوڵەت زۆربەی زەردەشتی بە سەردەمانێک بوو دەبوون بە دەوڵەت بەڵام مادەم تۆ ئیسلامی دەکەواتە جیاوازی نییە لەگەڵ عەرەب لەگەڵ میلەتانی تر تۆ هەمان میلەتی و تەواو بەڵێ ئەرە وەڵا جا پێم وابێ ئیسلام مۆعجزەیەکشی هەیە تاقە یەک مۆعجزەی هەیە بە بڕوای من ئەوەی کە محەممەد 4 ساڵ دوای مردنی بابی لەدایک بووە ئەوە مۆعجزەیەکی زۆر مهمە بەڵێ بەڵێ ئەوە مۆعجزەیە خۆی لە خۆیدا مۆعجزەی دووەمیش بەکەری باڵدار فڕیوە کاکە گیان بەڵێ وەڵا دەدوایەدا سەڵمانی فارسیش بازانەت زۆرت باس کردووە کە لە ئێران ئەو دەم ئینسانێکی زانا بۆ لە ئیمپراتۆری ئیسلام لە ئیمپراتۆری ئێران کە ویستی بڵێ من پێغەمبەرم دەریان کرد واکە تەبعیدیان کرد ئەوە چوو ناو یەهودیەکان چوو ناو یەهودیەکان لەوێژ یەهودیەتی فێربوو لە ئێران زەرتوشتی دەزانێت چوو لەوێژ یەهودیەتی فێربوو دەدوایەشدا کە هاتەوە محەممەدی کردە پێغەمبەر ئەو سەلمانی فارسی چۆن بوو لە ئێران دەرکرا بە هەر هۆکارێک بینازانم چیە بەڵام دواتر دەچی دەبی بە مەسیحی لە فەڵەستین کاتێک دەی بە مەسیحی بە حکمی ئەوەی شارەزای دورگەی عەرەبە کەلتوری دورگەی عەرەب دەینێرن بۆ بڵاوکردنەوەی ئاینی مەسیحی لە دورگەی عەرەب کاتێک لە ڕێگا دەچی بۆ دورگەی عەرەب سەعالیکەکان هێرشی دەکەنە سەر چەتەکانی ڕێگا دەیکەن بە کۆیلە دەیبەن بۆ مەککە لە مەککە وەکو کۆیلە دەیفرۆشن دەبێ بە کۆیلەی محەممەد دواتر دەبی بە کۆیلەی ماڵێکتر دواتر محەممەد دەیکرێتەوە وەکو کۆیلەی خۆی دەبێ بە کۆیلەی محەممەد تقریبەن 2-3 ساڵ پێشەوەی بمرێ وەکو کۆیلە ڕزگاری دەکات چکە دەزانی زانیاری زۆری پێەیە تەنانەت ئائیشە دەڵێ شەوانە پێغەمبەر لەگەڵ سەلمان فارسی تاوەکو بەرەبەیاندا دەنیشتن من دەخەوتم دەڵێ تاوەکو بەرەبەیاندا دەنیشتن قسەیان دەکرد من دەخەوتم واتە سەلمانی فارسی عەرەبیشی زانیوە شارەزایی هەبوو لە ئاینی زەردەشتی لە ئاینی مەسیحی و ئەوی شارەزایی لە مەسیحی هەبێ واتە لە تەوراتیش دەزانێتەوە سەردەمی کۆن بۆ نمونە لە هەموو ئاینەکان زانیویەتی و محەممەد زۆر سوودی لێبینیوە بەڵێ ئەو ئیسلام زیاتر لە کتێبی تەلمود وەرگیراوە نازانم بەڵێ ئیسرائیلیات بەڵێ ئەو دەکانە موسا دەدانە حکمی بۆ هات ئەو خاخامەکانی یەهود هاتن هەر وردە پیانەوە زیاد کرد کە بەلاکی ڕاست بچێ مستەراحێ و چ بکەی هەر ئەو پیان زیاد بوو بە 613 دانە حکم ئەو دەدانە حکمەی کە لەو 613 حکمەی ئیسلام وەرگیراوە کە ئەو هەموو کوشتن و بڕین و نازانم دەبێ ئاوا بکەی و ئاوا بچی و بۆ مستەراح هەموو ئەوانە لێی وەرگیراوە جا محەممەدیش هەست شتێکی لێی دەپرسن نازانێت دەڵێت بە ئەڵڵا پێم بڵام من قسەی لەگەڵ دەکەم ئەڵڵا جوابم بداتەوە دەچێت لە سەڵمانی فارسی دەپرسێ سەڵمانی فارسیش پێ دەڵێ قول بڵێ
جا ئەو قوڵقوڵەی کە لە قورئاندا هەیە هەموو ئەوە سلمانی فارسێ پێی دەڵێت ئەوەی هەتا پەنجەی شادە لە ئاینی زەردەشتی پەنجەی شادە بەرز دەکەنەوە بۆ ئاسمان محەممەد ئاوا لێ کردیە سەلمان پێوتیە ئاوا بەڵێ ئاوا بۆ ئاسمان بەڵام ئەوان ئاوا دەکەن هەتا سیرات المستەقیم زۆر کەلیمات هەیە لە قورئاندا هەیە ئەسڵەکەی فارسیە یا لە بۆ نمونە ئاوێستا هەیە یا لە ئاینی زەردەشتی بەڵێ بەڵێ جا هەفتەی پێشێ لەگەڵ برادێکی فەیسبووکیم قسەم دەکرد لە هەولێرێ شتای لەبەر جێژنێ شتێکی بڵاو کردبووە میش شتێکم بۆ نووسی بەداخەوە بەجگای وەی کە بیر بکاتەوە هات دەیهەوێ زەمە بکاتەوە بە موسڵمان ئیشەڵڵا تۆبە دەکەی و دەگەڕێەوە و کوتم براکەم ئەتۆ بڕۆ بە جوانی قورئان بخێنەوە بزانە چی تێدایە وەڵا من چوومەتە وانێکی نازانم لەوێت چی پێ دەڵێن بەسلانی ڕشتەی ئیسلامی لە دانیشکایە لە زانکۆیە تەواو کردەوە بەڵە شەریعە ئایا بۆ دێنامەوە ئەوەی کوتم کاکەجان چاو هەردووشت ئەمە زیادت پێ ناڵم چوو سوڕەتی مەکی و مەدەنی بۆحی لە دژ بەیەکن هەتا کونێ محەممەد قودرەتی نەبوو زۆر بە جوانی ئەمە دەبێت سوزام دینەکان ڕێز لێ بگرین ڕێز لە ئینسانیت بگرین هەمووی هەر بە نەرمیە ئەماگە دوایە هیچ ڕەتی کرد قودرەتی بەدەستێنا ئەو هەمووی ئەوەی کە ئیسلام نەبێت دەبێت بکوژرێ ئەوەی لەگەڵ منە بێ دەبێت بکوژرێ ئەلحانەکانی ئەمنێکی کە ئیسلامم بەجێ هێشتووە بە من دەڵەن کە مرتەدم حکمی ئێدامم هاتوتەوە من بۆ کۆنگۆ بیر ناکەمەوە ئەمن ئێستا ناتوان بسمەوە وڵاتی خۆم چونکە من ئیسلام بەجێ هێشتووە حکمی ئێدام ئەدی ئەو ئازادی و ئەو ڕێز و حورمەتی کە ئیسلام دەڵێن ئیسلام دینی ڕەحمەتە بابە ڕێزی چی و ڕەحمەتی چی ئەمە تەنها گاڵتە جاری مەلاکانە بۆ خەڵکی کوردووە دەڵێن باشە قسەیشترت ماوە کاکە برا نەوەڵا بێزگە لە خۆشەویستی و بێزگە لە ڕێز بۆ جەنابتانە بۆ تەواوی و بینەرانە هیچی دیکەم نییە هەربژیت خۆشمان هەربژیت سەرچاو هەربژیت زۆر سپاس بۆ بەردان هاینی ڕەحمەتیکی کاکە برا ئاینی چێر و شمشێرە ئاینی چێر و شمشێر باشە هەر بە کوردی و بە موختەسەڕی بە کوردی و بە پوختی دەستێک بە شمشێر و دەستێک بە چێر باشە شمشێر بۆ پیاوی کافر و چێر بۆ ژنی کافر تەواو مەوزوعتر نییە یعنی پەرتوکەکەیان لە ئاەت یەک بۆ دووە ئاەت ئەوێ مەوزوعەکە شمشێر لە پێناو چێر چێریش لە پێناو شمشێر دەستی ڕاستە شمشێر بۆ بەدەستهێنانی نێوگەڵی ژنان لە خزمەت چێری موسڵمانان کاتێک چێری موسڵمانان کونی دەکات دەردێنێ مناڵ کاتێک مناڵ دەبێت دەست دەدا بۆ شمشێر بۆ ئەوەی دووبارە بەدەست بێنی نێوگەڵی ژنان لە خزمەت چێری موسڵمانان یعنی مەوزوعەکە دیارە بازنەیەکی داخراوە و تەواو بازنەیەکی داخراوە تەواو شتێکی لە بابەتە نییە هەموو عەرەبت کۆ بکربە لە سەردەمی محەممەد لە دورگەی عەرەب بۆ نمونە 50,000 پیاو نەدەبوون باشە کاتێک دەستیان بە فتوحات کرد هەر یەکی 100 کەنیزە ئەو بە ماتماتیکە با بکەین سەیریکە زانە چۆنێتی زیادبوونی ئیسلام سەیریکە 50,000 پیاو 50,000 پیاو هەر یەکی 100 کەنیزەک 50,000 پیاو هەر پیاوی 100 کەنیزە بەدەستی هێنا کاکە 100 نابا گریمان 20 کەنیزە باشە هەریەکی 20 کەنیزە معدل لە 20 کەنیزە تەنها 10 مناڵیان 10 کەنیزیان مناڵیان بوو کوڕ باشە دەدانەیە مناڵیان بوو جارانی دەیکە ئەوە بوون بە یەکنەوە دواتر بوون بە 500,000 ئەوانی هەمان چەشن نەوەکانی دواتر هەریەکی 10 کەنیزەیان هەبوو یا 20یان هەبوو 10یان مناڵیان بوو ئەوە بوون بە 5 ملیۆن نەوەی سێەم نەوە لە دوایەوە دەبڵ دەبن لە ڕێگای کەنیزە شمشێر لە پێناو چێر لە پێناو شمشێر یعنی مەوزوعەکە زۆر دیارە مەوزوعەکە هیچی تر نییە یعنی ئیسلام چۆن زیاد بوو ئیسلام لە ڕێگای ئەوە زیاد بوو مەوزوعەکە زۆر بەڕۆشنی دیارە کاکەجیان پێتان وایە ئیسلام لە ڕێگای چی زیاد بوو
لە ڕێگای چوون بڵاوکردن وەڵڵاهی ئاینێکمان هەیە دەزانی چۆنە تەوحیدی و خوداپەرستی و زۆر ڕێگە ئەگەر نا یعنی خوداپەرستی بکەیت پاک دەبی و خاوێن دەبی و بۆ خۆت دەچێت نا بابە مەوزوعەکە ئەوە نییە مەوزوعەکە ئەوە نییە باشە هەموو دەقەکان ئەوەیە بەڕێزان باشە هەموو دەقەکان ئەوەیە شتێکی تری تێدا نییە بەڵێ بەڵێ هەمووی کاک شارە هەمووی لە ڕێگای ئەوە لە ڕێگای ئەوە لە ڕێگای بێ ئەخلاقی و بۆ مۆراڵی کارەساتی گەورەش هاتوونە ئەم دەقانەیان دڵێن دەقی خوداییە باشە دەم و چاوی من دەبرە کوڕم بڕۆ هەتی بڕۆ تڕکەن تا ئەستە من 12 ساڵە چ داوە لە فەیسبوک باشە چ داوە لە فەیسبوک هەتی مناڵی لوسکە باشە کاک شارۆخ فەرموو ئەنەوە لە دوایینەوە ئاوە کەنیزە پێشگە لە فرێژنی واز لە فرێژنیش بێنە با جوان دەرکەین با مسلمان نەڵەن خۆیانە شارن بەسەرجە جا دکتۆر گیان باسی مەسەلەی خوات کرد خوا من جار زۆر جار ئەڵێم خوا مەجموعەیەک سوعالی بێجوابە ڕۆژ بە ڕۆژیش ئەو خوا چکۆلەترە بێت وەکو کڵۆیە خوایە لەبەر خۆرا دای بنیت ڕۆژ بە ڕۆژ چکۆلا بێتەوە ڕۆژیش کوژبای لێدە هەر نامێنێ ڕۆژێک کابرایە بە منی وت باشە منیش وای بۆ کاک شارۆخ منیش وا دەڵێم غەیب جیهانی غەیب ئەگەر بگرێتەوە بۆ 2000 ساڵ بەڕێستا جیهانێکی زۆر فراوان بووە چکە معلوماتی مرۆڤ معرفەی مرۆڤ کەم بووە کاتێک معرفەی مرۆڤ زیاد دەکا جیهانی غەیب بچووک دەبێتەوە وەڕەنگی لە کۆتایی ئەسڵەن شتێک نەمینێ بە ناوی نادیارەکان دقیقاً جا ڕۆژێک کابرای باشە بە منی و ئەی تۆ چۆن دروست بووی وتم بڵێن قوربان ڕاستەکەی تۆ خوا دروستی کردو متی ئەوە دروستە وتم ئەی ئەو خوای تۆ چۆن دروست بووە وەختەوە بمخوا ئەڵە تۆ حەق نییە پرسیارەکە وتم دەی نەکبەت تۆ بە منەڵی چۆن دروست بووی منەڵێم خواکەی تۆ دروستی کرد ئەی خواکەی تۆ چێ دروستی کرد بلە خراپێ ناوی واجب الوجودە قۆڕیاتی وا دێنن دکتر بڕوان پێ بکە ئەسەن منیام سەری سوورە بێنێ شتێکیان هەیە زۆر خۆشارتی دەڵێن والله ئەعلەم والله ینی من هیچ نازانم یعنی هیچ نازم دەبەنگم وازم لێ بێنە دقیقاً جا ڕۆژێکیان لەگەڵ کابرای قسەمە کوتم ئەو خوا تۆ باوەڕت پێ هەیە ئەو خوای کە تۆ ئەڵێیت هەر لەبەر ئابرۆکەی خۆشی بێ نەبێ باشترە هەر لەبەر ئابڕووی خۆی بێ نەبێ باشترە خوایەکە مەسەلەن ئەم هەموو دنیای دروست کردووە هەمێ ئەوڵا بۆ بێ بە نوێنەری داعش بێ بە پیاو چاکی زۆر ناشرینە ئەی هاوار خاڵی سەنلەک جا من هەچی مسلمانە بینم ئەڵێم خاڵی سەنلەک یعنی دایکت و خوشکت و هەر کەسی بەرپر کرێت تەرتیبی بە ئەوە فەقەی پێغەمبەرە هین کەستر نییە زۆر عیبە بەڕاستی شعور نازانم ئاخە ئەمانە مێشتیان قوڵفە ئاگبەندە هەر نەکراوەتەوە لۆکە لۆک ئەلبەتە ئێوە دەتوانن بە ئازادی قسە بکەن بەڵام بە حکمی من پێشکەشکەری بەرنامەم زۆر شت هەیە دەبێت تاکتیک بەکاربێنم هیوادارم ئەزانم دەرکەکەم ئەزانم چکە ئەوەی لای من گرنگە بریتێ لە دوورخستنەوەی خەڵک لەم کەڵتە سەخیفەی هەمەی کوڕی ئاما دقیقاً ئەدەبیاتی ئیسلامی ئەدەبیاتێکی فاشیستیە دکتۆر وەکو چۆن نازیسم ئێستاکە لە ئەوروپا مەمنوعە فرۆشتنی موادی مخدر مەمنوعە ئەبێ ئیسلامی ڕۆژی ئاوا مەمنوع کرێ چون ئەو قورئانە ئاوا بیگوشە وەکو چڵک و خوێن و شاوەت بڕوا بکە یعنی من بەجددیمە لە قورئاندا جگە لە شمشێر و چێر زیاتری تێدا نیە بەجددیمە بێ مبالغە یعنی ئەوی ئێستا باس بگەر کوتمت ئەوە ئەمە لە خزمەت ئەوە ئەمەش لە خزمەت ئەوە ینی وەکو بازنەیەکی داخرا ڕۆژێ لەگەڵ کابراایەکە من زوو بەدامەردێنم بە بۆنەوە کە کارەکەم جۆرەکە زۆر خەڵک ڕوم تێکە وتی ئیسلامیانی سەلام وتم نەوەڵا ئیسلامیانی تەسلیمی بێقەید ئیستیسلام بەوانە ینی تەسلیمی بێقەید وشە وتی قورئان مەزهەری عوتوفەت و میهرەبانی و ڕەحمەت و مەڵا ڕاستە فەرمی قوربان قاتلە و قوتلە و خەتەنەی لێ دەربێنەرە و گوتیان نامێت ئەخزۆ هەر پیشدانن ئەم کەلیمانە لە قورئان دەربێنە بێ لە هێڵەکە گە سوار کەلیمەتیانمە حەچێ کەڵی بێت دەزانین چی دەربینە سەیف اضرب قاتل قاتل نكاح غنائم أنفال في مغانم
یعنی لعن جوێن ئەسڵان هیچ تێدا نامێنێ هەر بەجددی هیچ تۆ ئەو شتا لێ دەربینە ئەو شتا قێزەوە هیچ تێدا نامێنێ ئەزانی وەکو چی لێ دێ ئەزانی وەکو چی دەدێ مرۆڤ 32 دانی هەیە بۆ نمونە ددانێک بۆ جوێن و دەربێنە جوێن و لعن ددانێک بۆ نێوگەڵ دەربێنە ددانێک لەولاوە بۆ شمشێر دەربێنە ددانێک بۆ کوشتن و بڕین دەربێنە بۆ جەلکردن دەربێنە ئەویان دەربێنە ئەخیرەکەی ددانێک ڕەنگ بێ لێرە بمینێ و دانەیەک لەولاوە بمینێک خواردنی ناتوانانی خواردنی پێبخۆن ئیتر ئەوەی لێ دەرەچی هیچ تێدا نامینێ هەر هیچ تێدا نامینێ هەر بە فەعلیش وایە بەرحاڵ دوکتۆر بڕوان پێ بکە من لە 16 ساڵێکیوە دژی ئیسلامم بەڵام وەکو ئێستاکە بە تەکامل نەگەیشت و نەمەزانی فقط ئەمزانی ئیسلام دینێکی زردی ئینسانیە دینێکی دژی ژنە دینێکە زردی محیطی زیستە بەڵام وەکو جەنابەت نەچبوو مە ناوەڕۆکی شتە هەتا چیلکەی تێقەی بۆگەنی لێبێتۆم گڵاو تەنها دژی ژنە دژی مرۆڤایەتیە دژی فیترەتی مرۆڤە دژی سروشتی مرۆڤە دژی وجدانی مرۆڤە کاکە هیچ مرۆڤێک حەز ناکە ئێستا من دکتۆری نەخۆشی خوێنم سەیرکە من خوێن دەبینم پێیتێک دەچم من خوێن دەبینم پێیتێک دەچم ئەم کابرا خوێنی دیوە قاقای کێشاوە قاقا دەچێشی محەممەد خۆی دەڵێتن ئەنە القەتال الضەحوک من بکوژی پێکەنی ناویم دەچێ سەری دەڵێتن لە کاتی کوشتن و بڕیندا لە کاتی جێبەجێکردنی حدودەکانی ئەڵڵا یا پێغەمبەر مافی خۆی پێکەنیوە بە قاقا کوشتن و بڕین و خوێن ڕشتن وای لێ نەکردی لە قاقای پێکەنین بوەستێ خۆ ئێستا داعشەکانی پەیڕەویەویش هەمان کارەکەن دکتۆر تۆ تمشاکە دێنن کابرایان کوشتووە سەریان بڕیوە فوتباڵەکەن بەسەری تۆ پێ نەکەن تۆ دووگوڵەکەن ئەی هاوار ئینسان ئەو نەدڕەندا ئەو نەوەحشی جا دکتۆر من ئەو عینەیە کە جەزبی ئەو من لە مەدرسەی کۆمەڵە منی کرد ئابم ئینسانە هاوڕێ دکتۆر باوەڕم پێ بکە ئەو سەردەمانە هەمویان دکتۆر پشتیوان بوو هەمویان کەسانێکی توانا و تێگەیشت و یعنی باوەڕ ئەگە ئەوان ئەو کۆمەڵە نەبووە ئێستاکە کوردستانی ئێران لە کوردستانی عێراق خراپترە بوو جا کوردستانی عێراق زۆر مەزهەبین بانگە مزگەوتەکە بانگەدا ئەمش لە مکەبرێکی لەبەر دوکانەکەی دانا هەمان گووە خوات و ئەرێ دەکاکە مێشی سەرمان چوو بۆ مەگەر ئەوەڵێکی ئەمەڵێکی دەبێ یەکێکیان ڕۆشن کە نادێق جا مەزورمەیە بەڕاستی ئەفکاری چاپ بیر و باوەڕی چاپ ئینسانیە بۆتە باعثەوە کە کۆمەلگای لە زۆر خرافە نەجات داوە جابا جمهوری ئیسلامیش بڕوخێ ئیسلام بۆ هەمیشە ئەتۆپێ لە خاوەرمیانە دکتۆر ئەوە مژدەیەکە نانا کۆتایی هاتیە ئیسلام خەمی ئەوەت نەبێت قوربانی و شەوانە بووم دکتۆر گیان زۆر خۆشحاڵ بووم ڕوان پێ بکە زۆر لازمی بۆ جامە کاتێکی خۆش بە قوربان چاوتان ماچەکەم بژیت ئەو لێ ئەنگەڕێەوە هەمیان بان دەکەم ئەوڕەکە بڕیارم داوە کاگنی هات غازی فەرم و سێدەقەیەکیش بۆ تۆ ئازیزم بۆی کۆتایی بەرنامەکە بێنین منیش تۆزە سەرم دێشی بچم پشوو بدەم فەرموو هەر بژیوان دکتۆر چۆنی بە قوربان زۆر باشی ئەزیزم چاوەکەمی مامە دکتۆر دەستخۆشی لێ دەکەم هەر بژی ئەمن گەڵ گریانم دێ لە پێکەنین مامشارۆ وایە مامەدە وایە پێکەم وەلێ ئەوە ڕاستەکەیە ڕاستەکەیە ئەو پێکەنینە من ئستهزا نییە هەم خەفەتە خۆیان ئاسان خەفەتی خۆیانی کۆمەلگای خۆمن ئەوها لێ هاتیە مامە دکتۆر ئەمن ئەوەندە هیچ شکم نییە هەر بژیت زۆر استفادە لەو قسەکان دەکەین بەڵێ یەک نوکتەم هەیە گوتیان یەک هندووەک هندونیزمی لە مسلمان لە هیند کاکە لە هێن ئەوان خوازانە ئیشکردن ئەوانە کاکە ئیشی کاکە کاتە ناو مسلمانەکان چی بکەم تا کاسبی پێیاکەم مشکیان شش کاکە بووە مسلمان کاکە گرتیان کیریان بردی خاتنەیان کرد وتی نابی بدە نەمکە خاتنەیان کرد گەڕا بۆ ماڵ کەس ڕێزی ناگرت گەڕا بۆ هەند
ئەوان سیخن خۆ دەزانی هەم تعسبیان هەیە تعسبیان هەیە کاکە ئاینی زۆرە بەڵام هیندۆسی و سیخ بەڵێ وایە وای کاکە مشکیان شش کاکە واز لە ئیسلامی هینە ژنە منداڵی ئەو لایە کاسکی هاتەوە گوتی نا تو ارتدت عن تو مرتدي لديني بأسر ببرني وتي هيكو بوتي أروي الجوري كيف دبر أروي درس دبر دتشنا أوي دبرن دي أوي دبرن بلا ما ودي هربجي تعود ما جاكم هربجي تعود هربجيت ديار تنيا فرمو چێوەدرەی لە عەرەبی سعودی ڕەشەبایەکە دێتن ئەوی لە پەردەی کەعبەیدا و فڕاندی دەرەی لەوێ تازە بە دیار کەتی پێویست ناکە کامێرە بشاری و خۆت نیشان بدەی باشترە ڕەشەبایەکە پەردەکەی لا بردبوو بە دیار کەوتبووی فەرموو دەنجی دێ بەڕێزان لە ئێوە دەنجی دێ بەڕێزان فەرموو قسە بکە دیارە بە خۆت بە تەمانە بووی خۆت نیشان بدەی بەڵام کاتێک بە دیار کەوتی تەواو پەشیمان بوویەوە لە قسەکردن زەردەشت هەمە فەرموو نا مادەم نەیدەویست قسە بکە بەڵام کاتێک بە دیار کەوت تەواو یعنی فەرموو دکتۆر جان چۆنی؟ ئەلو فەرموو دکتۆر جان چۆنی؟ دەنگم یەت؟ من باشم بەڵێ دەنگم هەیە؟ بەڵێ هەیە دکتۆر جان زۆر سپاسی ماندووبوونی دەکەم هەربژیت دەستەکانت دەکوشم هەربژیت دکتۆر جان ئەمانە هەتا پیان هەڵبڵێ کەمە بەڕاستی ینی ئەمە من ناوم ناوە دینی حوشترەوان دینی عەرەبستان دینی خوێن و شەهوەت یعنی ئەم دینێکە بۆ پیاو هاتووە یعنی ئەو پیاوە چی ویستووە بۆ نمونە ئەنواع عەشقاڵ وەسفی ئافرەت و وەسفی خەمر و وەسفی نازانم چی لە بەهەشتا و ئەنجا بۆ ئەوانەی کە هەتی و بازیش بوون وەسفی ولدانن مخەلەدون و ئەم شتانی بۆ کاکە برا دەزانین لە دورگەی عەرەبی پێش ئیسلامیش بەچە بازی ئێجگار زۆر بووە بەڵێ هەر بۆیە وەیطوف عەلەیکم ولدان مخەلەدون ئەوە بێجگەلەوە بۆ نمونە کاتێک ئاینێک دێ لە کۆمەلگایەک دیاردەیەکی کۆمەڵایەتی باو دەبێ و دیاردەکە قێزەوەنا ئەڵبەتە دەبی خوددا دەقێکی لەسەر دابەزێنی حرامی بکە محەممەد حرامی نەکرد محەممەد حرامی ڕاستە لە قورئاندا دەقێک نییە حرامی کردبی و نەکرد ئەوەش خستوویەتێ بەهەشتیشەوە کارەکەی خستۆتە بەهەشتی ڕاستە بەس وا وردەوا خەڵکی تر وعیەتەوە وابزانم دکتۆر جان وابزانم ئیتر کاتی ئەوە هاتووە نامەوێت سەرێ بێشێنم بەزەمە یەک نوکتەی خۆشە بۆ بجەرمەوە من برادەرێکم هەیە مەلابوو یعنی بەس نامەوێت ناوی بێنم نەوکو پێی ناخۆش بێ وتی باسی ئەم دیانە توشتانەمان کرد وتی من ئەزانی هیوایەتم چیە وتم هیوایەتە چییە وتی هیوایەتم ئەوەیە ڕۆژێ دابێ زەلامێ بگرم بە دەست زەلامێ ببینم خەڵک لێ یابێ هەموو سەر و چاوی خوێن بێ کەوتبێ لەو ناوەیە پیاوێکی دەوێ بڵێ کاکە بۆ لێن چی کردو ئەم کابرا بڵێن چۆن زۆڵە نازانی چۆن نوێژی کردووە بڵێ زۆڵە چۆن نوێژی کردووە وتی هیوایەتم ئەوەیە وای لێ بێ دنیا مەلاشە ئێستا ڕەنگە گەرگوێی لێ بێ بزانێ خۆیڵێن بەس دەزانی کاکە تۆ سیرکە مەلاکان کاتێک ناباسی کوشت و کوشتاری محەممەد دەکەن کەوا کردوویەتی لە منبەری مزگەوت ئاخێکی خۆشی هەڵدەچێشن هەناسەی خۆشی
دەڵێ پێغەمبەری ئەڵڵا گوتی اینجا دەدا دەیهێنان حوا لە ملیانی دەدا دەبینی هەناسەی دکتۆر من ڤیدیۆیەکم بینی من متابعی ئەو شتانە زۆرەکەم و تقریبا هەموو دینەکانە خوێنمەوە ڤیدیۆیەکم بینی مەلایەک دانیشت بوو شمشێرێکی بەدەستەوە بوو مجموعەیەکی فێرە کرد چۆن خەڵک سەر ببڕێ ئەویت قەتع بووی ببوورە قەتع بووی دلۆبان هەرچی تۆ جوێن دەدەی فەرموو بڕۆ دەرێ باشە بڕۆ تۆ ئەحمەد عوسمان کامیرە بۆ تۆ نییە چکە زۆر جوێنتدا قسەی ناشرین کرد بڕۆ وێنەیەکی خۆت دابنێ ئەو بەڕێزە ژوەرگم تۆزێک موسڵمان فێرە ئەخلاق بن ئەخلاق فێرە ئەخلاق بن ئەخلاق دەزانم قورئان فێرە ئەخلاقی نەکردن هەمەی کوڕی ئامە فێرە ئەخلاقی نەکردن مزگەوتەکان فێرە ئەخلاقتان ناکا تۆزێک فێرە ئەخلاق تۆزێک یەک تۆز ئەخلاقی مرۆڤایەتی ئەگەر بۆ نمونە پێوەری 1 بلیۆن بێ باشە 999 ملیۆن و 999,999 بەر مرۆڤایەتی کەوتووە 1 بەش لە بلیۆن بەر ئێوە کردێ لەوەش تۆزێک ئیلتیزام بکەم باشە بە من دەڵێ سوک دەبڕۆ گوو بخۆ مادەمەیە دەی دەبڕۆ دەی باشە دەی دەبڕۆ دەی دەی دکتۆر جا سڵاو ڕێز دەرچاو هەر بژیت پێشەم شتێک من ئەلبەتە دەمێکە چەند جارێکیش ویستومە بەشدار بموانە زۆر سپاس بکەم دیارە بەرنامەکەت زۆر بەکەڵکە و هیوادارم خەڵک جۆڕاگر بێت و لەو جەهالەت و دواکەوتی و ماڵوێرانێ نەجاتی بێ ئەمە زۆر جار لەسەر ئیسلام وا بیر دەکەمەوە ئیسلام کابرایەکی نەخۆش وەکو محەممەد کە دای بەزاندووە زۆر مشکل بەسەر خۆی هاتو دوایە کردوێتی بە ئاین و بە مەسەلەن ئەمن شتی زۆر دیارە بڕێکیش لەگەڵ ئەو کەسانی کە مشکلی ڕەوانیشتیان هەیە ئیش دەکەم و ئەوانە ڕۆژێکی برادێکی کوردی باشوور کوڕێکی گەڵ هەر لە خۆکتی هەموو ژن قەحبان ژن زوفری وەخۆن ژن زوو دەتون بەرحاڵ تووشی لەگەڵ ڕێز و حرمەتم گاندان نەبن تم بابە تۆ دایکت ژنە و خوشکت ژنە و بۆ یەک لەحزە بیرم لەوە دەکردەوە محەممەد ڕەنگە شتێکی بەدایکی خۆیەوە دیت بێت ئەو کابرا هاتوو یەکەم شت کە دێکا لەسەر ئیسلام ئەو کەسێکە لە دایکی دەکەوێتە خوارێ بە تایبەت ئەگە پیاوە لەگەڵ دایکی خۆی ئەبێتە دوژمن ئەوە زۆر مهمە چونکە دایک زۆر خۆشەویستەوانێت دروستکەری مرۆڤە ئینسان کە لە دایکی خۆی هەڵگەڕاوە تەبیعیە لە هەموو کەس هەڵگەڕێتەوە ئینسان کە ڕەحم و عاتفەی بۆ دایکی خۆی نەما بۆ هیچ کەسی نامێنێ ئەوە یەک واقعیەتە ئەم کابرایە زۆر ینی هاتووە تۆ چاولێکە یان بە تایبەت ئەگە پیاو بێ کوڕ بێ یەکەم شت کە فامەکاتەوە چاو ئەکاتەوە دایکی خۆی لە بەرچاوەکەوێت کە دایکی خۆی لە بەرچاو کەوت کۆمەلگای لە بەرچاو دەکەوێت هەرچی ئافرەتە لە بەرچاوی دەکەوێت یا بڵێن هەرچی خانمە من زۆر حەزم لە وشەی ئافرەت و ژن و ئەوەش نییە بۆیە لە نێو عەرەبەکانیشدا ئەو یەک واقعیەتە عەرەب زۆریان نێرباز بوون من حتا زۆر جاپی لەوە دەکەمەوە ڕەنگە ئەو کوڕە بە منداڵی عەرەبەکان سواریشی بوو بێتن جا من دەقەیە بووە بۆ نمونە ئیبن هیشام لە سیرەی نەبەوی ئاماژەی پێدەکا یەکێک لە ئامۆزایەکانی محەممەد بە ناوی سوفیان نەک ئەو ئەبوو سوفیانە سوفیانێکی تر لە کاتی فەتحی مەککە دێن بۆ لای محەممەد سەلەمە دەڵێ پێغەمبەر ئامۆزاکەت دەتەوێت بتبینێ لەگەڵ کوڕی پورت ئێستا بزدە بت کات خدامە محەممەد دەڵێ سەبارەت بە ئامۆزاکەم کاتی خۆی هەرچی عەرزی کردم واتە دەستدرێژی سێکسی کردۆتە سەرم نامێ بیبینم ئەوی تریشیان قسەی پێوتم کاتی خۆی پێیوتم لەبەرەوە نامێ بیبینم دەڵێ هەتەکە عەرضی ئەگەر زمانی عەرەبی بزانی هەتک العەرض نەوەلا بەداخەوە دەستدرێژی سێکسی محەممەد خۆی اعتراف دەکات لە مناڵی باشە بەڵێ کراوەتە سەری لە مناڵی وارووا سەبارەت بە دایکی محەممەدی فڕێداوە یعنی تۆ تەسەوڕکە دەڵێن ئامینە پێشگە لە محەممەد هیچ کوڕی نەبووە و مێردەکەی خۆی زۆر خۆشویستووە بەڵام مێردەکەی پێشەوەی محەممەد لە دایک بمرێ من پرسیار لە پێ کەسێک شارەزا بە سایکۆلۆژی ژنێک مێردەکەی خۆی خۆش بووێ مێردەکەی بمرێ کاتە دووجیانە و لە هەموو دنیا پێ دوایە کوڕەکەی بنێرێ بۆ لای ژنێکی تر دووری 100 کیلۆمەتر شیری بداتێ خۆشی هیچ مناڵی تری نەبێ شتیوان نابێ دوای کردی ئامینە
نردوویەتی محەممەدی نردووە بۆ لای حەلیمەت السعدیە شیری بداتێ وەجارێک تەنانەت حەلیمەت السعدیە دەیگەێنێتەوە چکە گەشتەکەی دەگرێت دڵێت نابیبەوە هیچی نییە بیبەوە شیری بدە لای خۆت بڕۆ بە خێوی بکە بۆی جابیانوەکانجی ئەلسا فێرە زمانی عەرەبی مبین بێ باشە دواتر دایکی باپیرەی محەممەدکەوە باوکی ئامینە جادوکەر بووە خۆی ئەوە دەڵێ ئەبا کەپشە جادوکەر بووە لەوانەی جنۆکەیان ڕاگرتووە خاوەن جنۆکە و شتیوا بووینە و ئامینە پێدەچی خۆی کاری لە سرۆشی کردبێت بۆچی محەممەد کاتێک لە تەبوک دەگەڕێتەوە لە ڕێگا بە جوێرەی دەقی قورئان داوا لە خوداکەی دەکات کە داوای ئیستیغفار لێبوردەیی بۆ دایکی بکە خوداکەی دەڵێت نەخێر بۆت نییە دەڵێ باشە دەمەوێت سەردانی بکەم ڕێگای پێدا سەردانی بکە باشە محەممەد تەنانەت ڕۆژێک لە ڕۆژان لە هیچ فەرمودەیەک ئاماژەی بۆی نەکردیە سەردانی باوکی بکە گۆڕی باوکی لە مەدینەش بووە چکە محەممەد زانیوێتی لە باوکی خۆی نییە لە کەسێکترە سەرچاوەکان ئاماژە زیاتر بە بۆ حەیرا لەبەر نەفرەتی کردووە لە ژن چکە دایکی فڕی داوە نەیویستووە ڕقوقینی هەبوو بەرامبەر بە ژن و خۆی فەرمودەی هەیە کەسێک هەیە بڵێت دایکم لە دۆزەخ دەسووتێ خۆی دەڵێ دایکم باوکم لە دۆزەخ دەسووتێن خۆی وەدەڵێ کەچی لە هەمان کاتدا ئامۆژنی خۆی کە دایکی عەلی بن ئەبی دەمرێ بەناو گۆڕدا محەممەد سێکسی لەگەڵدا دەکات بە مردووی بۆی بیکا بە دایکی ئیمانداران دڵێ 700,000 فرشتە لەگەڵ ئەو مشتریکیش بوو سەیریکە ئەو تەناقوزاتەی کەوا دەبینی چۆنە فەرموو بەڵێ بەرحەمە بەسم ئەو دینە ئەگەر چێ ناخێەوە ئەگەر لە دنیای خۆتدا تەفسیری دەکەی یا بڵێن لێکی دەدەیەوە دینێکی نەخۆشە دینێکە کە تەنیا دژایەتی تێدا دینێکە کە تەنیا لێکجیاکردنەوە و جۆڕانەگرتن و پەلاماردان مەسەلەن تۆ بە ئیسلامێکە دەڵێ بابە تو وەرە چاو لێکە محەممەد بەو دەلیلە بۆ دەلیل لە ڕقی لەژم بۆ جۆ لێ ڕناگرێت پەلامارد دەدا پێی وابێ ئەگەوا بە مێشکیدا چوو بێکە بە کوشتنی من ڕەنگە بچێتە باش هەتا پەلاماردا بشت کوژێ زۆر سیر هاتۆ ئیش بەڵێ بۆیە من بەرحاڵ ویستم سپاس بکەم بەڕاستی زیاتر مەبەستم ئەوە بوو کە ئەگەر کە دەست بەکار بن ینی تا لەوە زیاتر مرۆڤایەتی بەتایبەت کورد تووشی نەخۆشی نەبێت ئێستا کوردی باشوور بەڕاستی دکتور تووشی نەخۆشی بووە من هیوادارم ئەگەر لە کوردستان ئێرانی ژاڵ و گۆڕێک بۆ حیزبەکانی کوردی دیارەوانیش هەر پێمابی بەو ڕسکێدا هەر ئەوەن هەر مەجالیان پێدەدەم بە ئیسلامیەکان کە کۆمەڵگای ئەوێش تووشی نەخۆشیکەن باوەڕکە تا ئێستا جەمهوری ئیسلامی کارێکی خراپی نەکردو کە نەهێشتووە سونەکان لەوێ زۆر پڕوو بن دمیان درێژ بێ کوردستانی ڕۆژاو بڕێک ڕۆشن فکرتر و عاقڵتر و تەنانەت بتوانی قسان لەگەڵ بکە ئێستا لەگەڵ کوردی ڕۆژهەڵات زۆر کەس ئەوانێک کە لێرە قسە لەگەڵ تۆ دەکەن کوردی ڕۆژهەڵاتن کە بەرحەڵ حکوومەتەکەیان ئیسلامیە بەداخەوە کوردی باشوور خۆ نەدەوێری باس بکەی نەدەوێری قسە بکەی نەدەوێری بڵێ ئەو کتێبە کتێبی ئیسانێکی نەخۆشە تۆ لەو کۆمەلگای ئەوروپا من لە ئەوروپا دەژم لە ئەوەڵی شتێک ئەمە کاتی خۆی باش شتێکت ئەرزکەم کە منداڵەکە من کوڕێکمەیە کە چووە بڵێن باخچێ مناڵان لیان پرسییم چ خواردنێک دەخوات چ ناخوا من دەمزانی مەبەستیان چیە هەمن کە قسەکەی لەدەم هاتە دەرێ بڵێن ئەوەی کە مدیرەکە زانیم مەبەستی گۆشتی حەڵاڵ و حرامە کوتم ئالارژی بە هیچ خواردنێک نییە کوتی نانا مەبەستمەوە نییە کوتمەی مەبەستت چییە کوتی بەراز و کوتم نانا من نامێ منداڵەکەم ڕاستیز بێ من نامێ منداڵەکەم لەو دەقەیەوە بزانی کە جیاوازی هەیە ئەمە موسڵمانیش نیم و بە چای موسڵمانیشەوە بۆ نیە چاو لە منداڵی منکەی منداڵی من بێدینە ئەگە گەورە بوو دەتوانێت دین وەکو مێژوو بخێنێتەوە دەنا ئەم خودا و دار و بەرد و نازانم مزەخرەفاتێ نییە کە ئێوە هەتانە و بۆشتان هیچ کات مناڵی من و هەر کەسیش لێرە لێ بپرسێ ئەمن وەکو ڕاستیزم چاوی لێ دەکەم دەتوانێت بیدەم بە قانون مەبەستم ئەوەیە دەبێمە بەڵام تۆ دەبینی لێرە منداڵە لە دەقەی ئەوڵەوە ئەو کوردە ماڵوێرانە دەیبا باوەڕ کە فارسەکەوان نییە بڕێک عەرەبەکان و کوردەکانی باشوور بەتایبەت لە دەقەی ئەوڵەوە فارس یعنی ئینسان بە وجدانەوە قسە بکە من زۆریان دەناسم فەرهەنگیان زۆر لە پێشە ینی بەڵێ زوڵمە لێیان دەکرێت کەڵ خەسێک بڵێن فارس ئاوە زوڵم لە فارس مەکەن ڕجا بەڵێ مەستم ئەوەی لە ئەوەڵین دەقەوە ئەو منداڵە دەزانێ خواردنەکەی جیاوازە و ئەو بەشەرە جیاوازە و لە نەهایەتدا دەبێتە گەنجێکی گۆشەگیری جیاواز لەو کۆمەلگایە کە حتا لەو منداڵانی کە لەگەڵیان گەورە بۆی زۆریان پێشڕەفتیان نیە بۆیە زۆریان جا پرسیار بکە تۆ لە تەمەنی 1 ساڵ و 2 ساڵەوە
پرسیارێک علامەتی پرسیارێکی گەورە لەو مێشکەدا بێ بچێت تا بۆ خۆدا قڵت پێ دەشکێت لە شوەیە ئەم مشکلەیە چاولێ دەکای ئەو ئیسلامە ئەو نەخۆشیە لێرەش تووشی مناڵانی ئێمە دەکات حتا دەکرێت باسی ئەوەش بکەم بۆ ئەوانی کە لە دنیای دەرەوەدا دەژین و ئەوانە بەرحاڵ کاکە من دیسان سپاست دەکەم هیوادارم تەمەند درێژ بیت هیوادارم بەردەوام بیت توانای بەردەوامیت هەبێت و هەر سەرکەوتو بی زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ کاتێش خۆش بەشداریت هەر بژیت ساڵح سونین چین سەرچاو بەخێر بن هەموو لایەکتان بەخێر بن کاک ئەلی ساڵە کاتۆ قسەم لەسەری کردیە و بەڵێ لە یوتیوب هەیە سەبارەت بە هەندێک لە کارە قێزەوەنەکانی خالیدی کوڕی وەلید قسەم لەسەری کردیە کاکە برا سەرچاو کاک ئارەز لەتیف تۆش بەخێر بێت قسەم لەسەر کارە قێزەوەنەکانی خالیدی کوڕی وەلید کردیە بەڵێ وابزانم هیچ بەڕێزێک نەما بێ قسە بکە سەبارەت بەم بابەتە وابزانم 3 سەعات و نیوە قسە دەکەین 3 سەعات و نیوە قسە دەکەین و ئەگەر بەڕێزان بیانەوە بگەڕنەوە بۆ سەرەتای بەرنامەکە بەرنامەیەکە دەقێکی قورئانمان بە درۆ خستەوە کە دەڵێتن ئەگەر قورئان لەلایەن خوداوە نەبوایە ئەوە اختلافی زۆری تێدا دەبوو ئەمڕۆ سلمانمان لە ڕێگای سوڕەتی ئەلفاتحە و سوڕەتی ئەلئیخلاص سەبارەت بە وشەی ئەرڕەحمان و هەروەها وشەی ئەسەمەد بۆ نمونە اختلافی ئێجگار زۆر هەیە لە تەفسیری مفەسیرەکان و تەنانەت بۆ سەمەد نزیک 25 تەئویل و تەفسیریان هەیە و بۆ وشەی ڕەحمان چەندەها تەفسیر و تەئویلیان هەیە و القورطبی و تەبەری لە سەرەتایش ڕۆبەیان بۆ وشەی ئەرڕەحمان دەڵێن وەختەلەفە ئەهل التەئویل بۆ معنای ڕەحمان و هەروەها بۆ ئەسەمەد دەڵێن وەختەلەفە ئەهل التەئویل واتە شڕۆڤەکەرانی قورئان ناکۆکن سەبارەت بەمانە واتە اختلافاتی ئێجگار زۆر هەیە لەناو قورئان تەنها سوڕەتی ئیخلاص و سوڕەتی فاتحەمان بە نمونە هێناوە بۆچی چکە موسڵمانانی کورد ئەو دوو سوڕەتە بەردەوام دەخوێننەوە باشە دواتر لە کۆتاییدا من یەک پرسیارم بۆ موسڵمانان هەیە ئەویش ئەوەیە پێتان وایە خودای ڕاستەقینە دەبێ چەند نیشانەتان بۆ بنێرێ بۆ ئەوەی تێبگەن سەبارەت بە کار و کردەوەیەکی قێزەوەن کە دەیکەن خودای ڕاستەقینە دەبێت چەند نیشانەتان بۆ بنێرێ بۆ ئەوەی عەقڵ بکەن بۆ ئەوەی فەهم بکەن بۆ ئەوەی تێبگەن 1400 ساڵە کەلاوەیەک دەپەرستن لە دورگەی عەرەبی کە شوێنی 360 بووە و ئەو ڕۆکە و 1400 ساڵە کڕنۆشی بۆ دەبن خودای ڕاستەقینە نیشانەی بۆتان نارد 1400 ساڵە بەردەوام نیشانەتان بۆ دەنێری پێتان دەڵێ ئەو کارەی ئێوە دەیکەن کاری مشتریکەکانە با بۆتان دەست پێ بکەم یەک بە منجەنیق لەیدرا لە سەردەمی خلافەی زەید بن مەعاویە دووبارە بە منجەنیق لەیدراوە لە سەردەمی الحجاج بن اليوسف الثەقەفی و کەعبەی سووتان و عەبدوڵڵا بن زوبەیری لەسەر کەعبە لە خاجدا سێ خەلیفەی موسڵمانان ناوەکەیم لە بیرنەما ئەگەر هەڵەنە بناوی وەلید بوو گوتی قوبەیەک لەسەر کەعبە دادەنێم ئالەتی مۆسیقا دێنم سەماکەر دێنم دەیکەم بەبار تێیدا دەخۆمە و خەڵک بە دەوریدا بسوڕێتەوە چوار باشە
قرمەتیەکانی نارد بە سەرکردایەتی تاهیر قرمەتی چەندەها هەزار حەجی کوژ لە کاتی حەج دەرگای کەعبەی لێ کردەوە بەردە ڕەشەکەی لێ کردەوە بۆ ماوەی 22 ساڵ بردی بۆ بەحرەین و پارچە پارچەی کرد و هاواری دەکرد لە ناو کەعبە هەموو حاجەکانشی دەکوشت و فڕیدە ناو بیری زمزم هاواری دەکرد ئەنە الله دەگۆ من خودام ئەی ئەڵڵا تەیرە ئەبابیلە لەکوێیە ئەی بۆچی نایەنێری بە بەردبارانم کەن ئەوەش نیشانەیەکی تر بوو کە کەعبە ماڵی خوانیە خاڵێکی تر چەندەها جار فەیزان لێیداوە و تەختی کردووە جارێکی تر تاعون لێیداوە هەرچی لەو ناوچەیە دەبوو ئیتر بردومانی کردووە هیچ جار نەبووە حاجەکان تووشی نەخۆشی کولێرە و تایفۆید و نازانم چی نەبن باشە ئەمجد سلنگ بەر بۆ چەند ساڵێک بەر لە ئێستا خوداکەتان باشە لەسەر عەرەفات هینێکی شەیتانی داناوە پێتان دەڵێتن ئەو کارە ئێوە دەیکەن شەیتان پەرستیە خاڵێکی تر کە دوا کرد ئەم جارە ڕەشەبایەکی هێنا هەمان ڕەشەبا کەوا بۆ قەومی عاد و ثەمود ناردی پەردە و مەردەی فڕەدا وتی واز لەو کارە موشریکانە بێنن بەڵام ئێوە تێناگەن دەڕوودا و لایەنی کەم دەڕووداو باشە دەڕووداو واتە 10 ساڵ جارێک 100 ساڵ جارێک نیشانەیەکی بۆتان ناردووە واتە بۆ هەر نەوەیەک نیشانەیەکی ناردووە بەڵام ئێوە بێعەقڵن تێناگەن باشە بێعەقڵن تێناگەن کاتێک ڕەشەبایەکە بۆ ئەمریکا چوو ئەوە نەفرەتی خودایی بوو ئەی باشە هەمان ڕەشەبا کاتێک لە کەعبەیدا چی بوو ڕەحمەتی خودایی بوو لە ماڵی خۆیدا یا غەزەبی خودایی بوو کەی تێدەگەن ئەی کورد باشە لە کۆتاییدا باشە ئەو دەقانەتان بۆ دەخوێنمەوە کە دڵتان پێی خۆشە أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم أي پیاوانی سمێڵ قوتی ڕیشپایەن مناڵانی لوسکەی قینگلوز لە بەهەشدا بەسەرتاندا دەسوڕێنەوە دەتوانن بە چێری ڕەقتان بکەن شڵپە شڵپ لەسەر قونجی لووسیان ولم يطمثهن إنس من قبلي ولا جان وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون ويطوف عليهم ولدان مخلدون والمص والطص صدق الشيطان العظيم ببورن دەنگم تێک چووە چکە زۆر قسەم کرد دەبینن دەنگم بە تەواوی تێک چوو ڕەنگی هەز بکەن کەوا نەدەبوایە ئەوەندە زۆر قسە بکەم ئەوە 3 کاتژمێر و نیوە دەنگم بە تەواوی تێک چوو داوای لێبوردن نەکەم یازام کە چەندە ئەو بزانم 3 ساعت و نیوە قسە دەکەین ڕاستەکەی بەڵێ 3 ساعت و نیوە لێرەدا کۆتایی پێدەینین کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر هەر بژین